گەشتی کلۆدیۆس جەیمس ڕیچ بۆ کوردستان. ئازیزانی ڕادیۆی خاکەم کاتە و هەموو کاتێکتان شەد. جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ. فەرموون لەگەڵ ئەڵقەی دەیەم لە کتێبی گەشتەکەی ڕیچ بۆ کوردستان. هەژدەی ئایاری ساڵی 1920 سەعات و نیوێکم لەگەڵ میردا بردەسەر. لە کاتە هەرە خۆشەکانم بوو. پیاوێکی زۆر ڕەوشت بەرز و بێفیزە. ئەوەندە سادەیە حەزەکەی لەگەڵیا دابنیشید. بەتایبەتی پاشەوەی ئاشنای ڕەوشتی زوربەی پیاوە ناسراوەکانی خۆرهەڵا دەبی کە چۆن خۆیان لێ گۆڕاوە و درۆزن و فشەکەرن. لێم پرسی بۆچی زرەی ئاودامان لەبەر ناکەی کە لای کورد جلێکی جەنگی خۆشەویستە. لە وەڵامدا وتی چونکە توانای هەڵگرتنیم نییە. خۆ ئەگەر ئەم پرسیارەت لە زۆربەی سەرکردەکانی خۆرهەڵات بکردایە پێیانە وتیت حەزی لێ ناکەین یان بێزمان نایە لە شەڕدا خۆمان بپارێزین. لەبەرەوە هەر کەسێک بیەوێ هۆی سەرسوڕمانم تێبگا ئەبێ پێشەکی ماوەیەکی زۆر لە ناو تورکەکاندا بژی و شارەزاییەکی تەواو لە قسە و بیرکردنەوەیاندا پەیدا بکە. ئەمڕۆ سەبارەت بەو دەمەتەقەیەمان شتێکی ئەوتۆم نییە تۆماری بکەم چونکە زۆربەی قسەکانمان دەربارەی خۆم بوون. بەڵام میر پرسیارێکی زۆری دەربارەی سوپاگەلی ئەوروپا کرد و تێبینی زۆر ژیرانە و هۆشیارانەشی لە قسەکانی دانیشاندا. ئێوارەش جگەل لەو کۆمەڵ خەڵکەی ترکە هاتنە لام کەیخوسرەوبەگ میوانم بوو. خێڵی جاف کە کەیخوسرەوبەگ سەرۆکیانە لە بەرزایی چیاکانی قەڵەمڕەوی والی سنەداژین. پیاوگەلی ئەم خێڵە سەر و سیما جوان و ئازان تەنانەت لای کوردەکان خۆشیان لە خێڵە هەرە جەربەزە و دواکەوتۆکانن. شێوە زمانیشیان جیاوازیەکی زۆری لەگەڵ شێوە زمانی کوردە بابانیەکاندا هەیە. سیمایان ئەوەندە جیاوازە بە ئاسانی ئەتوانرێ بناسرێنەوە. ئەم خێڵە بە ئاسانی ئەتوانێت 4000 پیادەیان چەک هەڵبگرێ. چاکترین جەنگاوەری ناو سوپای کوردن. ئەمانە لە کاتی شەڕدا کە میری سلێمانی سەرۆکە دەرەبەگەکانیان بانگەکات 2000 سوارێک پێک دێنن. هەر لەبەر ئازایەتی و زەبروزەنیان هەندێک دەستە و کۆمەڵە خەڵکی تری ڕاونرا و تەنگ پێ هەڵچنراوی وەک فەیلی و کەلهۆڕ لە ناویاندا ئەبینرێن کە زۆر جار ئەمانە ناوی خێڵەکە سووکەکەن. ئەم خێڵە ئەگەر سەرۆکەکانیان بمرێ و کوڕی بچووکی لە پاش بەجێ بمێنێ نایکەن بە جێگری باوکی چونکە هەرگیز هەرزەکار ناکرێ بە سەرۆک هۆز بەڵکو لەم کاتانەدا برا یان خاڵی کۆچکردووەکە لە جێی دائەنرێ. جافەکان هەمویان لە ڕەژماڵدا ئەژین و هاوینان لە چیا بەرزەکانی حاجی ئەحمەدی سەرسنووری سنە هەڵەدەن و بە ناوچەی شارە زۆردا بڵاوە بنەوە. زستانانیش لەمبەر و ئەوبەری ئاوی سیروان لە نزیک شێروانە هەڵەدەن. 19 ئایاری ساڵی 1920 سەر لە بەیانی شتێکی وانە بوو شایانی باسکردن بێ. دوای نیوەڕۆژ عەبدوڵڵا پاشا هاتەلام. ئەویش لەبەرەوەی زۆر شارەزای کاروباری وڵاتەکەی نەبوو بۆیە شتێکی بەقەڵکم لە قسەکانی هەڵنەکڕاند. زۆر باسی ئاو هەوا و سەرمای سلێمانی کرد کە لە زستاندا سار دەبێ بە تایبەتی لەو کاتانەدا کە لە خۆرهەڵاتەوە ڕەشەبای تند هەڵەکە. بەفریش نزیکەی 6 هەفتە تا 2 مانگ زەویدا ئاپۆشێ چونکە بەفر دوای بەفرە بارێ و بواری ئەوەی پێشووتر نادا بتوێتەوە. پێرار 23 جار بەفر باریوە. بەڵام ئاو هەوای سلێمانی لە هاویندا خۆشە ئەگەر ڕەشەبای تێدا هەڵنەکا. ئەم ڕەشەبایە زۆر جار ماوەی 8 ڕۆژ لەسەر یەک زۆر تند هەڵەکات و لە هاوینیشدا بە ئەندازەی سەرما کوشندەکەی زستانیە بێ. سەیریش لەم ڕەشەبایەدا ئەمەیە 2-3 سەعاتێ دوور لە سلێمانی لە هیچ لایەکیدا ئەم ڕەشەبایە نییە. ئەڵێن ناوچەی شارە زووریش کە مەرەزەیەکی زۆری تیاکرێ ئێجگار گەرم و نادروستە. پڕیەتی لە مێشولە و چێچ و بە تایبەتیش مار. بەڕادەیەک زۆرە بە ڕۆژی نیوەڕۆ بە ئاشکرا بەسەر ڕێگاکاندا دێنوەچن. بیستی ئایاری ساڵی 1920
ئەمڕۆ لەگەڵ ئەوانەدا کە ڕۆژانی ئاسایی سەردانیانە کردم پیاوێکی گورجیش بە ناوی تەمیراغا یان تەیموراغا هاتەلام. ئەم پیاوە کاتی خۆی لە دارودەستەی ئەو ئەحمەد کەهیایە بووە کە دوای مردنی عەلی پاشا لە بەغدا هەڵات بوو، هاتبووە سلێمانی و بەهۆی زرینگی خۆیەوە ئەو ماوە زۆرە لە سلێمانی ماوەتەوە و ئێستا بۆتە یەکێک لە ئاغا یان یەکێک لە خانەدانەکانی کورد و چەندان گوندی دەوڵەمەندیشی لەلایەن میری ئێستای سلێمانی و پێشووەوە دراوەتێ. لەبەرەوە ئێستا ئەگەر چاکترین پایە و پلێشی بدەنێ ئارەزووی بەغدان ناکا. وا دیارە ئەم حاڵەی ئێستایی زۆر بەدڵ بێ. هەرەمڕۆ پیرە پیاوێکی کورد سەردانی کردم کە لەم دواییەدا لە مەکە گەڕابووەوە. هەر کوردێکیش کە لە حەج بگەڕێتەوە مێزەرێکی سپی لەسەرەنێ. لەم 3 ساڵەی دواییدا نزیکەی 2000 کەسێک لە ناوچەی سلێمانی حەجیان کردووە. دوای ئەمیش عوسمان بەگ هاتە لام و تانی وەڕۆ مایەوە و زۆر بەتاسەوە گوێی بۆ ئەو چیرۆکانە گرتبوو کە سەبارەت بە لەشکرەکانی ئەوروپا و شەڕەکانیان بۆم گێڕایەوە. زۆربەی ئەو پلەپایانەی ئەدرێن بەکار بەدەستە نزیکەکانی میر بە میراتی بۆیان نەمێنێتەوە یان بەلای کەمەوە لە سەردەمی میرێکدا ئەیاندرێتێ. ئەم مەحموود مەسرەفەی کە ئێستا سەرۆکوەزیرانە ئەو پلەیەی بە دوای یەکدا لە عوسمان پاشا و ئەو ڕەحمان پاشاوە بۆ جێماوە. وەک خۆشی ئاگاداری کردم ڕەنگە هەر کوڕەکەیشی لە جێگای دابنێن. سیلاحدار یان شمشێر هەڵگرەکەی ئێستاش کە مناڵێکە پیاوێکی لەو بەهێزتر فەرمانەکەی ئەم مناڵە بەجێهێنێ تا گەورە ئەبێ و خۆی پێ ئەنجامەدرێ. ئەم پیاوە هەموو یاسا و دەسەڵاتێکی ئەو پایە و پلەیە لە ئەستۆوەگرێ کە ئەو مناڵە لە باوکیەوە بۆی ماوەتەوە. خۆ ئەگەر ئاسایش و ئاشتی لەم وڵاتەدا هەبێ و میراتگریش دۆخی سروشتی خۆی وەربگرێ ئەم وڵاتە زۆر گەشەیە کرد. دوانیوەڕۆ خۆم گەیاندە لای کۆمەڵەکەی مەحموود مەسرەف کە لە بەردەمی ماڵەکەی خۆیدا چادریان هەڵدا بوو. زۆربەی پیاوماقوڵانیش لەوێ بوون. دوای تاوێک کەیخوسرە و بەجیش هات کە زۆر بەگران و هێواش خۆی کرد بە چادرەکەدا یان بەواتایەکی تر لەسەرخۆ و بێئاگا هات و قسەکانیشی پچڕ پچڕ بوون. ئەگەر چیش وام لێ هاتبوو لە شێوە زمانی بگەم کەچی ئەو بە زمانێگەی کرد نەمەتوانی تێ بگەم. کەیخوسرە و بەگ کیتەڵەیەکی باروتی پچکۆلەی پێبوو نەی ئەزانی چۆنی بەکار بهێنێ. داوای لە من کرد چۆنیەتی بەکارهێنانی تێبگەێنم. وەک تێگەیشتم کورد وشەی دەرمان لە جیاتی وشەی بارود بەکاردێنێ. ئەمەش بەکارهێنانێکی تەواوە و لەجێی خۆیەتی. دوایی وەک پیشەی ئاسایی شەڕەکەوماندی بێگومان لێهاتووی ئەم باڵندە بچووکانە و ئازایەتی و زیرەکیان لەو شتانە بوو کە جێی سەرسۆڕمان بوو. وەک پێشتریش باسم کرد ئەم باڵندانە لە شەڕدا هەر هەوڵی ئەوە ئەدەن وەک سەگ تند ملی بەرامبەرەکانیان بگرن و باڵی پێوە بگرێ و بیفڕێنێ و بیسوڕێنێتەوە و دواییش بیکوتێ بە زەویدا. ئەم سوڕاندنەوەیە هەموو چێژ و خۆشیەکی ئەم شەڕەکەوەیە. وارڕێکەوت کەوێک چەند جارێک هەڵمەتی ئەبردە سەر بەرامبەرەکەی تا لە هەڵمەتێکی تند و تۆڕەدا بە هەڵە پەلاماری باڵیدا و بە جۆرێ گرتی نەی ئەتوانی وەک پێویست هەڵی سوڕێنێ و نەئەیشی توانی وازی لێوێنێ. بەم جۆرە بۆی دەرکەوت مەبەستەکەی نەپێکاوە. لە گەڕانەوەمدا بۆ ماڵەوە مەحموود مەسرەف ئەسپێکی بەدیاری بۆ ناردبووم. بەو کابرایەشی وتبوو کە پێیدا ناردبوو هیچم لێوەرنەگرێ. بەڵام بە زۆر گرتمان و شتێکم بە خەڵات دایە کەچی سیر بوو کابرایەکی وا هار و قژن و درێژ کە درێژیەکەی 6 پێ بوو ئەگریا و ئەو دیاریەی ڕەتە کردەوە کە بە زۆر دابوومانێ. بۆیە چەند پیاوێکی خۆم لەگەڵیدا ناردەوە تا مەحموود مەسرەف هێمن بکەنەوە و پێی بڵێن تووڕە نەبێ لە پیاوەکەی لەوەی کە دیاریەکەی وەرگرتووە. بیستویەکی ئایاری 1820 سەرلەبەیانی ئەمڕۆ لەسەر بانهێشتی میر سەعاددە لەگەڵ میر ناشتامان کرد. بەڵام زۆرتر لە نانی ئێوارە ئەچوو وەک لە نانی بەیانی چونکە هەموو جۆرە گۆشتێکی وشک و تەڕ و جۆرەها خواردەمەنی تریشی تیا بوو کە لە خۆرهەڵاتدا باوە. لەوانە ئەوەی پێی ئەڵێن بریانی. خواردنەکانیشان لەسەر شێوەی فارسیانە ڕازاندبووەوە
کە ئەوەندەی تر لێهاتوویی کوردانەی جوان کردبوو، چونکە خواردنەکە لە هەموو ئەو جۆرە خواردنانە بەتامتر بوون کە لە بەغدا و لە هەر کاتێکدا خواردبێتم. زۆریش چەور نەبوون. لەگەڵ میردا لە پێشەوەی هەیوانەکە دانیشت بووین و خواردنەکەش لەسەر سینیەکی لاکێشەی تەختەی بۆیەکرا و دانرابوو. چەند قاچێکی چەند گرێیی لە زەوی بەرزی کردبووەوە. خواردنێکی زۆری هەمەجۆرەی لەسەر ڕیز کرابوون کە هەندێکیان تا بڵێی بەتام بوون. پیاوێکی قەڵەوی بۆرە قنەش لەو لای میرەوە لەسەر ئەژنۆیەک دانیشتە بوو. سەرقاڵی ئەوە بوو پەیتا شتێکی سپی ئەکردە کاسەیەکی گەورەی پڕ لە بەفرەوە. میریش تاو ناتاوێ ڕووی تێیەکرد و کەوچکێکی گەورەی لەو شتە سپیە ئەخواردەوە. چاوە وریا و زیتەکانی ئەم کابرایە کە کەوچکە گەورەکەی هەڵەبڕی و ئەی کرد بە دەمی سەردارەکەی خۆیەوە بە جۆرێ جێی پێکەنین بوو. ئیتر جارێکی تر نەمتوانی سەیری بکەمەوە. کابرایەکی تری هەڕەمەکیش لە پاڵ مندا دانیشتە بوو بۆ خزمەتکردنم. منیش وەک میر کەلامە کردەوە بۆ لای کەوچکێکی گەورەی لەو شتە سپیە کرد بە دەمەوە. تومەس ئەمە دۆی ساردە و فەریکە هەڵوژەی جنراوی تێکراوە. ئەوەندە ترش بوو هەرچی بیخواردایەتەوە ئاوی لە چاوی هێنا. لەبەرەوە جارێکی تر داوای دۆم لە هاوڕێ کوردۆکیەکەم نەکردەوە. بەڵام کاربەدەستانی میر کە پیاوگەلێکی زۆر بۆ خزمەتکردنیان بە دیاریانەوە وەستا بوون، ئەوانیش بە دەوری خوانی لاکێشەییدا لەو بەری هەیوانەکە دانیشتە بوون و زۆر بە پەرۆشەوە خواردنەکەیانە خوارد و ڕیشیان لەگەڵیدا جوڵان. ڕیشیان ئەتوت لەسەر ئاوازێکی شیرین دێتووە چێ. ئەوە خۆشی بڵاو بۆەوە بەناو خەڵکە لەو ساتەوە کە ڕیشیان لە خۆشی و بەزما سەماکە. کە بەڕاست و چەپدا ئەمڕوانی ئەم دێڕە شێعرەم بیرکەوتەوە. خەریک بووم لە پێکەنیندا لەنگەری خۆمم لە دەست دەرچێ. سەرنجمدا کورد وەک تورک هەڵپە بۆ خواردن ناکەن، بەڵکو لەسەر خۆ نانەخۆن. بەدەم نان خواردنیشەوە گاڵتە و گەپ و قسەی خۆشەکەن. خۆراکەکەش هەمووی پێکەوە بەجارێ لە بەردەمیاندا دائەنرێ. پێش دەستکردنیش بە خواردنەکە میر قسەیەکی خۆشی کرد، دڵی وەڵەتبەجی پێگەشایەوە کە یەکێک بوو لە سەرۆکەکانی جاف و لەو کاتەشدا قسەیە کرد. ئیتر وەڵەتبەگ هەڵسا و ئەگەرچی بە سەروسیما جوان بوو، بەڵام لەبەر کەتەیی و قەڵەوی خۆی ئەلەنگاند و قورس بوو. هەر بەدەم قسەکردنەوە هات تا گەیشتە بەردەم هەیوانەکە بۆ لای میر. میریش دەستی پان کردەوە و ئەویش ماچی کرد و چۆن هاتبوو هەروە گەڕایەوە شوێنی خۆی. بەڵام ئەندامەکانی ئەنجومەن دیار بوو بەو پەڕی سربەستی خۆیانەوە سەبیل و قەنەیانە کێشا و هەر چۆنیان حەسب کردایە بە ئارەزووی خۆیان قسەیانە کرد. کەچی ڕاوێژکارانی والی بەغدا هەرگیز پڕکێشی ناکەن لە بەردەم والیدا سەیری ئەملاولا بکەن، بەڵکو سەرداخەن و ورتە لە خۆیانە بڕن و بۆ هەر قسەیەکیش کەوالیەی کە ئەچەمێنەوە و تا والی ڕێگایان نەدا ناتوانن قسە بکەن. ئێوارەش لەگەڵ مەحموود مەسرەفدا سەبارەت بە نەژادی ئەسپ قسەمان کرد. ئەسپی عەرەبی لە کوردستاندا وەک پێویست زاوزێن ناکە، ئەگەرچی نەژادیشیان ڕەسەن بن و هی نەجدیش بن. ماینیشیان لە ئاسایی زیاتر شتێکی تری لێ دەرناچێ. خێڵی جافیش توخمی وڵاخی بچووک و بەهێزیان هەیە. ناوبانگێکی زۆری بە گورج و گۆڵی توانایانەوە دەرکردووە. دوی ئایاری 1920 ئەمڕۆژ دیسانەوە چوومەوە بۆیانەکەی لای مەیدان، وەک جاران ئاسایی خەڵقەکەی لێبوو. مەحموود مەسرەف بۆی جەڕامەوە کە بیرێتی چۆن 32 ساڵ لەمەوبەر سلەیمانی دروست کراوە، کاتێک کە فەرماندارێتی ئەوسای کوردستانی باشوور ئیبراهیم پاشای باوکی سلێمان پاشای کوردی کە یەکێک بۆ لە خزمەکانی میری ئێستای سلێمانی ویستویەتی پایتەختی مێرنشینەکەی لە قەڵاچوالانەوە کە ئەکەوێتە تەنیشتی دووەمی لای خۆرهەڵاتی چیەکانی ئەزمڕەوە بگوێزێتەوە بۆ جێگاکەی ئێستای سلەیمانی، چونکە یەکەمین حەزی لە ناوبانگ کردووە و دووەمیش زۆر ئارەزووی ڕاوشکاری هەبووە. جێگەکەی قەڵاچوالانیش بە کەڵکی ئەم جۆرە ڕابواردنە نەئەهات، چونکە کەوتبووە دۆڵێکی تەنگەوە. ناوی شارە تازەکەیشی بە ناوی سلێمان پاشای والی ئەوسای بەغداوە ناوناوە
کە باوکی سەعید پاشای کڵۆڵ بووە. پێشتریش لێرە گردێکی کۆن هەبووە لە کاتی تەختکردنیدا بۆ بناغە هەڵکردنی ئەو کۆشکەی لە سەردەمی ئەو ڕەحمان پاشادا دروست کراوە، هەندێک دراویان تیا دۆزیوەتەوە. سلێمانی ئەکەوێتە ناوچەی سەرچنارەوە و بە پێی باشترین زانیاری کە چنگم کەوتووە 2000 خانووی موسڵمان و 130 خانووی جوولەکە و 9 خانووی دیان و کلدانی تێدایە کە کەنیسەیەکی بچکۆلەی داڕووخاویشان هەیە. 5 خانووی ئەرمەنیشی تێدایە، بەڵام ئەمان قەشە و کەنیسەیان نییە. 5 کاروانسەرا و 5 حەمامیشی تێدایە، ئەمیش یەکێکیان زۆر باشە. بیستوسەی ئایاری 1820 عەسری ئەمڕۆ میر ئاهەنگێکی نیشانەشکاندنی ساز کرد، بەڵام لەبەر ئەوەی ڕەشەبایەکی تند بوو ناچار بووین وازی لێبێنین. بۆیە بۆ ئەوەی عەسر بەسەر بەرم چوون بۆ لای عەبدوڵڵا پاشا کە لەوێ ئەندامانی یانەکە کۆ ئەبوونەوە بۆ دیتنم. کەیخوسرەو بەجیش هات بۆ ئەوێ، دیار بوو لەبەر من ئەرکی هاتنی کێشا بوو. هەرچەندە هیچیشمان لە یەکتر نەئەگەیشتین، بەڵام وەک جاران خۆی کێشکردبوو هاتبوو. دوای تاوێکیش منجە منجێکی کرد کە نەمزانی لەگەڵ منیەتی، بەڵام کە منجە منجەکەی دووبارە کردەوە ڕوون تێکرد، سەیرم کرد چاوی تێبڕیوم. ئەوسا مەحموود مەسرف بێ ئەوەی بتوانێت زەردەخەنەکەی بشارێتەوە بە زمانی تورکی دواندمی و پێمی وت بەگەیەوێت پێت بڵێ لە ناخی دڵیەوە حەزەکە لە ناو خێڵەکەی خۆیدا چاوی پێت بکەوێت کە 6 ڕۆژە ڕێ بوو لە سەر و کێوەکانی سنوورەوە و لەوێ جوانترین پێشوازی و میوانداریت بکە. من دڵنیام لەوەی ئەمەی لە دەست دێت و کەمێکیش ئارەزووی بەجێهێنانی داواکەیم هەبوو. چواری ئایاری 1820 سەعات 3 دوانی وەڕۆ لەگەڵ میردا چوین بۆ سەیری نیشانەشکاندن. مەیدانی نیشانەشکاندنەکە لە چاڵایی بەردەم ڕێگەکەی ئەزمڕدا بوو، میل و نیوێک لە شارەوە دوورە بوو. من و میر و عەبدوڵڵا پاشا لە ژێر چەترێکدا دانیشتە بووین، سەیری نیشانەکەمانە کرد. عوسمان بەگ لە هەرە ئەنگێوەکان بوو، بەڕاستی لە بەکارهێنانی تفەنگی خورزدا باشترین ئەنگێو بوو، جگە لەو خەڵکی تریش نیشانەکەیان شکان. 25 ئایاری 1820 ئەمڕۆ میر هات بۆ لام و نزیکەی سەعاتێک لام مایەوە، بەڵام لەبەر ئەوەی تەندروستیم شێوا بوو دڵم زۆر لای قسەکانی نەبوو. لە ڕاستیشدا قسەکانیش زۆر خۆش نەبوون. دوای نیوەڕۆژ چوون بۆ لای عوسمان بەگ کە زۆری پێخۆش بوو ستایشی دەست و نیشانی دوێنەی بکەم. زۆریش حەزیە کرد شەڕەشم شێر و نیشانە شکاندنیشی بە دەمانچە فێر بکەم، چونکە خۆرهەڵاتیەکان ئەم یاریە نازانن. 26 ئایاری 1820 ئەمڕۆ تەندروستیم زۆر شێوا بوو، پێشوازی کەسیشم نەکرد. 27 ئایاری 1820 چووم بۆ دیدەنی عومەر خەزنەدار کە خانەدانێکی خۆش مەشرەف بوو. ماڵەکەیان لەو لای ماڵەکەی ئێمەوە بوو. سەبارەت بە شتە ئەنتیکەکانی کوردستان باسی تەختی سلێمانی بۆ کردم کە هەردەوبانێکە و ئەڵێن بەرزترین بەشی شاخەکانی سنەیە و وتیشی هەندێ پشکنینیان تێدا کردووە. لەوانە ئەو پشکنینەی پێی ئەڵێن شاری ژێرزەوی، بەڵام ژمارەیەکی زۆر لە دانیشتوان باسی هەندێک جێگەی تریان کرد کە لەمەی یەکەم فراوانترە و لە جێگەیەکدایە ناوی دەلۆیە و لە گردێک لە نێوان قەرەداخ و ئیبراهیم خانچیدایە. ئەڵێن زارکی ئەم شوێنە پشکنێنراوانە زۆر تەسکن، بەڵام لە ناوەوە ڕاڕەوەکانی زۆر فراوانن و چەندان ڕاڕەوی تریان لێ ئەبێتەوە. لەبەر ئەوە چوونە ناو ئەم ڕاڕەوانە بەبێ خۆ ئامادەکردن و خۆکۆکردنەوە شتێکی زۆر سامناک و ترسناکە، چونکە خەڵکێکی زۆریان تێدا سەرنگون بوون. وتیشان ئەم ڕاڕەوانە یان هەندێکیان بەلای کەمەوە بە ئەشکەوت یان ژوور و خانوودا ڕەتەبن.
لەم دواییەدا نزیکەی 50 کەسێک چووبوون بۆ تاقیکردنەوەی ئەم جێگایە، بەڵام چەند سەعاتێک تایدا سوڕابوونەوە و نزیکەی گۆزەیەک نەوتیان بۆ ڕووناکردنەوەی ڕێگاکانیان سووتاندبوو بەبێ ئەوەی بگەنە ئەو سەری ئەم گەروانە. کوردەکان ئەڵێن وەختی خۆی ئەمە شاری جنۆکەی کوڕی جنۆکە یان شاری جنۆکان بووە. لەگەڵ عومەراغای خەزنەداردا بەرنامەیەکمان بۆ سەردانی ئەم جێگایە و پشکنینی دانا بە مەرجێک هەرچیمان پێویستە بۆ ئەوەی بتوانین ماوەی 4-5 ڕۆژ ئەگەر پێویستی کرد تایدا بەردەوام بین لەگەڵ خۆماندا بیبین. جگەل لەمە شاخی دەلۆ، گۆگرد و نەوت و زاخ و خوێ و سەرچاوەیەکی ترش و زەردیشی تێدایە. ئێوارەم لەگەڵ عوسمان بەگدا بەسەر برد و تیپێکی مۆسیقایشی ئامادە کردبوو بۆ ڕابواردنمان کەچی ئەندامانی تیپەکە وەک ئەو پەندەی ئەڵێ بەبێ سرکە و بەبێ مەی سەرخۆش ببوون. ئەمانە لە گۆرانی بێژەکانی پلەی دووەمی شاری بەغدا بوون، بەڵام من و عوسمان بەگ هەر خەریکی قسەی خۆشی خۆمان بووین. سەرۆک خێڵێکی جافیش لەوێ بوو، بە هەلم زانی هەندێک پرسیاری دەربارەی شێوەی فەرمانڕەوایی نێوان جافەکان و خۆڕێخستنیان لێ بپرسم. پێی وتم کەیخسرە بەگ خۆی سەرۆکی تێگڕای جافە و هەر خۆیشی ئەتوانێ بکوژێ و ببڕێ و ئەنجومەنی ڕاوێژکارانیشی نییە و هیچ پێویست ناکا ڕاوێژ و پرس بە هیچ دەمسپیەکی خێڵەکەی بکە. خۆ ئەگەر میریش داوای هەندێ پارە یان جەنگاوەریان لێ بکە، سەرۆک تیرەکانی خێڵەکەی کۆکاتەوە و داخوازیەکەی میریان وەک یەک بەسەردا دابەشەکە. سەرۆک تیرەکانیشی هەریەکەیان پیاوەکانی خۆی کۆکاتەوە و ئەرکەکانیان بەسەردا دابەشەکەن. پێشیان گوتم خێڵی جاف لە بەڕێوەبردننی کاروباری کوردستاندا بەشدار نەبوون تا لە سەردەمەنی ئەو ڕەحمان پاشادا بەشدارکرن. 28 ئایاری 1820 بەیانی زوو چووم بۆ زۆرخانەکەی عوسمان بەگ. منیش لەو باسەی نێبۆر زیاتر کە لەسەر زۆرخانەکەی شیراز نووسیوێتی و باسی چەندان یاری و مەشقی جۆرا و جۆری یاریزانەکانی ئەو زۆرخانەی کردووە، شتێکی ترم دەربارەی ئەم زۆرخانەیە نییە. دواییوە ڕۆژ عوسمان بەگ و کەیخسرە و بەگ و مەحموود مەسرەف هاتن بۆ لام و ئەمی دواییان باسی ئەو سەفەرەی خۆی بۆ کردم کە دوای ڕووداوەکەی شێخ توێنی عەرەب لە مونتەفیک کە لەگەڵ 130 سوارەی تردا بە تۆپزی لە وەرزی گڕەبادا لە بەغداوە نێردراوەتەوە بۆ سلەیمانی و لە ماوەی 2 شەو و 2 ڕۆژدا نزیکەی 200 کەسیان بە ئەسپەکانیانەوە لێ مردووە. لە ڕۆژی سێیەمدا گەیشتونەتە سلێمانی، چونکە سلێمان پاشای والی بەغدا عوسمان پاشای سلێمانی لا بردووە و ئیبراهیم پاشای لە جێی داناوە. بەڵام عوسمان پاشا ڕازی نەبووە مل بدا بۆ ئیبراهیم پاشا، بۆیە ئەو بە ناچاری ڕای کردووە بۆ کوردستان کە ئەو ڕەحمان پاشای لێبووە. هەڵبەتە ئەمەش ئەرکێکی زۆریان بۆ کێشاوە. بیستونۆی ئایاری 1820 دیسانەوە لە مەیدان چاوم کەوتەوە بە هاوڕێکانم، بەڵام دوێنێ شەو بەڕاستی شەوێکی خۆش بوو، چونکە بە درێژایی ڕۆژ با لە باشوورەوە بوو کەچی لە پڕێکدا لە ئێوارەدا گۆڕا. لە باکووری خۆرهەڵاتەوە ڕەشەبا هەڵی کرد، ئیتر خێرا بووە ڕەشەبایەکی تند و هەرچی هەبوو ڕای ماڵی و هەورێکی لە تۆز و خۆڵ بە ئاسمانەوە دروست کرد و مێشولەیەکی زۆریشی لەگەڵ خۆی داهێنا کە بڕوام نەئەکرد ئەم مێشولەیە لەم ناوچەیەدا هەبێ. بۆیە بە درێژایی شەو خەومان لێزڕابوو، ڕەشەباکە ئەوەندە گەرمیش بوو خاوی کردبووینەوە. ئەم ڕەشەبایە ئەو باترسناکەیە کە لە خۆرهەڵاتەوە هەڵەکات و نازانین لە خۆرهەڵاتەوە یان لە باکووری خۆرهەڵاتەوە هەڵەکا. کوت و مت لە بای سیرۆکۆچێ کە لە ئیتالیا هەڵەکا. ئەم بایە لەبەر توندیەکەی ترس و لەرزێکی زۆرە خاتە دڵی دانیشتوانی سلەیمانیەوە، چونکە هەرچی حەسانەوە و چالاکیە نایهێڵێ. هەرچەندە من نەمتوانی هۆی ئەم بارە بزانم، بەڵام سەیرەکەی لەوەدایە وەک هەموو دانیشتوانی ئێرەش ئەمەیان بۆ سەلماندووە 2 سەعاتە ڕێ بە هەر لایەکی سلێمانیدا دوور بکەویتەوە شوێنەواری نامێنێ. 30 ئایاری 1820 ئەم بەیانیە سەعاتێک لەگەڵ میردا پێکەوە دانیشتین و زۆری لێکردم کە پەیمانی بدەمێ هەموو ساڵێک سەردانی سلێمانی بکەم و ئەگەر ڕازی بم خانوویەکی خۆشیشم بۆ دروستەکە.
وا چاوەڕوان نەکرا دوو سبەی براتر سنۆکەکەی میر حەسەن بەگ و ڕۆستەمەفەندی خەزنەداری پێشووی بەغدا بگەنە سلێمانی و خەزنەدار خەڵاتیش لەگەڵ خۆیدا بهێنێ بۆ مەحموود پاشا. لەبەرەمە ئامادەبوونێکی باشیان ساز کردبوو بۆ پێشوازی ئەم خەڵاتە. ئێوارە لەگەڵ عوسمان بەگدا شێومان کرد و هەموو پیا و ماقوڵانی شاریشی بۆ دیدەنیم بانگهێش کردبوو کە ژمارەیان 14 کەس بوون. خواردنەکەش تا بڵێ خواردنێکی وەک ئەوەی لای میر نایاب بوو. لەسەر شێوەی ئێرانی و لەسەر خوانی لاکێشەیی دایان نابوو کە پێیان ئەوت خوانچە. خواردنەکانیان لەسەر ڕیز کردبوو. خواردنەکەشمان لەبەر دەرگا لەسەر سەوزەجیایەکدا خوارد. من و عوسمان بەگ لە سەروی خوانەکە دانیشتە بووین، ئەوانی تریش لەمبەر و ئەوبەری خوانی ترەوە دانیشتە بوون. هەر کە دەستمان کرد بە خواردن کەیخوسرە و بەجیش لەسەر خۆ گەیشت و بە ورتەورتیش کە تێی نەئەگەیشتین پۆزشی هێنایەوە. ئیتر یەکسەر لەو پەڕی خوانێک دانیشت و بە تاسووقەوە دەستی کرد بە گۆشت خواردن. کوردیش وەک ئێرانی لەسەر خۆ نانەخۆن و بەدەم نان خواردنیشەوە قسە ئەکەن و ماوەی خواردنەکەیشان وەک لای ئێمە درێژە ئەکێشێ. ئەوان قێز لە شێوە خواردنی بەپەلەی تورکەکانەکەنەوە. تورکەکان تەنیا خواردنێک لەسەر خوانەکە دائەنێن و پاشەوەی میوان چەند پارویەکی لێەدا ئەوە لا ئەبن خواردنێکی ترهێنن. لەوە ئەچێ ئەم شێوەیە شێوەی کۆنی تەتەرەکان بێ، بەڵام وەک دیارە ئێرانیەکان لەسەر خۆ و بەکاوەخۆ نانەخۆن. دوای نان خواردن هەندێک لە میوانەکان چوون بۆ دیوەخانی میر و هەندێکیان مانەوە بۆ جۆگرتن لە ئاهەنگێکی مۆسیقا کە عوسمان بەگ بانگی کردبوون. مۆسیقاژانەکان هەر هەمان مۆسیقاژانەکانی جاری پێشوو بوون و زۆری شارەزان نەبوون. من و عوسمان بەگ گفتوگۆیەکی خۆشمان سەبارەت بە باری سیاسی کوردستان کرد. هەستی خۆیشی لێ نەئەشاردمەوە کە چەند ڕقی لە تورکەکان بوو، چونکە پێی گوتم ئەمانە هەر خەریکی فڕوفێڵ و تەڵەکە بازین، کەس ئەوەندەی من نایان ناسێ، بۆیە من لای خۆمەوە هەڕقم لیان نەبێتەوە و هەرگیز متمانەیان پێ ناکەم، چونکە ئەمانە هەتا چاوترسێنیان نەکەی یان بە توندی لەگەڵیاندا نەجوڵێتەوە لە خۆیانەوە چاک نابن. منیش هەرچەند لەگەڵ هەموو بۆچوونەکانیدا نیم، هەست دەکەم هەندێک لە قسەکانی ڕاستە. عوسمان بەگ بۆ سبەی نیوەڕۆ ئاهەنگێکی زۆرانبازی ساز کردبوو. حەزیە کرد لە ماڵەکەی ئێمەدا بکرێ، چونکە پێی وابوو چوونی من بۆ ماڵی ئەوان بە ئەرک بزانێ، بەڵام حەوشەکەی ماڵی ئێمەش جێگەی ئەو جۆرە ئاهەنگانەی تیان نەئەبووەوە. بۆیە تکام لێ کرد کە لە پەیوەندی دۆستایەتی داهاتووماندا ئەم جۆرە شتە ڕسمی و زۆر لە خۆکردنانە بایەخ پێنەدا. هەرم ڕۆ دەرفەتی ئەوەم بۆ ڕەخسا سەرنجی شتێ بدەم کە پێشتریش زۆر سەرنجی ڕاکێشا بوو، ئەویش مەسەلەی نوێژی خۆرهەڵاتیانە بوو. وەکو بۆم دەرکەوت لەوە زیاتر کە شتێکی خوپێوە گرتووە شتێکی وان نییە، چونکە ئەم ئێوارەیە کە لەگەڵ بانگی ئێوارەدا نوێژی بە کۆمەڵیان دابست، عوسمان بەگ پێشەوەی دەست بکە بە نوێژ و کڕنۆژ بردنێکی مەزن چەند دەقیقەیەک لەبەر خۆیەوە هەندێ ورتەورتی کرد و هەندێ ویردی خوێند، کەچی لە نوێژەکەدا و لە کاتی چەند ڕکوعەکاندا کە گوێی لە تێبینێکی بێبایەخی من بوو کە لەگەڵ کابرایەکدا دوام لە کاتی نوێژەکەدا ئاوڕی لێدامەوە تا وەڵامم بداتەوە و فەرمانی بەو گزیرانەی کرد کە خەریکی ئامادەکردن و گواستنەوەی نانی شێو بوون. پاشەوە دووبارە ڕوکعەی تری دەست پێ کردەوە. زۆر جاری تریش ئەم بێ دەربەستی و جۆپێنەدانم لە موسڵمانەکان دیوە کە لە کاتی نوێژ و چوونە ڕکوعدا قسە ئەکەن و گلەیی لە یەکترەکەن و سەیری ئەملاولای خۆیانەکەن. هەر بەڕاستیش ئەم نوێژانە نوێژی خوپێوەگرتن و هەر ئەوەیە کە لە ناو خەڵکدا دووبارە ئەکرێتەوە، بەڕادەیەک لە شێوە خۆنواندنێکی بێدەنگەچێ. میریش کە لە نوێژ گەڕایەوە هەر بەدەم ناوهێنانی خوا و تەسبیحات و ویرد خوێندنەوە گەڕایەوە، کەچی جاروبار بۆ هەندێ وردە سەرنجی زۆر بێبایەخ ئەیبڕی و پاشان دەستی پێ کردەوە. سیوێکی ئایاری 1920 سەر لە بەیانیم لەگەڵ عەبدوڵڵا پاشادا بردە سەر و دوای نیوەڕۆژ چوون بۆ سەیری زۆرانبازیەکە. ڕێگاش بە هەموو کەسێک درابوو بێت بۆ سەیری زۆرانبازیەکە، بۆیە گۆڕەپانەکە و هەندێک گوێسەبانەش پڕ ببوون لە خەڵک.
دەست کرا بە زۆران و هەندێ زۆرانباز نەشارەزایانە و لەسەر شێوەی کۆنی لادێیانە زۆرانیان گرت. کەچی کوردەکان بە گشتی و عوسمان بەجیش لەسەر و هەمویانەوە زۆر گەشکەیان بە سیرکردنەکە ئاهات. دوان لە زۆرانبازەکان پیاوی عەزیزاغای کوڕی مەسرەفی گەورە بوون. عەزیزاغاش لاوێکی ئێسکسوک بوو، منیشی زۆر خۆشەویست. منیش زۆر هانی پیاوەکانیمدا و پشتم گرتن دژی پیاوەکانی عوسمان بەگ. بەڵام بەختم یار نەبوو، چونکە هەردووکیان کوتران بە زەویدا. کورد لەو گەلانەیە کە ئێجگار حەزی لە وەرزشە، سائیتر گەورە بن یان بچووک، لاو بن یان پیر. لەبەرەوەی وەرزش خولیای شیرینی هەموویانە. عوسمان بەگ دەستەیەکی کۆ کردبووەوە بۆ ئەوەی بێن بۆ ماڵی ئێمە و لەوێ شمشێربازی خۆیانمان بۆ بنوێنن. کە گەڕامەوە ماڵەوە باشترین دەماچەی خۆمم بە دیاری بۆ نارد. ئەویش ئەو دیاریەی زۆر پێخۆش بوو. بەڵام بیستم هیچ دیاریەک لە مانگێ زیاتر لای نامێنێتەوە، چونکە هەر شتێکی هەبێ کە داوای لێ بکەن ئەی بەخشێ. لەگەڵ ئەوەشدا من گفتم لێسەند کە دیاریەکەم لە ناو نەدات و وەکو یادگارێک لای خۆی بیپارێزێ. یەکی حوزەیرانی 1820 ئەم بەیانیە ڕۆستەم ئەفەندی کە لە بەغداوە هاتبوو بە شێوەیەکی ڕسمی پێشوازی کرا و میر ماوەی میلێک لە شاری سلێمانی دەرچوو بوو بۆ پێشوازیکردنی. ڕۆستەم ئەفەندی لەگەڵ خۆیدا حەسەن بەجیشی هێنا بووەوە و خەڵاتیشی لای والی بەغداوە لەگەڵ خۆی بۆ مەحموود پاشا هێنا بوو. وا دیار بوو والی بەغدا پێشتر حەسەن بەجی بە لای خۆیدا فریودا بوو، کەچی ئەو پابەندی و لایەنگیریەی حەسەن بەجی هەروە زوو هەرزان فرۆش کردبووەوە و بێ هیچ مەرج و چەند و چوونێک دابوویەوە بە برا ڕەنجاوەکەی. بەڵام بۆ بەختەوەری حەسەن بەگ مەحموود پاشای برای نە تورک خوا و نە ئێران خوا بوو. حەسەن بەجیش بە گیراوی و قۆڵبەستراوی و لەژێر چاودێری 100 پاسەوانی گورجیدا کە شەو ڕۆژ بە دیاریەوە بوون هێنرابووەوە بۆ سلێمانی. سەر و سیمایشی نیشانەی تێشکان و داتەپیوی پێوە دیار بوو کە لە ڕاستیدا لە نیشانەی جێلێتی بەولاوە هیچی تری پێوە دیار نەبوو. هەرچۆنێ بێ ئەو شێوە ناشیرینەی تورکەکان لە بەرەڵاکردنیدا کردبوویان تا ڕادەیەک لە چاکەی ئەم بوو. تێگڕای خەڵکی سلێمانیش سەبارەت بەو بەدەستەوەدانەوەیەی بۆ بێزاری دەربڕین لە ماڵ هاتبوونە دەرێ. دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە مەیدان چاوم بە سلێمان بەجی برا بچووکی میرکەوت. ئەموو عوسمان بەگ و میر لە دایکێکن کە خوشکی خالید پاشایە کە لە بنەماڵەی بابانە. بەڵام حەسەن بەگ خوشکەزای کەیخوسرە و بەجی خێڵی جافە. سلێمان بەجیش تەمەنی هەر 30 ساڵە بێ، ئەگەرچی بەڕواڵەت گەورەتریشی ئەنوان لە براکانی تریشی کەڵەگەترە و ڕواڵەت سادە و جوان و هەستناسک و سەنگینە. هیچ زۆر لە خۆکردنێکیش لە هەڵسوکەوتیان نییە. باخرخانیش لە ناو ئەوانەدا بوو کە هاتبوون بۆ مەیدان سەرەڕای ئەو ئاڵوگۆڕە و ئەو ڕووداوانەی ئەمڕۆ کە لە چاکەی تورکەکان بوو، کەچی ئەو هەرج گورج و گۆڵی و گەشکەیەکی ئاشکرای پێوە دیار بوو. مانەوەیشی لە سلێمانیدا هێشتا هەرکەمێک نادیار و تەموو مژاوی بوو کە سرم لێی دەرنەئەکرد. کەمێک باسی بەختیاریەکانی کرد کە بێگومان کوردن و خۆیشم پێشتر ڕام هەروە بووە. زۆر جاری تریش لەگەڵ کوردەکانی ئێرە لەگەڵم باس کردوونەتەوە. باخرخان خۆیشی هەر کوردە و لە ناو بەختیاریەکانیشدا زۆر ژیا بوو. ئەڵێ زمانەکەیان شێوەی لوڕیە و کاتێک قسەی پێەکەن ئەتوانی تێی بگەی. ئەمەش لەگەڵ بۆچوونەکانی مندا یەکیانە گرتەوە. 2 حوزەیرانی 1820 دانەوێڵەی جۆ دەستی کرد بە هاتنە ناو شارەوە. ئەم ساڵ بەهۆی دواکەوتنی بارانەوە درەویش دواکەوت. سەرەتای ئاروش لە بازاردا دەرکەوت، بەڵام زۆر کەم و گرانیشە. توش هەندێکی پێگەیشتە بوو، بەڵام گەنم هێشتا نەگەیشتە بوو کە ڕەنگە لە ناوەڕاست یان کۆتایی حوزەیراندا بدورێتەوە. ئەمڕۆ کە چوون بۆ پیرۆزبایی لێکردنی میر بە بۆنەی خەڵاتکردنیەوە سەیرم کرد لە سەوزاییەکی تەختی تەنیش کۆشکەکەیدا زۆر دڵخۆش دانیشتە بوو. پێی وتم لەبەر خاتری من فەرمانی کردووە هەندێ یاری زۆرانبازی ساز بکرێ، بەڵام خۆی هەرگیز چێژی لەم جۆرەشتانە نەئەبینی. حەسەن بەجی برایشی کە هەڵاتە بوو لای بوو، سەر و سیمای ئەوەندەی هی براکانی سەرنجی ڕانەئەکێشاو.
بە درێژایی ئەو ماوەی پێکەوە دانیشت بووین هەر خەریکی وێر خوێندن بوو. وا دیار بوو دوای ئەو تنگانەیەی تێکەوتبوو هاتبووەوە سەر خۆی و دۆخی جارانی خۆی. تنگانەکەی ئەم دوایەشی ئەمە بووە ئەم نزیکترین برای مەحموود پاشا بووە. بەڵام سەرەتای ساڵی پار داود پاشای بەغدا لە ژێرەوە بەنهێنی بەنیازی فریودان و هەڵگەڕانەوە سەرپێچیکردنی براکەی کەوتبووە نامەنووسین بۆی. تا لە دواییدا تەقەلاکەی والی سەری گرتبوو. حەسەن بەجیش هەڵاتبوو بۆ بەغدا. لەوێ پێشوازێکی زۆر تایبەتمەند و بێوێنەی کردبوو. دوای ماوەیەکیش فەرماندارێتی کۆیسنجاقی داوەتێ. بەڵام هەردوای چەند هەفتەیەک بانگ کراوەتەوە و ئەو پلەپایەیان لێ سندۆتەوە چونکە والی بەغدا بۆی دەرکەوتبوو هەتا مەحموود پاشا لای ئێرانیەکانەوە پشتگیری بکرێ بەر بەرەکانیکردنی بێهودەیە. دواییش کە لە دەخەڵی و بێخێری حەسەن بەگ گەیشتە بوو دابوویەوە دەست برا تووڕەکەی بێ ئەوەی چارەنووسی حەسەن بەگ لێک بداتەوە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم ئاڵ و گۆڕەی سەرەوە منیش ئەم تۆزە ڕوونکردنەوەی تریە خەمە پاڵ. نزیکەی ساڵێک لەمەوبەر ئەفسەرێکی مەحموود پاشا بۆ هەندێک کاروبار قسەی لەگەڵ داود پاشا کردبوو. لە سەرەتای قسەکردندا داود پاشا کەمێک پێی داگرتبوو، بەڵام لە دواییدا بەڕواڵەت بە جۆرەی دڵی سەردارە کوردەکە واتە مەحموود پاشای کردبوو. بە نێردراوەکەیشی وتبوو سوێند بەخوا و بەسەری یوسفی کوڕم مەحموود پاشا وەک یوسفی کوڕم سەیرەکەم و ئەوەندەی جگەرگۆشەیەکی خۆم خۆشمەوێ و پڕ بەدڵ حەز بە چاکەیەکەم. کەچی لای خۆیەوە بڕیاری دژایەتی و بربەرەکانێکردنی دابوو. لە هەمان کاتیشدا سەرقاڵی ئەو نامە گۆڕینەوانە بوو کە بەنهێنی لەگەڵ حەسەن بەگدا هەیبووە و نیازی پاشخول لێگرتنی ئەو پیاوەی هەبووە کە وەک یوسفی کوڕی سەیریە کرد تا لە ناوی بەرێ. ئەمە چیرۆکێکە کە بە بەرچاوی خۆمانەوە ڕووەدا و یەکێکە لە چەندان چیرۆکی لەم بابەتەی کە ئەتوانم لە داود پاشای بجەڕمەوە و لە هەموو ئەو سەرکردە تورکانەش ئەوە شێتەوە کە من ناسی و من. عوسمان بەگ و گەلێ لاوی تری چاونەترس دوو ڕۆژە خەریکی مەشقکردنن بە شمشێر بۆ ئەوەی سبەینێن لە پێش چاوم بیکەن کە ئەبوایە ئەمڕۆ ئاهەنگەکە بکرێ، بەڵام بە سۆنگەی چوونی منەوە بۆ لای میر دواخرا. سێی حوزەیرانی 1820 سەر لە بەیانی بە بۆنەی هاتنی ڕۆستەم ئەفەندیەوە بۆ سلەیمانی چوون بۆ بەخێرهاتنی. لە عەسریشدا شمشێربازەکان هاتن بۆ ماڵەکەی من، لبادێکیان هێنا و بە چلقەدی بە گوریز بەستیان و لە ئاویان هەڵکێشا و هەڵیان واسی. ئەوسا عوسمان بەگ یەکجار شمشێرەکەی وەشاند کردی بە دوو کردەوە. دوای ئەویش لاوێکی ڕووخۆش کە ناوی حەسەن بەگ بوو کردی بە دوولەتەوە. اینجا عەزیزاغا وەک هاوڕێکەی کردی بە دوولەتەوە. پاشان بەستەکێکی تریان هێنا، بەڵام ئەم جاریان عوسمان بەگ بۆی لەت نەکرا، ئەگەرچی لبادەکە هەردوو سێ قەدیشی مابوو. عەزیزاغا و سلێمان بەجیش هەر بۆیان لەت نەکرا. دیسانەوە عوسمان بەگ شمشێرێکی تریشی داوەشاند، بەڵام ئەم جارەیان هەڵچوو بوو کەچی لە جاری پێشوو خراپتر بوو. لە دواییدا عەزیزاغا پارچەیەک لە لبادەکەی بڕی و لەسەر زەوی پانی کردەوە، بە یەک شمشێر کردی بە دوولەتەوە. ئەوڕەحمانی برایشی چاوی لەم کرد و لەتی کرد. پێم وابێ ئەم جۆرە لەتکردنەیان کارامەیی زۆرتری تایە وەک لەوەی هەڵواسرابێ. عوسمان بەگ پرسیاری ئەوەی لێکردم کە ئاخۆ ئەم جۆرە لەتکردنە لەوەی لای ئێمە چاکتر نییە؟ منیش پێموت شتێکی خراپ نییە ئەگەر بەرامبەرەکەت وەک ئەو لبادە ئاوال لە بەردەم تا بکەوێ. ئەوەشم نیشاندا ئەگەر هەڵە بکە چۆن ئەکەوێتە بەرزەمری شمشێری ئەو بەرامبەرەی کە بزانێ شمشێرەکەی بەکاربێنێ، وەگە و شێوازەی لای ئێمە ئەیکەن. دیار بوو لە دواییدا کە بۆی دەرکەوت قسەکانم ڕاستە سەلماندی، بەڵام عەزیزاغا نەی سەلماند. هەشتی حوزەیرانی 1820 لە چواری ئەم مانگەدا میستەر بێڵ گەیشتە بوو. منیش لەو ڕۆژەوە هەر خەریکی سەردانی هاوڕێیانی کوردم و کاتی خۆشیان لەگەڵدا بەسەرە بم. شتێکی واشم نییە شایستەی باسکردن بێ.
ڕەشە باش وای لێ کردوم زۆریش ئارەزوی نووسینم نەبێ. دوای نیوەڕۆ لەگەڵ عومەراغا و مەحمووداغای مەسرەفدا دەربارەی کشتوکاڵی کوردستان دوایین. گەنم لە کاتی ئاساییدا 1.5 و 1.10 هەندێک جاریش ئەگەر گەنمەکە جیاوازتر بوو 1.15 ئەبڕێ. داهاتی ساڵی پاریش زۆر کەم بوو چونکە هەر 1.2 بڕی بوو. گەنم و جۆش بەر و دوا لە یەک پارچە زەویدا ئەکرێن و لەم کشت و کاڵانەشدا پشت بە ئاوی بارانە بەستن و بەم جۆرە کشت و کاڵانەش ئەوترێ دێم. جۆرێکی تریشەیە لە گەنمکردندا پێی ئەڵێن بەهارە کە لە بەهاردا تۆوەکرێ و پێویستی بە ئاوێژە هەیە. لە دەشتەکانیشدا زەوی بە بەیاری ناهێڵنەوە بەڵکو بەر و دوا و گەنم و جۆی تیاکەن، بەڵام لە گردۆڵکەکاندا بە بەیاری ئەهێڵنەوە. لۆکەش هەرگیز وان ناکەن 2 ساڵ لەسەر یەک لە جێگایەکدا دووبارە بێتەوە، لەبەر ئەوە لەگەڵ تووتندا نۆرەی پێەکەن. لۆکەش هەمووی لە جۆری سینیۆیە و پێویستی بە ئاوێژە هەیە، بەڵام هەندێکی لە گردۆڵگەکاندا بەدێمەکەن. هەر تەنیا بۆ بەهێزکردنی ڕەز و تووتنیش پەیین بەکارەهێنن. چەند ساڵێکیش لەسەر یەک مەرەزەل لە یەک جێگادا ناکەنەوە، بە زۆریش لە شارە زوور دایکەن. ئەو ساڵانەی ئەو شوێنانەی مەرەزەی تیا ناکەن شتی تری تیاکەن. لە کوردستاندا کەتان و گوش تۆ ناکەن، بەڵام عومەراغا پێی وتم ئەمساڵ هەندێک تۆکەتانیان چن کەوتووە کە حاجیەک لە میسرەوە هێناوێتی و وەشاندویانە. هەروەها لە کوردستاندا گەنمەشامی هندی و گەنمەشامی سپی و نیسک و نۆک و هەرزن و جۆرێک یان 2 جۆر ماشیش تۆوەکەن، بەڵام بۆ هەر دۆنمێک جووتەگایەک لە ڕۆژێکدا جووتەکە. لە کوردستاندا داری پرتەقاڵ و لیمۆ ناڕوێن چونکە لە ڕاستیدا لە هاویندا پلەی گەرما لە پلەی مامناوەندی تێئەپەڕێنێ و لە زستانیشدا سارترە ئەم درەختانەی تیابژی. لەم دواییەدا میر هەندێک دار پرتەقاڵی ئەشبیلی و لیمۆی شیرینی لە بەغداوە هێنابوو بۆ کۆشکە تازەکەی خۆی، بەڵام هەر یەکەمین زستان هەمووی سەرما بردنی لە هەموو جێگایەکی کوردستاندا دارگەرچەک بەجیا یان لەگەڵ لۆکەدا پێکەوە ئەڕوێنرێ. دەی حوزەیرانی 1820 ئەم ڕۆژەی دوایی تەندروستیم زۆر تێکچوو بوو. لام وایە بەلای زۆرەوە هی گەرماکەیە. تا ئێستا لە چادردا ئەژین و بە هیوای ئەوەین خانوویەکی هاوینەی کوردەواریانەمان بۆ بکەن کە سابات و کەپرە، چونکە گڕەی گەرمای زۆر بەتین لە جانفاسی چادرەکەەوە دێتە ژوورەوە کە ئەگاتە 103 و زیاتریش، بەڵام لەژێر کەپر و ساباتدا لە 92 پلە زیاتر تێناپەڕێ. میر بە بۆنەی گەڕانەوەی ئەو ئەسپانەیەوە کە لە لەوەرگا بوون پێشنیاری کرد کە ئاهەنگێکی سواری و پێشبڕچێ و جریدبازی ساز بکرێت، بەڵام پۆزشم هێنایەوە کە ناتوانم ئامادە بم چونکە لەوە ئەچوو لە قرچەی گەرمای نیوەڕۆ سازی بکەن. بۆیە ئاهەنگەکەیان دواخست کە بڕوام نەئەکرد نیاز لەم ئاهەنگە هەر لەبەر خاتری من بوو بێ، لەبەر ئەوە ئەگەر بمزانیایە هەر بەتەنیا لەبەر منە تەقەلامەدا ئامادەی ئاهەنگەکە ببم. میریش کەزانی تەندروستیم شێواوە بە پەلە و بێ ئەوەی ئاگادارم کات و دەرفەتی ئەوەم بدا پاسەوانەکانم بچنە بەردەرگا بۆ پێشوازی سەردانێک کردم و نزیکەی سەعات و نیوێک لام دانیشت و ئاگاداریشی کردم کەوالی بەغدا داوای لێ کردووە قەڵایەک دروست بکە. پەیمانیشی داوەتێ کە تۆپ و کەرەسە و پێویستیەکانی بۆ ئەم مەبەستە بداتێ. لەبەرەوە تکای لە من کرد سواری ئەسپەکەم ببم و جێگایەکی نزیک و لەبار بۆ دروستکردنی قەڵاکە هەڵببژێرم. هەروەها داوای لێکردم لە نەخشە کێشاندا یاریدەیان بدەم. منیش پەیمانم دانێ بۆ دوای چاکبوونەوە. ئیتر میر چووە سەرباسی ئاسمانناسی ئەوروپاییەکان کە پێشتریش گەلێ جار ئەم باسەی دووبارە کردبەوە و بە تایبەتی پرسیاری دەربارەی شاخەکانی ناومان کرد و وتی لە ڕێگای ئاینەوە بۆی دەرکەوتووە کە مانگ پارچەیەک ئاسنە و خۆی گەورە بۆ ئەوەی بەرز کردوتەوە تا تیشکی هەتاو بداتەوە لە زەوی. فەرمانی بە ئەستێرەناس مونەجیمباشی یان بە سەرۆکی ئاسمان و ئەستێرەناسەکەش کرد کە لەسەر شێوەی خۆرهەڵەتیانە نەخشەیەکی جیهانم بۆ بکە. ئەویش کردی و دایمێ و لە ڕاستیشدا نەخشەیەک بوو باش دروستکرا بوو. میر داوایشی لێکردم سبەینێ بچم بۆ کۆشکەکەی بۆ ئامادەبوون لە ئاهەنگی شمشێربازیدا، چونکە لە دوای ئاهەنگی ڕابردووەوە عوسمان بەگ خۆی بۆ ئەم ئاهەنگە ئامادە ئەکات و
ئەویش هەر تکای لێ کردبووم هەندێ یاری سەربازە هیندیەکانی لە بەرچاو بکەم. یازدەی حوزەیرانی 1920 ئەمڕۆ ساباتەکەمان بۆ دروستکرا کە درێژیەکەی 30 پێ و پانیشی نزیکەی 15 پێ بوو. لە ڕووی نەخشە و چۆنیەتی دروستکردنیەوە شتێکی کۆن و سەرەتایی بوو. 3 ریز کۆڵەکەیان بۆ چەقاندبوو، هەر ریزەی 4 کۆڵەکە بوو. کۆڵەکەکان لە کۆتاییەوە دووفاق بوون و بەرزیشیان نزیکەی 7 پێ بوو. سەرەوەی کۆڵەکەکان ڕایەڵ و داری تریان خراپوە سەر و لەسەرەمانیشەوە بە بەرزی 2-3 پێ لق و پۆپ و گەڵای بەڕوویان لەسەردا نابوو. هەندێک خشتیشیان لەسەر گەڵاکەتدا نابوو تا بنیشێ و جێی خۆی بگرێ. اینجا دوای دروستکردنی ساباتەکە زەویەکەیان تەخت کرد. کاری زەوی تەختکردنەکەش بریتی بوو لەوەی بە چینێک قوڕی ئاسایی سواغی بدەن، پاش ئەویش گڵەسووری وشک و کا تێکەڵەکەن و سواغێکی تریەدەن و هەر چواردەوری ئەم زەویەش بە سەکۆیەک دەورەگرن کە بەرزی 6 گرەیەگە بێ. ئەم جۆرە و جۆری قەوارە جیاوازی تری ئەم سابات و کەپرانە ئەو خانوە ئاساییانن کە کورد لە مانگە گەرمەکاندا تیایاندا ئەژین. بە شەویش جێگەل لە سەربان ڕائەخەن و بۆ ئەوەش لە بەرچاو نەبن بە شوورەیەکی لە قامیش چنرا و دەوری ئەگرن کە پێی ئەڵێن چیغ. ئەم چیغە لە قامیشی باریک دروسەکرێ و هەوایشی لێوە دێتە ناوەوە. لە حوشەی هەندێ ماڵیشدا ڕەشماڵ هەڵەدەن و لە ناوەڕاستی گەورەترین و ڕێکوپێکترین ڕەشماڵیشدا حەوز و فوارەیەک دروسەکەن کە ئاو و هەوا خۆشەکات و فێنچیەکاتەوە. ئەم شەو لە کۆشکەکەی میردا ئاهەنگی شمشێربازیەکە کرا، بەڵام سەرکەوتوو نەبوو. جارێکی تریش لەگەڵ میردا دەربارەی ئاسمان ناسین دوایینەوە. ئەستێرە ناسەکەی میریش دەمگۆیەکی سەبارەت بە من بڵاو کردبووەوە کە گوایە ناگەم بە مەسکەلاین یان هەرشەل لە زیرەکیاندا. ئەبوایە لە 12 مانگدا ڕۆژی و ڕەمەزان دەست پێ بکە، بەڵام میرم دڵنیا کرد کە مانگ هەڵاتووە و ئەو سەعات و دەقیقەیەشم پێوت کە تیایدا هەڵاتووە. ئەویش کە لێی جابوومەوە فەرمانی دەرکرد لە سبەینێەوە بیکەن بە ڕەمەزان. پازدەی حوزەیرانی 1920 لەبەر هاتنی مانگی ڕەمەزان لە سەعات 9 دوای خۆراوەبوونەوە تا نیوە شەو لە ماڵەوە بووم. پێشوازی میوانم کرد چونکە موسڵمانەکان لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژە خەون و شەویان یان بە خەڵوەت کێشان و قورئان و ویرخوێندن بەسەرە بن، شەویش تەرخانەکەن بۆ خواردن و پێشوازی میوان. دوێنێ شەومان لەگەڵ 2 بلوێرژەنی کووردا بەسەر برد کە بلوێرەکانیان لە قامیش دروست کرابوو. هەردووکیشان پێکەوە لە سەرخۆ و خەمگین بە ئاوازێکی دڵتەزێن بلوێرەکەیان لێدا، بەڵام کەمێک دووبارەکردنەوە و ساردی تێدا بوو. باشترین ئاوازیان گۆرانیەک بوو بە ناوی لەیلێجان بوو. گۆرانیەکی تریش بە ئەس دەناڵم دەسی پێکرد. یەکێک لە دەستەکەی منیش ویستی گۆرانی بڵێ و بە سرودێکی ناخۆش دەستی پێکرد کە لە چەند تاکە شعرێک پێکاتبوو. لە نێو هەر تاکە بەیتێکیشدا هەناسەیەکی کوڕوزانەوە و ناڵەناڵی هەڵەکێشا، بەڵام گۆرانیەکە خۆی هەر لە لورە لورێگە چوو. بلوێری شوانی کوردی شمشاڵی پێڵێن کە لە دارێکی خڕ دروسەکرێ و دەنگی بەرزە و ناخۆشیش نییە، بە تایبەتی کە لە ناو شاخاندا دەنگەداتەوە. شوانیش جۆرە هاوار و بانکردنێکی تایبەتی خۆی هەیە بۆ بانکردنی مێنگەلەکەی. ئەژڵێن ئەو مەڕانە لەو دەنگانە ئەگەن و تەواو هەستی پێیەکەن. ئەم شمشاڵانە پێویستیان بە پشووی درێژ هەیە، بۆیە شمشاڵژەن بۆ ئەوەی پشووەکانی نەپچڕێن و بەردەوام بێت لە لێداندا پیشەخواتەوە و هەناسەکانی لێکەدا. لەم کاتانەشدا دەنگی نزمترە بێتەوە. لە شێوەی گۆرانی سنەش گۆرانیەکی سنەییان بۆ وتین کە لە هاوارێکی خەمناکە چوو، بەڵام سلەیمانیەکان وایان دەرخست کە کەمێکی لێ تێگەیشتون. 24 حوزەیرانی 1920 ئەم ماوەیە لە دوای ئەو ڕۆژانەوە کە ئەو یادنامانەم تیا تۆمارکردن لەگەڵ مەحموود پاشا و عوسمان بەگ و هاوڕێکانی ترمدا شەوانە سەردانی یەکترمانە کرد. شتێکی ئەو تۆم لە یاد نییە شایستەی تۆمارکردن بێ،
تەندروستیشم تێکچوو بوو لەبەرەوە کەمتر خۆم لە قەرەی نووسینەدا ئەوەتەی ڕەمەزانیش داهاتبوو زۆربەی گفتوگۆکانی میر دەربارەی ئاین بوو بە پێچەوانی هەر تورکێکەوە کە خواپەرستیەکەی لەمیش کەمتر بێ ئەم بێ هیچ فیز و زۆر لە خۆکردنێک تا ئاستێکی لە ڕاددەبەدەر پابەندی ئاین و خواپەرستی بوو جارێکیان میر بۆی جەڕامەوە ئەو کاتەی لەگەڵ شازادە محەممەد عەلی میرزا بووم کە وڵاتی گورجی داگیر کرد ئازاترین کەسێک لە ژیانمدا ناسی بێتم سەربازێکی بە سزمانی ڕووسی بوو ئەم سەربازە هەندێ نامەی پێبوو ئێرانیەکان بەدیل گرتبوویان و هێنابوویان بۆ لای شازادە ئەویش لی پرسی چکارەیت سەربازەکەش وتی کاری من لەو نامانەدا دەرئەکەوێ کە پێ من و بە زمانی ڕووسین ئەگەر ئەتوانیت بیان خوێنەرەوە شازادە کە بۆی دەرکەوت ناتوانێ هیچ دەنگ و باسێکی لێوەربگرێ داوای لێکرد ببێتە موسڵمان بەڵام سەربازەکە بە قسەی نەکرد شازادەش هەڕەشەی لێ کرد ئەگەر نەبێتە موسڵمان گەورەترین ئازاریەدا کەچی سەربازەکە ورەی بەرنەدا بۆیە شازادە فەرمانی کرد گۆڕێک هەڵکەنن کابرای سەربازیش لە ماوەی هەڵکەندنی گۆڕەکەدا زۆر ئاسایی و بێجۆ پێدان و هەر پێیەکەنی و قسەی لەگەڵ ئەوانەی دەور و پشتیا کرد دوای هەڵکەندنی گۆڕەکەش شازادە سەر لەنوێ داواکەی دووبارە کردەوە ببێتە موسڵمان کابرا هەڕەتی کردەوە ئەوسا شازادە فەرمانی کرد هەر بە زیندویی بینێژن منیش هەرچەندم کرد ئەو کارە دڕندانەیە نەکا کەڵکی نەبوو بەڕاستی شتێکی ناخۆشە یەکێکی چاک و ئازا لەبەر چاوت ببێتە قوربانی ئاینەکەی باشە شازادە حەقی چی بوو بەسەر ئاینی ئەو کابرایەوە منیش کە جۆم لەو چیرۆکە دڵتەزێنە بوو هیچم بۆ نەکرا لەوە زیاتر بیر لەوە بکەمەوە ئەگەر من سەرکردەی سوپایەکی ڕووسی بوومایە و شازادەم بەدیلی بکەوتایەتە دەست بێ سێود و بە یەکەمین درەختدا کە تووشمانە بوو جەنابیم هەڵەواسی دوێنێ شەویشم لەگەڵ میردا بردەسەر باسی جۆرەها شتمان کرد ئاگاداریکی کردم کە خەڵقی کوردستان تووشی گرانەتێ بوون کە مانای تایە و سێ چوار ڕۆژە خایەنێ و دوایی تایەکی زۆر لە نەخۆشەکە ئەهێنێ و زۆر لاوازیەکە ئەم تایە زۆرتر لە بەهاراندا دەرەکەوێ و هەر کەسیش بیگرێ بە دەگمەن چارەیەکرێ سلێمانی سۆفیەکی گەورەی لێیان ناوی شێخالیدا کوردەکان پێیان وایە ئەگەر لە حەزرەتی مەولانا کەمتری پێبووترێ نەنگیە و وتەکانیشی بە فەرموودە دانێن لە خێڵی جافە و لەسەر ڕێبازی نەقشبەندیە لە دەلهی لەسەر دەستی سۆفی بەناوبانگ سوڵتان عەبدوڵڵادا بۆتە سۆفی لە سەراسەری تورکیا و وڵاتە عەرەبەکاندا 12,000 موریدی هەیە کوردەکان هەموویان بە وەلی ئەزانن زۆری تریشیان لە ڕێزەی پێغەمبەرەکەیاندا دایەنن عوسمان بەگ پێی وتم خۆی و مەحموود پاشا و زۆربەی سەرکردە کوردەکان مریدی ئەون چونکە بەلای کەمەوە لەگەڵ شێخ عەبدولقادری بەناوبانگ لە یەک پلەدان بیست و پێنجی حوزەیرانی 1920 شەوی ڕابردوو من و عومەراغا سەبارەت بە بەرووبوومی کوردستان زۆر دوایین شاری کەرکووک ئەو بازاڕەیە کە هەموو بەرووبوومی ئەم بەشەی کوردستانی بۆ برێ نەک هەر لەلایەن کوردەکانی دەرەوەی کەرکووکەوە بەڵکو لەلایەن ئەو کەرکووچیانەشەوە کە بۆ ئەم مەبەستە دێن بۆ سلێمانی و پارەی پێشەکی ئەدەن بە جوتیارەکان بۆ چەڵتووک و هەنگوین و شتیتر کوردستان هەنگوینێکی زۆر باش بەرهەمە هێنێ و هەنگیش لە شانەی قوڕیندا ئەپارێزن هەر لە کوردستاندا لێڕەوە ڕەبەڕوەکانی قەرەداغ مازوویەکی زۆر بەرهەمە هێنێ ئەم مازووە ئەنێرن بۆ کەرکووک و لەوێشەوە بۆ مووسڵ ئەو درەختانش کە کەتیرەی عەرەبی بەرهەمێنن لە چیاکانی کوردستانە ڕوێن و گوڵەکانیشان وەک دەنکەترێ وان و پێیانەوترێ گەوەن گەزۆش ئەبارێتە سەرداری بەڕوو ئەڵێن گەلێداری تریش گەزۆی لەسەرەبارێ بەڵام گەزۆکەی زۆر نییە و جۆرەکەیشی باش نییە بۆ کۆکردنەوەی گەزۆش ئەبێ گەڵای ئەو درەختانە کۆبکرێنەوە و پاشان وشک بکرێنەوە و زۆر لەسەرخۆ لەسەر پارچە قوماشێک بتەکێنرێ و دواییش بکوڵێنرێ و لە شێوەی تۆپەڵدا تێکەڵ بە وردەگەڵادا ئەنێردرێ بۆ بازار جۆرێکی تری گەزۆ هەیە ئەوەرێتە سەر بەرگ سپی و بێگەردە و لەو گەزۆیە چاکترە کە ئەوەرێتە سەر درەختەکان وەرزی گەزۆ لە کۆتایی حوزەیراندایە کوردەکان ئەڵێن ئەگەر لەو وەرزەدا هەر شەوێک لە شەوانی ئاسایی سارتر بێ گەزۆ ئەبارێ و بەیانیانی ئەو جۆرە شەوانە لە هەموو کاتێ زۆرتر کۆکەنەوە
عومەراغا ناوی گەلێ درەخت و ئاژەڵی بە کوردی پێوتم لێرە لەگەڵ ئەو وشانەدا کە ماناکانیان فێربووم ئەیان نووسم وا دیارە زۆریان فارسی بن. گۆیژ و خوژلیک، نەسرین، شیلان، سێپەڕە، هێرۆ، گوڵڕۆژیان پەرست کە ڕاستیەکەی کوڵە بەڕۆژەیە، لۆلان کە ڕاستیەکەی لاولاوە، دیزلک کەوەر کە ڕاستیەکەی کنگەرە و سپیدار، شۆڕەبی و داری بەن زۆر جاریش بە هەڵە بە قەزوان ناوەبرێ بەڵام داری بەن زڕە و بەرناگرێ. دارەبەن لە شاخەڕێ و ئەگەر بیانەوێ بنێشتەتاڵی لێ بگرن لە بەهاردا قەدەکەی برینارەکەن و چیتەڵەیەکەنێن بە بەردەمی برینەکەوە تا بنێشتەکەی تێبچۆڕێتەوە. ئەمەش لە جۆرە هەرە چاکەکانی بنێشتە. لای ئەوان بە چۆلەکەی بەرگردن سووریش ئەڵێن فەندەگولە کە ڕاستیەکەی فرنەگولەیە. هەروەها چیسەڵ و ماسی گاشینەشیان هەیە کە ئەمی دواییان لە زۆربەی جۆگە کوێستانیەکاندا زۆرە. هەروەها قەرەوارە هەیە کە ڕاستیەکەی کەڕەواڵەیە، جۆرە باڵندەیەکی لە کەو بچووکتریان هەیە ڕەنگی مەیلە و شینچیە یان بۆرە، ناوی سوێسکەیە. بە ژنیش ئەڵێن یایە، بەڵام ئەو ژنانەی لە بنەماڵەی فەرمانڕەوان بە خۆیان ئەڵێن خانم و نازناوی هەموو ژنە کوردێکی تر یایەیە و وا دیارە ئەمە ئەو نازناوە ڕەسەنە کوردیەیە کە بۆ ژن بەکاردێ. پیاوانیش هیچ نازناوێکیان نییە چونکە هەموویان بەگ و خان و ئاغان. یەکی تەمموزی 1920 ئەمڕۆ میر سەردانی کردم کە بێگومان و بێ سێودوو یەکێکە لەو مسڵمانانەی بێ لە خۆگۆڕان و بەڕاستی ئیسلامەتی بکە ئەم شەو چیرۆکێکی بۆ گێڕامەوە، نەک بۆ خۆڵ کێشان بێ بەڵکو بۆ ئەوە گێڕایەوە تا کەڵکی ئاین و خواپەرستی تەواوی خۆی نیشان بدا. منیش ئەوەندەی بتوانم هەوڵەدەم خۆی چیرۆکەکەی چۆن بۆ گێڕامەوە بەو جۆرە بیگەڕمەوە، چونکە ئەگەر دوور لەو ساکاری و چۆنیەتی ئەو شێوەیەی ئەو گێڕایەوە بیگەڕمەوە نرخێکی زۆری لەدەسەچێ. پێی وتم کاتێک لە کرماشان لە بری باوکی خوالێ خۆش بووم بارمتە بووم، باوکم لەبەر ڕووداوەکانی ڕۆژگاردا ناچار بوو هاوکاری تورکەکان بکە. بەم جۆرە ژیانی منیش کەوتە مەترسیەوە. شازادەی کرماشان شەوێکیان داوای کردم بمکوژێ. منیان بەدەست بەسراوی بۆ برد و شازادەش خۆی لە هەیوانێکدا دانیشتە بوو. ناوەڕاستەکەی پڕ بوو لە مۆمی داگیرساو. جەلادیش بە پێوە ساز و ئامادە وەستا بوو بۆ جێبەجێهێنانی کارەکەی. بۆیە ئەمە ئەڵێم چونکە زۆربەی ئەوانەی لە مەیدانی شەرەفدا بەدەست بەسراوی ئەبرێنە بەردەم جەلاد ترسدایە نەگرێ. بەڕاستی دیمەنێکی ترسناک بوو یاخوا نەیبینی. من خۆم ددان بەوەدا ئەنێم کە لەو دەمەدا جەستەم شل و خەو بووبەوە، بەڵام لەم تنگانەیەمدا هۆشم بە ئاگای هێنامەوە تا هاواری خوا بکەم. ئیتر یەکسەر دڵنیایی هەموو دەروونمی گرتەوە و ئەم موشانەش لە مێشکمدا زرینگانەوە. ئەی من نەبووم تۆم لە سکی دایکت دەرهێنا و تا ئێستا پاراستومیت؟ ئەی هەر خۆشم ناتوانم هەر ساتێک بمەوێ لە ناوت بەرم کەواتام ترسە بۆ. ئەگەر هەر منیش دەسەڵات نەدەم بەو پیاوە ئەتوانێت دەستت بۆ بێنێ؟ لێرەدا هەستم بە حەسانەوە کرد. دڵم ئەو بارە ناخۆشەی لەسەر هەڵگیرا و بەرامبەر شازادە بێترس و لەرز وەستام. لەبەرەمە سوپاسی خواکەم کە دڵی ئەو شازادەی نەرم و پەشیمان کردەوە کە داوای کردبووم و بڕیاری کوشتنمی دابوو. لە دواییشدا بێ ئەوەی دەستم بۆ بێنن فەرمانی کرد بمبەنەوە بۆ بەندیخانە. دوێنێ شەو لە ماڵی عومەر خەزنەدار دانیشتە بووم. شەوێکی هێمن و گەرم بوو. خەڵکەکەش سەرقاڵی قسەکردن بوون. لەو کاتەدا کە مانگ لە سەعات دەدا هەڵهات، ڕەشەبایەکی تند و گەرمیش لە باکووری خۆرهەڵاتەوە هەڵی کرد. خەڵکەکە دەست بەجێ وەک هەست بە بوومە لەرزە بکەن بە دەنگێکی ناومێد وتیان ئەوە ڕەشەباکە هەڵی کردەوە. بەڕاستیت ڕەشەباکە ڕەشەبات ترسناکەکەی لای خۆرهەڵاتەوە بوو کە ئیتر لەو ساتەوە بەپەلە و تند لە خۆرهەڵات و باکووری خۆرهەڵاتەوە هەڵی کرد. گڕەکەی لە گرەوسەبوونی بەغدا چوو، بەڵام من پێم وابوو ئەوەی بەغدا ئەوەندەی ئێرە تند نییە و زیاتریش مایەی تەمەڵیە. ئەم ڕەشەبایە بەڵای ئەم ناوچەیەیە و ئەگەر سلێمانی ئەم ڕەشەبایی نەبوایە ئاو هەوای زۆر خۆش و فێنکترە بوو. سلەیمانی ئەکەوێتە ئەو نزماییەوە کە نزیکەی 2 میلیەک لە دامێنی ئەو زۆرگانەی خۆرهەڵاتەوە دوورە بێ
کە لاپاڵە پڕەوە بووکانی بەرەو سلێمانی لێژە بنەوە و شارەکەش لەسەر یەکێک لەم لاپاڵە تەختانە دروست کراوە، بەڵام گردەکانی تەنیشتی زۆر لێژ و ڕوتن و بەرزاییشان نزیکەی 300 یار دەبێ و شێوە ئاوێنەییەکیان دروست کردووە. بۆ ئاوەژووکردنەوەی تیشکی خۆر کە بە درێژایی ڕۆژانی هاوین هەر لە سەعات 7 بەیانیەوە تا خۆراوابوون لە سەریانە و ئەم گەرمایەش لەگەڵ ئەو ڕەشەبایەدا ئەنێرنەوە بۆ ناو شار کە لە خۆرهەڵات و باکووری خۆرهەڵاتەوە ئەیدا لەم لاپاڵانە. لای خۆرهەڵاتیشەوە ئەم گردانە کەمێک بەرەو دواوە لا ئەکەنەوە و نابنە هۆی ناسازکردنی ئەو بایەی لە باشووری خۆرهەڵاتەوە هەڵەکات و وەک ئەو ڕەشەبات دژوارەی لە باکووری خۆرهەڵاتەوە هەڵەکات. ئەم بایی خۆرهەڵات ڕەشەبا لەبەر ئەوە گەرمە بە درێژی ئەو زورگانە جۆرە خاوبوونەوە و سستیەگە بەخشێ، بەڵام تاوی ئەم ڕەشەبایە لە خۆراواوە لە ڕووباری تانجەرۆ بەولاوە زیاتر بڕناکە، خۆ ئەگەر لە گردانەش تێپڕکەیت بە یەکجاری تین و تاوی نامێنێ. ئەم دیاردە سروشتیە لە کۆی سنجاقیشدا هەیە کە کەوتۆتە دۆڵێکی تەنگەوە و بەڕواڵەت لە دۆڵی سلێمانیە چێ، بەڵام گردەکانی ئەوێ بەرزترن و بای خۆرهەڵاتیەکەیشی تند و گەرمترە. لێرە زۆر بەدەگمەن بای باکوور هەڵەکە، بەڵام بەشەکانی لای خۆراوای هەموویان ئاوهەوایان سازگارە. لێرەدا پێویستە ڕاستیەک بڵێم کە لە چاو خۆیدا شتێکی سەیرە و ماوەیەکی زۆریش تووشی سەرخولەی کردبووم تا تەواو لێی دڵنیا بووم. بەرەبەیان هەوا کپە و دوای خۆرکەوتنیش سروەیەک لە خۆرهەڵاتەوە هەڵەکات و تا پێش نیوەڕۆ بەردەوامە بێ. لە نیوەڕۆژدا لە باشوورەوە بایەکی تۆزێت تونتر هەڵەکە، بەڵام هەر ئەوەندەی تینی خۆر بشتێ ئیتر ڕەوتی بایەکەش بەرەو خۆراواچێ. لەبەر ئەمە بەیانیانم بەدڵ نەبوو، بەڵام عسرانی زۆر خۆشە کە تیایدا شەماڵێکی فێنک لە خۆراواوە هەڵەکە. ئەم دیاردەیەم بە تەواوی لەو ڕۆژانەدا بۆ دەرکەوتووە کە ڕەشەبای تیا هەڵناکە، بەڵام گەرمترین گەرمای ڕۆژ لە نیوەڕۆدا دەست پێیەکا و لە سەعات 3 دوای نیوەڕۆ کۆتایی دێ. شەشی تەمموزی 1820 دوێنێ شەو لەگەڵ عوسمان بەگ بووم، هەرچەندە زۆریشی لە خۆی کرد کە بمدوێنێ و لە بیرم بباتەوە، بەڵام دیار بوو زۆر دڵتەنگ و خەیاڵ بڵاو بوو. پێرێ شەویش کە لای میر بووم هەر هەمان شتم لەویشدا هەست پێ کرد. دواییش لە دەوری سەعات 11دا تاوێ دوای ئەوەی دیوەخانەکەی عوسمان بەگم بەجێهێشت عەبدوڵڵا پاشا دەستگیر کرابوو، خستبوویانە ژوورێکی جیاوازی دوور لە حەرەمی کۆشکەکەوە. لە هەمان کاتیشدا دەستەیەکی تر چوو بوون بۆ گرتنی براکانی عەبدوڵڵا پاشا کە لە ناوچەکەی خۆیان لە خۆراوای سلێمانی ژیان. هۆی ئەم کارەش وەک دوایی زانیم ئەمە بووە. ماوەیەکی کەم بەر لە ئێستا دوای ئەوەی مەحموود پاشا بڕیارەدا خۆی بداتە پاڵ تورکەکان، خۆی و عەبدوڵڵا پاشای مامی و عوسمان و سلێمانی برای چووبوونە لای خواناسی مەزن شێخ خالیدی سلەیمانی و هەرسێکیان سوێندیان خواردووە کە لایەنگیر و پشتیوانی مەحموود پاشا بن و لەبەرەوەش کە چاوەڕوان نەکرا شازادەی کرماشان تەقەلای ئەوە بدا یەکێکیان بە لای خۆیدا داشکێنێ و لە دژی تورکەکان هانیان بدا، سوێندیان بە شمشێر و قورئان و تەلاق خواردەبوو کە ئەگەر هەر کامێکیان نامەیەکیان لەلایەن تورک یان ئێرانەوە پێ بگا ئەبێت لە ماڵی شێخ خالید لەبەر چاوی چەند کەسێک کە خۆیان لەسەری ڕێکەکەون بیکاتەوە. لەم بوارەدا عوسمان بەگ یەکەمین کەس بووە تاقیب کرێتەوە، چونکە هەردوای ماوەیەکی کەم نامەیەکی لە شازادەی کرماشانەوە پێگەیشتووە، تایدا داوای لێیەکە سەردانی بکە بۆ کرماشان و پەیمانیشی داوەتێ بیکە بە فەرمانداری سلەیمانی. عوسمان بەگیش کە نامەکەی پێگا دەست بەجێ هەردوو براکەی مەحموود پاشا و سلێمان ئاگادارەکاتەوە. دوای ئەمیش عەبدوڵڵا پاشا بە هەمان ناوەرۆک نامەیەکی تری پێگا، بەڵام بە پێچەوانەی ئەو سوێند و پەیمانەی لەسەری ڕێکەوتبوون ئەم نامەکە شارێتەوە. مەحموود پاشاش بەمەی زانیوە تا والی بەغدا ئەم هەواڵەی بە تەتەرێکی خێرادا پێ ئەگەیەنێت و داوایشی لە مەحموود پاشا کردووە کە عەبدوڵڵا پاشای مامی بگرێ. مەحموود پاشاش لە سەرەتادا بڕوای بە هەواڵەکە نەکردووە و بە توندیش ئەوەی ڕەت کردوتەوە کە هیچ لەگەڵ عەبدوڵڵا پاشادا بکرێ. بەڵام لە هەمان کاتیشدا بڕیاری داوە بە وردی چاودێری هەڵسوکەوتی بکرێ
تا لە ئەنجامدا خەزنەدارەکەی عەبدوڵڵا پاشا ئاگاداری ئەکاتەوە کە مامی خەریکە خۆی ئامادەکە بۆ کرماشان، بۆیە گەیشتۆتە ئەوەی بیگرن. ساڵی پاریش والی بەغدا عەبدوڵڵا پاشای بەدەستەوە دابووەوە، یان بە واتایەکی تر تەڕنێکی گەورەی لێ کردهبوو کە دابوویەوە دەست مەحموود پاشا و کەوتبووە ژێر بەزەیی ئەو برازایەی کە ئەگەر نیازی تۆڵەسەندنەوەی هەبوایە بە ئاشکرا یان بەنهێنی بێترس و دواکەوتن لە ناویە برد. بەڵام مەحموود پاشا ئەو شتانەی بەبیردا نەهاتووە و زۆر بەچاچی لەگەڵی جوڵاوەتەوە و باشترین ناوچەی کوردستانیشی دابوویە تا پێی بژی. سەرەڕای ئەمانەش هەموو ئەو قەرزانشی بۆ دابووەوە کە لە کاتی مانەوەیدا لە بەغدا لەسەری کەڵەکە بووبوون. هەموو پێویستیەکانی خۆی و خێزانەکەشی دابین کردهبوو کە لە ڕاستیدا لەوە زیاتریشی دابوویە کە پێی ڕەوا بینرا، کەچی ئەم هەموو چاکەیەی بەو کارە ناشیرینەدایەوە کە نیشانەی دڵڕەشی دەرەخا. دەی تەمموزی 1820 ئەم شەو میر تاوێک لام مایەوە، بەڵام زۆر دڵتەنگ بوو. بە دڵگیریشەوە کردەوەی مامەکەی و ئاشکرابوونی تاوانەکەی باس کرد. دیار بوو ئەم هەستەش کە دەری بڕی بێگومان بووم لە ناخی شێوە بوو، نیشانەی دڵسۆزی و نیاز چاچی و خاوێنی بووە. پێم وایە ئەم جۆرە کەسانە هەرگیز لە خۆرهەڵاتدا وێنەیان نییە و ترسی ئەوەشم هەیە لە وڵاتە پێشکەوتوەکانیشدا نمونەیان کەم هەبێ. میر سەبارەت کاروباری تایبەتی خۆیشی زۆر قسەی بۆ کردم و ڕاوێژی پێکردم. یانزەی تەمموزی 1820 لەگەڵ عومەراغای هاوڕێی زرنگ و وریامدا بە درێژی باسی گەلێشتمان کرد کە پەیوەندی بە کورد و نیشتیمانەکەیانەوە هەبوو، وا لێرەدا بە پێی گونجان تۆماریانەکەم. خۆشناوەتی و ڕەواندوزی ئێجگار کێوی و نەزانن و هیچ شتێکیش لە کوشتن و بڕین نایەنگێڕێتەوە. هەرچەندە وا ناسراون کە لە مزگەوتیشدا یەکترە کوژن، بەڵام سەریان بچێ نوێژیان ناچێ. چەند ساڵێک دوژمنایەتیەکی خوێناوی لە نێوان دوو ناوچەدا لەسەر سەجێک ڕوویدا بوو کە نزیکەی 70 کەسیان لە یەکتر کوشتە بوو. لەمانە 30 کەسیان لە مزگەوتێکدا کوژرابوون کە هەردوو دەستەکە پێکەوە نوێژیان کردبوو. ئەمانە تا ئێستاش لەسەر ئەم جۆرە شتە هیچ و پوچانە جارناجارەیەک یەکترە کوژن. شەڕەکانیشیان بە یەکتر کوشتن نەبێ دوایی نایە. سەرۆک خێڵێکی خۆشناوەتی هەیە، ناوەکەیم لە یاد نییە و هێشتا لە ژیاندایە. ڕۆژێکیان مێشێک بە چاویەوە نیشێتەوە و پەستیەکە، دەریەکات و دووبارە و سێبارە پێوەیە نیشێتەوە تا تووڕێیەکە، ئیتر دەست ئەداتە خەنجەر و لێ ئەدات و چاوی خۆی کوێرەکە، بە جۆرێک خەریکە بێ بمرێ. هەموو پیاوێکی هۆزی بڵباسیش پلەپایی هەرچیەک بێ ئەتوانێ بیرروڕای خۆی سەبارەت بە هەموو کاروبارێکی گشتی دەربڕێ. جاری وا ئەبێ سەرۆکێکی بڵباسی لەسەر شتێکی بازرگانی ڕێکەوتنامەیە بکە، کەچی یەکێک لە پیاوەکانی هۆزەکەی ڕائەپەڕێوەڵێ من بەمە ڕازی نیم. ئیتر هەر ئەو قسەیە بەسە بۆ هەڵوەشاندنەوەی تێکڕای ڕێکەوتنەکە. بۆ وێنە جارێکیان دوای ئەوەی ئاوڕەحمان پاشا شەڕێک لەگەڵ بڵباسەکانەکە، دوایی لەگەڵیاندا ئاشتە بێتەوە و ڕێکەکەونەوە. بەپێ ڕێکەوتنەکە ئەبێ کاکە حەسەن یان برا حەسەنی سەرۆکی بڵباسەکان سەردانی سلەیمانی بکە، بەرامبەر بەم سەردانش سەلیم بەجی برای ئاوڕەحمان پاشا لای بڵباسەکان بارمتە بێ. ئیتر کاکە حەسەن خەریک ئەبێ بڕوە پیاوێکی هۆزەکە دەسەخاتە سەر خەنجەرەکەی و زۆر لەسەر خۆ ئەڵێ ئەگەر کاکە حەسەن بگرن بێ چەند و چوونەی کوژن و دوایی شانازی بەوەوەکەن کە سەرۆکێکی بڵباسیان کوشتووە. لەبەرەوە چاکتر وایە هەر لێرە خۆم بیکوژم. تەقەلایەکی زۆر لەگەڵ کابرا ئەدەن بێکەڵکە بێ و لە کەلی شەیتان نایەتە خوارەوە. لەسەر ئەمە سەلیم بەگ سواری ئەسپەکەیە بێ و بڕیارەدا بگەڕێتەوە بۆ جێگاکەی خۆی، بێ ئەوەی بە پێویستی بزانێ قسە لەگەڵ کاکە حەسەندا بکە. دوای ئەوەی سەلیم بەگ کەمێک دوورەکەوێتەوە کابرای دڕندە پەشیمانە بێتەوە و هاواری لێەکە کە بگەڕێتەوە ئەڵێ کاکە حەسەنیش لەگەڵ خۆت ببە و پێکەوە بڕۆن، ئێمە بارم تەشمان ناوێ، ئەگەر پیاو بن لەگەڵ یا چاکە بن. ئیتر بڵباسەکان ئەم قسەیە پەسەند دەکەن و سەلیم بەگ و کاکە حەسەن پێکەوە دێن بۆ سلەیمانی. لە ناو بڵباسەکاندا خەڵکی گوندنشین یان دەست و پەیوەندیش هەن کە مافی بیر و ڕاددەربڕینیان نییە لە کاروباری هۆزەکەدا و
هۆزەکەش بە چاوێکی سووک سەیریانەکەن. ئەم جۆرە کەسانە لە هەموو ناوچەیەکی کوردستانە هەن و ئەمانە نەسەر بە خێڵێکن و نەسەر بە تیرەیەکن. خەڵکی ناو خێڵەکانیش بە کلااوسپی و گۆران ناویانەبن. ئەم ناوەی دواییان نازناوی ڕاستەقینەی خەڵقی سنەیە و خێڵەکیەکان بۆ لاقرتێ و توانجگرتنە خەڵکی ترسنۆک بەکارێنن. ئەی ئەمانە خۆیان لە بنەڕەتدا دانیشتوانی وڵاتەکەن نەبوون و خێڵە شاخاویە هارەکان بەسەریاندا زاڵ بوون. هەندێک خێڵی پەڕەوازەش هەن سەر بە فەرماندێرێتی سنن، بەڵام خەڵقە دانیشتووەکە هەر هەموویان گۆرانن. لە ناو بنەماڵە فەرمانڕەواکانی کوردستاندا بنەماڵەی بادینانیش هەیە کە پایتەختەکەی ئامێدیە و لە بنەماڵە هەرە خانەدانەکانن، چونکە نەوەی خولەفاکانیشن و لای خەڵکی زۆر پیرۆز و بەڕێز و مەزنن. بەڵام لەبەر ئەوەی ناوی بنەماڵەکە ئەوەندە کۆنە ڕەنگە هی سەدەی پێش خولەفاکانیش بێ. کەسیش پڕکێشی ناکە لەو سەبیل و گڵێنانە بەکار بهێنێ کە میری بنەماڵەکە بەکاریهێنێ. تەنانەت قەننەدارەکەش کە داوای قەننەداگیرساندنی لێیەکە ناوێرێ وەک ئەو بەکاری بهێنێ. میر خۆیشی ئەوەندە پیرۆزە لە سەختترین شەڕیشدا کاتێک لە خێڵەکان نزیکە بێتەوە یەکسەر چەکدانێن. لەگەڵەوەشدا دەسەڵاتی لەناو ئەو خێڵە سەرسەخت و شەڕکەرانەدا نییە کە دەست و پەیوەندەکانی پێکەهێنن یان کەمە. بەروبوومی زەویوزارەکانی خۆشی کۆناکاتەوە، بەڵام هەر کاتێ بێوێ بۆ هەر شتێ پارە کۆبکاتەوە سواری هێسترەکەیە بێ و شەوانە بەسەر دەست و پەیوەندەکەیدا گەڕێ و هەر شەوەی لای سەرۆک خێڵێک لادا و ئەویش لەبەر شەرمی میواندارێتی ناتوانێ دەست بنێ بەڕووی داواکەیەوە و بۆ بەیانی کە میوانەکەی خەریک ئەبێ بڕوە شتێ پارەیەداتێ. ئەم میرە وەک دوایین خولەفاکانی عەباسی ڕەفتارەکە بەوەی بە گۆشەگیری ڕۆژ بەسەرەبا. گزیرەکەی کە خواردنی بۆ با جێی ئەهێڵێ تا تەواویەکە کە تێری شەخوا ئەو خواردنەی لێ ئەمێنێتەوە ڕووەکەی تەختەکاتەوە تا کەس نەزانێ لە چ لایەکەوە لێ خوراوە. ئینجا گزیرێک بانگەکا بۆ ئەوەی خواردنەکە لابەرێ و مەسینە و دەستشۆری بۆ ئەهێنێ و پاشەمەش قەننەی بۆ ئەهێنن و جێهێڵن. میر لە جل و بەرگ لەبەرکردندا ڕێکوپێکە و لە شێوەی مووسڵیەوە نزیکە و فێستیش لەسرە نێ و لەسەر ئەم فێستەشەوە شاڵێکی کشمیری تێوەئاڵێنێ. هەر بیەوێ ئەنجومەنەکەی کۆبکاتەوە کە هیا یان سەرۆکی وەزیران لە شێوەی ئێرانیەکان دێتە لای و بە چەمینەوەوە سڵاوی لێکات و بۆ ڕێزگرتن کەمێک دوور لەو لایەوە دانیشێ. دوای ئەمیش سەرۆک هۆزی مزوری بە هەمان شێوە دێتە ژوورەوە و لە تەنیش سەرۆک وەزیرانەوە دانیشێ. ئینجا ئەو سەرۆک هۆزانەی تر دێنە ژوورەوە کە بەپێی پلە و پایەی هۆزەکانیان لەو جێیە نیشتەجێن کە میری لێیە. ئیتر میر فەرمانەکە قەننە ئامادە بکەن و بۆ ئەمەش لە قەننەدارەکە زیاتر کەسی تر نایەتە ژوورەوە بۆ دابەشکردنی. بەڵام ئەگەر میر بیەوێت دیوەخانەکە چۆڵ بکە، قاوەچیەکە بانگەکە، قاوەچیەکەش لە پەنجەرەکەەوە سەیرەکات و بە پێی ژمارەی دانیشتوان فنجان تێیەکە. ئەوسا لەسەر سینیەک بەڕیز بە دیوەخاندا ئەیجێڕێ. دوای قاوە خواردنەوەکە جگە لەوانەی میر خۆی ئەیوێ بمێننەوە و بۆ وتوبێژ دەربارەی هەندێک کاروبار لەگەڵیاندا ئەوانی تر هەمووە ڕۆن. گەورەیی شانوشکۆی میرە بادینانەکان لەوەدایە بە پێی توانا خەڵوت نشین و گۆشەگیرن، بەڵام میرانی بابان بە پێچەوانەوەیە چونکە بوا پێویستەکە ئەوەندەی پێی بکرێ بێتە بەرچاو و ناو خەڵک. لەبەرەوە من پێم وایە کاتی ئەوەندەی بۆ نامێنێتەوە بۆ خۆی تا تیایدا بەحەسێتەوە. هەندێکیش لە میرانی بادینان بە تایبەتی میری ئێستای بادینان ئەوەندە لە گۆشەگیری و خۆچەپەکگرتندا پێداگرێ بە جۆرێ کە ئەچێ بۆ سەفەرێک ڕووپۆشێکەدا بەسەر خۆیدا تا لە چاوی پیس بەدوور بێ. ئەمەش خویەکی دوای خولەفاکانی عەباسی بوو، وەک بنیامینێت تەتلیلی ئەیجێڕێتەوە جلوبەرجی ئەفسەر و دەستە و دایرەی میری بادینان لە جبەیەکی ڕەش پێک دێ. سوورمەچنە و لە مووسڵ دروسەکرێ. شەرواڵەکانیشیان میلمیلێکی ڕەنگا و ڕەنگە. ئەم جۆرە جلە ئەو جلوبەرگەیە کە لە ئامێدی و چۆڵەمێرگ باوە. میر کاتێ بۆ ڕاویژەچێ لە نزیک ڕاوەکە لای ئامێدی جلەکانی گۆڕێ و جلی شاخاوی و خەڵکە ڕەشۆچەکە لەبەرەکە، چونکە بە شاخدا سەرەکەوێ و لە زەویشدا خۆی ئەدا بەدەمدا بۆ چوونە پارێزی دەرکەوتنی بزنەچێوی و ئاگاداری ئەوەشەکە کە نێچیرەکەی لە 4 ساڵان کەمتر نەبێ. لەبەرەوەی خەڵکی شارەزا بە ئاسانی لە دوورەوە بە شاخەکانیا
تەمەنی بزنەکە دیاریەکەن. ئەم جۆرە ڕاوەش بە دا و تەڵە و نیشانە لێگرتنەوە ئەکەن و ڕاوەکەیشی بە بازەکەن کە ئەمە لە ناوچەی ئامێدیدا تاقە وەرزشێکی باوە چونکە شاخاویە و ڕاوی بە ئەسپەوەی تیا ناکرێ. ئامێدی لە هاویندا هەواکەی گەرمە و نادروستە، بۆیە ئەچن بۆ ئەو هاوینە هەوارانەی کە نزیکەی 2 سەعات و نیوێک لە شارەوە دوورە و ئەکەونە سەر ئەو بەرزاییانەی بە درێژایی هاوین بەفریان پێوەیە. میر لەم چۆستانانەدا خانووی خۆی هەیە کە خەڵکی تریش ساباتی تیا هەڵەدەن. لە کاتی ئەم چۆستانکردنەدا پاسەوانی بەهێزدا ئەنرێن بۆ پاراستنی ساباتەکان. لە هێرشی تەیاریەکان کە هۆزێکی سربەخۆی دیانی کلدانیە و موسڵمانەکان هەموویان لیانەترسن جگەل لە بنەماڵەی بادینان. بنەماڵەیەکی کۆنی تریش هەیە کە پێشتر خاوەن هێز و دەسەڵات بوون و فەرمانڕەوایی گەلێ ناوچەی کوردستانیان کردووە. بنەماڵەی بۆتانیش کە دەسەڵاتداری ناوچەیەک بوون هەر بەو ناوەوە ناونراوە. بنەماڵەیەکی خانەدان بوون، بەڵام ناوبانگ و دەسەڵاتیان زۆر کەمتر بۆتەوە. پایتەختی ئەم بنەماڵەیە جزیرە بووە کە ئێستا هەر کەلاوەیە. ناوچەی تووریش ئەکەوێتە نێوان جەزیرە و ماردینەوە، بەڵام لێیان جیایە و سربەخۆیی خۆشی هەیە. بنەماڵەی سۆرانیش لە بنەماڵە کۆنەکانە و ڕۆژێک لە ڕۆژانیش نەک هەرتەنیا لە بەهێزترین بنەماڵەکانی کوردستان بووە، بەڵکو هەموو ناوچەی سۆرانیان بەدەستەوە بووە. پایتەختەکەیشیان حەریر بووە کە ئێستا شوێنەواری ئەو بنەماڵەی تیا دیارە و خانووسازیەکەیان لەسەر شێوەیەک بووە لە هەموو خانووسازیەکانی سەردەمە جیاجیەکانی کوردستان پێشکەوتوتر بووە. ئەم بنەماڵەیە ئێستا پوکاوەتەوە و لەجێی ئەوان بنەماڵەی بابان و چەندان بنەماڵەی تر لە ناوچەکەیاندا بڵاو بوونەتەوە کە کاتی خۆی بنەماڵەکە هەموو سەرکردەکانیان دەرەبەک بوون و بە فەرمانی سۆرانیان کۆبوونەوە. بنەماڵەی کۆیسنجاقیش کە فەرماندارێتی کۆیسنجاقیان بەدەستەوە بووە هەر بەشێک بووە لەم بنەماڵەیە و پاشان لە کۆیە دەرکراون و لەجێی ئەوان دەسەڵاتدارێتی بابان لەو ساوە بەڕێوەیە بە. بابانەکانیش کاتی خۆی سەرۆک و دەرەبەگەکانی پشتدەر بوون و بە فەرمانی سۆرانیەکان کۆبوونەوە و پایتەختەکەشیان دارەشمانە بووە کە ئێستا گوندێکی پیسە و هەر 18 ماڵێکە بێ. بنەماڵەی بابان لە کۆندا زۆر لە ئێستا گەورەتر و بەدەسەڵاتتر بووە، بە تایبەتی پێشەوەی سلێمان پاشا فەرماندەرێتی بەغدا بەدەستەوە بگرێ. سنووری دەسەڵاتیان تا لای زەنگاباد و مەندەلی و بەدران و جەسانە ڕۆشت و ئەڵتون کۆپری و هەولێریش هەر لەژێر دەسەڵاتیاندا بووە. تەنانەت سنەش ناوچەیەکی کوردی ئەمان بووە، بەڵام زۆربەی بەدەست ئێرانیەکانەوە بووە. بنەماڵەی زەهاویش زۆر گەورە و خۆشەویست نەبوون و لە ناوچەی خۆیاندا دەسەڵاتی گەورە و زەبروزەنیان نەبووە. شانزەی تەمووزی 1820 دوای ڕاوێژ و پرسێکی زۆر ناوچەی قزڵجەمان بە چاکترین شوێن زانی بۆ ئەوەی لە گەرمای ڕۆژانی داهاتوودا بیکەین بە هاوینە هەوارمان، چونکە هەستمان کرد تا دێت گەرما زۆرمان بۆ ئەهێنێ لە ناو سلێمانیدا، بۆیە بڕیارماندا سبەینێ بچین بۆ ئەوێ. ئەمڕۆمان بە خۆکۆکردنەوە و ئامادەبوون و ماڵاواییکردن لە میر و عوسمان بەگ و سەلیم بەگ و هاوڕێیانی تر بردەسەر. لەگەڵ میردا باسێکی خۆشمان کردبەوە کە نزیکەی 2 سەعاتی خایاند و هەمووشی بریتی بوو لە باسکردنی کاروباری تایبەتی خۆی. لەبەرەوەش کە پیاوێکی زۆر خۆشەویستە لە ناخەوە ئاواتە خوازم پەژارەی نەمێنێ و بەخۆشی و ئاسوودەیی بۆ خۆی بژی. جێهێشتنی هاوڕێیانی سلەیمانیمان بۆ ئەم ماوە کورتەمان ئازارێکی زۆری داین. هەر بەڕاستیش ئەوەتەی لە ژیانم ئەوەندەی ئەمان میوانداری و بەخشندەییم لە کەس نەدیوە. ئەم ێوارەیە دەلی سەمعان لە مووسڵ گەڕایەوە و هەندێ وەردەشتیشی لەگەڵ خۆی هێنابوو. حەڤدەی تەمووزی 1820 لە 3:40 دقیقەدا سلێمانیمان جێهێشت و بەڕێی گۆیژەدا ڕۆیشتین، چونکە بۆ بڕینی زنجیرەکە ئاسانتر بوو، یان بۆ بڕینی ئەو شاخە ڕووتانە کە لە خۆرهەڵاتەوە بوونەتە سنوور بۆ سلێمانی. گۆیژەش ئەو دەربەندەیە کە ڕاستەوخۆ لە پەڕی باشوورەوە ئەچێتەوە بەرزایی زنجیرەکە. لە سەروترەوە ئەزمڕدێ کە ڕوو ئەکاتە شارەکە یان بۆ شوێن مەڵبەندی قەڵاچوالانی کۆن.
دوای ئەمیش لە سەروترەوە ڕێگایەکی تر دێ پێی ئەڵێن ڕێگای قەیوان. کەمێک دوای 4 گەیشتینە دامێنی چیاکان. لەو کاتەشەوە کە لە سلێمانی دەرچوین تا ئەهات لەسەر خۆ سەرەکەوتین. لە سەرەتادا سەرکەوتن یەکسەر لە چەمێکی وشکەوە دەستی پێکرد، پاشان بە لاپاڵە کوڕەکانە بە ڕێگەیەکی ئێجگار باریکدا هەڵگەڕین. زۆریش بەرز بوو. لە نزیک 5دا گەیشتینە سەر لووتکەکەی کە لێرەدا بریتی بوو لە ڕیزە تەمۆخێک ئەلکایەوە بە 2 باسکی بەرزی شاخەکەوە کە ئەمان پتەوتر بوون. لێرە لووتکەکە هەرچەند پێیەک لێیانەوە بەرزە بوو. لێرەدا دیمەنێکی جوانی هەبوو چونکە دەشتی سروچک و شارباژێر لە بەردەممانە بوون. ئەڵێم دەشت بۆ ئەوەی لە شاخەکانی جیا بکەمەوە. ئەجینا لەم دەشتەدا جێگەیەکی تەخت نەبوو. ئەم دەشتە لای ڕاست یان لای باشوورەوە بە دەربەندێک کۆتایی هات کە لە خۆرهەڵاتەوە شاخی بەرز ببووە سنووری کە لەو کاتەدا خۆر لە پشتیەوە هەڵاتە بوو. پێدەشتەکە وا ئەهاتە بەرچاو کە لای باکووریەوە یان لای ناوچەی شارباژێڕەوە تەنگتر بێتەوە. ناوچەکە هەمووی سنوورامێز و بەشبەش بوو بەسەر دۆڵ و تەنگەی لە ژمارە نەهاتوودا کە زنجیرە گرد و شاخەکانیانی دەور و پشتیانی بۆیانی دروست کردبوون و هەندێکیشان زۆر گەورە بوون. ئەو زنجیرەی ئێمە بەسەریا ڕۆشتین لە تەمۆخ پێکاتبوو. چینەکانی ڕووە و خۆرهەڵات لێژ بووبوونەوە و لاپاڵەکانی لای خۆرهەڵاتیان دەوەنە بەڕوویەکی زۆریان پێوە بوو. بەڵام ئەو زەویزارەی بەسەریا ئەمان ڕوانی وەک لێمان دیار بوو بە جۆرێک گژوجیایان تیا بڵاو بوو بۆەوە دڵیە کردەوە. پاشان ڕوە و باکوور بە لاپاڵی کێوەکانی بەری خۆرهەڵاتدا شۆڕ بووینەوە. لێژایەکەی لە چاو کوڕایەکەیدا زۆر لێژ نەبوو. لە 6دا گەیشتینە دامێنی کێوەکە کە سەرکەوتنمان 35 دقیقە و هاتنە خوارەوەشمان سەعاتێک و 10 دقیقەی خایەن. سەمتی ڕێکردنی ئەمڕۆمان 50 پلە ڕوە و باکووری خۆرهەڵات بوو. پاشەوەی لە گەرویەکی تەنگەبەرماندا بە گوندێکی بچووک گەیشتین. ناوەکەیم نەپرسی. پاشان گەیشتینە گوندی بناویلە کە لەو لای کانیاوێکی جوانەوە بوو. ژمارەیەکی زۆری سوورە ماسی تیا بوو. ماسیەکان ماڵی بوون چونکە لادێیەکان ئازاریان نەئەدان. ئێمەش هەندێ وردەنانمان بۆ تێکردن قۆستیاننەوە. لەو گۆماوەدا کە کانیەکە دروستی کردهبوو چنارێکی جوان و هەندێ سوورە چنار و بی لەم لاولایەوە هەبوون. ئەم جێگایە خەرەحەسەنی بیرهێنامەوە. کوردەکان ڕاستەکەن کە ئەڵێن سلێمانی لە خراپترین جێگای کوردستاندا دروست کراوە. ئەم گوندە و ئەم زەوی و زارەی کە کەوتونەتە لای خوارویەوە سەر بە ناوچەی سروچکن. بەڵام ئەوانەی لای باکووری خۆراوایەوە هی ناوچەی قەڵاچوالانن. دوایەوەی لە سێبەری چنارە جوانەکەدا قاوەیەکمان خواردەوە لە 6:45 دقیقەدا سواری ئەسپەکانمان بووینەوە و لەسەر خۆ بەسەر زەویەکی پڕکەند و لەندا دەستمان کردەوە بە ڕۆیشتن. پاشان لە گردێکی نزم شۆڕ بووینەوە و لە 7:30دا گەیشتینە هەوارەکەمان لە گوندی گەڕەدێ. لەوێ سەیرمان کرد چادرەکانمان هەڵدراون چونکە زوو مشوریم خواردبوو. هەر دوێنێ شەو لەگەڵ کەلوپەلەکاندا ناردبوو من. زۆر بە گرانیش لە شاخی گۆیژەیاندا بوو. 2-3 هێستریان بە بارەوە هەڵدێرابوون بەڵام ئەوەی باش بوو شتێکی وا گرنگیان بەسەر نەهاتبوو. گەڕەدێ لە جێگایەکدایە دارستانێکی گوێز و بی و سوورە چنار دایان پۆشیوە. چەمێکی زۆریش بە شیوەکانیان دێتە خوارێ. هەر بەڕاستیش ئەم ناوچانە هەر کانیاویان زۆرە کە ئەمڕۆ بەدەم ڕێکردنمانەوە دوای ئەوەی لە گۆیژە هاتی نەخوارەوە بەلای کانیاوێکی زۆردا ڕەت بووین. گەڕەدێ سەر بە ناوچەی شارباژێڕە. دڵیشم بە دیمەنەکەی زۆر کرایەوە چونکە سێبەری دارەکانی و خوڕەی چەمە بچووکەکانی و خوێندنی بۆ قژە و شالوور هەموویان کۆمەڵێک هۆبوون کە گوندەکەیان ئەوەندەی تر جوان و پارەو کردبوو. سەر لە بەیانی ئەمڕۆ لە سەعات 4ەوە کە لە سلێمانی دەرچوین هەوا گەرم بوو. لای باشووریشەوە با هەبوو کە لە زنجیرە شاخەکەش نزیک بووینەوە شەپۆلە هەوایەکی گەرم دایگرتین. ئەتوت لە تونێکەوە دێت. بەڵام کاتێک کە گەیشتینە سەر ترۆپکەکە هەستمان کرد لە کەش و هەوایەکی ترداین لەوەی پێشوو جیاوازترە. لەبەر ئەوە ئەمانتوانی سەعاتێک یا 2 سەعاتی تریش ڕێ بکەین بەبێ ئەوەی گەرما بێزارمان بکە. گەرما لە 2 نیوەڕۆدا 99 پلە و لە دەی شەودا 75 پلە بوو. پێیان وتین ئەو ڕێگایی لە بەرمانە نالەبار و سەخت و سەربەرە و خوارەکانیشی زۆر لێژن. لە هەندێک شوێنی شاخاویشدا تەنگەبەری وایان تایە
بۆ ئەوە نابێت دوو وڵاغ بە پاڵ یەکەوە پیایدا ڕەت بن. لەبەرەوە ناچار بووین لەم سەفەرەماندا دەستبەرداری تەختە ڕەوانەکە و کەژاوەکان بین و لە سلێمانی لە دوای خۆمان جێیان بهێڵین. بەڵام هەردوێنێ شەو کارەکەرەکان بە سواری ئەسپ لەگەڵ چادر و کەلەوپەلەکاندا ناردبوومانن. هاوسەرەکەشم بە سواری ئەو ئەسپە بچووکەوە لەگەڵمان هات کە عوسمان بەگ بە دیاریدا بوویە. لەو شاخانەش کە بەسەریەوە بوو جێی سەرسوڕمان بوو. ئەمڕۆ عومەراغای میوان نەوازمان پیاوێکی خۆی بانگە کرد، ناوی پەروێز بوو. پێی وتم ئەم ناوە و ناوی تری وا کۆن هێشتا لە ناو خێڵا تا هەرباوە، وەک خەسرە و قوباد، بەهرام، پەروێز، پەریزاد. بۆ یەکەمین جاریش بوو لە کوردستاندا لەم گوندە جۆمان لە دەنگی قومری بوو. دوای نیوەڕۆ بە لاپاڵی چەمەکەدا چوینە پیاسەیەکی خۆش بە ناو ڕیزە درەختی سوورە چنار و سنجوێ و گۆیژ و بی و ناو ڕەز و باخی هەڵوژە و قۆخ و تو هەنجیردا دارزەیتونێکی سەوز و جوان و کانیاوێکی زۆری بچووکیشمان بینین لەو لاپاڵ لێژەوە هەڵەقوڵین. هەژدەی تەمووزی 1920 دوێنێ شەومان فێنک و سازگار بوو، بەڵام زۆر کەم تایدا خەوتین چونکە هێشتا نەبوو بۆ نێوە شەو کە دەنگەدەنگی ناخۆشی کۆمەڵەکەمان لە هەموو لایەکەوە بەدەم بارکردنەوە دەستی پێکرد. دەنگەدەنگێک کە ژاوەژاوەکەی لە هەراکەی بابل بەڵندتر بوو، بە جۆرێک کە ئیتر نەیهێش خەو بچێتە چاومان. لەم وڵاتانەدا کارێک نییە بەبێ هاتو هاواری وا ئەنجام بدرێ کە هەرگیز لەگەڵ ئەنجامدانی کارەکەدا ناگونجێ. وا دیارە لەو کاتانەدا کە وڵاتدارەکان دەسەکەن بە جنێودان و بانکردنی یەکتری و هاوار وڵاخەکانیش بخورێشێن و بەشداری دەنگەدەنگەکە بەوە بکەن بە پڕمە و زەڕین و حیلە جووتەوەشاندن و تا بارکردنەکە تەواوە بێ و کاروانەکە کەوێتە ڕێ. دوێنێ عومەراغا بۆ ئەنجامدانی هەندێک کاروباری خۆی گەڕایەوە بۆ سلێمانی، ناشگەڕێتەوە لامان تا ئێمە ئەگەینە چادرگەکەمان. لە چواردا دەستمان کردەوە بە ڕۆیشتن و بەو بەرەو ژوورکەیەدا هەڵگەڕین کە لێوەی داگەڕابووین بۆ چەمەکە. پاشان بەرەو خۆرهەڵات ڕوومان کردە گردەکان یان بە واتایەکی تر کێوەکان کە وەک لێمانەوە دەرکەوتن. شایستەی ئەم ناو لێنانە بوون. ئەم کێوانە لە گۆیژەوە یان لە زنجیرەی ئەزمڕەوە بە شێوەیەکی کەوانەیی لە پشتمانەوە درێژە بنەوە و لە هەندێک شوێندا بڕ ئەبن بۆ ئەوەی لای چەپمانەوە هەمان زنجیرە دروست بکەنەوە. پێچێت لەم سەمتە تازەیەدا وردە نەمێنێ. ڕاستەوخۆش لای چەپمانەوە لە دووری 3-4 میلێکەوە چێوی سەرسیر هەیە کە بەشێکی جیایە لەو شاخانەی باسمان کردن. ئەو ڕەحمان پاشا زۆر پەرۆش بوو پایتەختی مێرنشینەکەی بجۆزێتەوە ئەم کێوە چونکە دابڕابوو بەرگری لێکردنیشی ئاسان بوو. گەیشتنە سەر ترۆپکەکەیشی هەر تەنیا بە یەک ڕێگادا بوو، بەڵام ئاوی زۆری سەرکێوەکە بووە ڕێگر لە بەردەم ئارەزوەکەیدا. لە 4:30دا بە بانێکدا ڕەت بووین، شیوێکی بچووک ئەکەوتە لای چەپیەوە، یەکێکی تریش ئەکەوتە لای ڕاستیەوە. پان و قوڵتریش بوو کە چەند گوندێکی لە ئامێزدا بوو. هەڵکەوتی وابوو بەرەو خۆرهەڵات و خۆراوە درێژ بوو بێتەوە، بەڵام کۆتاییەکەی گردنەیەک لەبەریا بوو کە لە شیوێکی تری وەک خۆی جای کردبەوە. بەڵام تەنیشتەکانی لای باشووری ئەم دوو شیوە یەکسەر هەڵەکشانەوە و کێوێکی بەرزیان پێکێنابوو. ڕێگاکەشمان وردە سەرەکەوت، زەویەکەیشی سەرتاپا دەوەنە بەڕوو دایپۆشی بوو. لە 5دا سەرکەوتینە سەر زورجێک لە چاڵاییەکی ڕێک وەک گردنەکەی بەرامبەریە یان تەنیشتی خۆرهەڵاتی ئەو شیوە وابوو کە لای ڕاستمانەوە بوو. لێرەوە گۆردرۆن کە مەبەستی پیرەمەگرونە ئەکەوێتە سەمتی 60 پلە بەلای باکووری خۆراوادا. هەر لێرەوە ئەتوانم بیرێک لەسەر هێڵە گشتیەکانی ئەم ناوچەیە گەڵاڵە بکەم کە خراپ نەبێ. گۆیژە و ئەزمڕ لای سەرەوە کۆتاییان دێت و پێش ئەوەش ئەزمڕ کۆتایی دێ یان لە دامێنیەوە پیرەمەگرون دەست پێکە. دۆڵی مێرگەپانیش یان شیوەکەی ئەکەوێتە نێوان ئەم دوو شاخەوە، بەڵام شانی لای ڕاستی قوتترە لە لێژاییەکەی. ڕێگاکە سەرەو خوارکە و ژوورکە و لە هەندێک جێگاشدا چەم و دۆڵە هاتە بەری. لاپاڵی گردەکانیشی ڕەس دایپۆشی بوون.
هەندێکیان بەجێی وا بەرزەوە بوون ئەتوت هەڵواسراون کە بێگومان ناشتنیان هەر بۆ ئەو جۆرە کەسانە ئەبێ کە بە گوریز بۆی سەرەکەون وەک ئەوانەی شەممەر یان جای زەریا کۆکەنەوە. کشتتوکاڵی ئەم ناوچانە بریتیە لە ڕەز و تووتن. بەلای هەندێ مەزرای دانەوێڵەشدا ڕەت بووین، هێشتا دروێنە نەکرابوون. بەڵام داربەڕوو ئەوە لە هەموو جێگایەکدا هەر زۆرە و لە گوێچەمی بچووک و هەموو دۆڵێکدا هەیە. لە زۆر شوێنیش ترێکێویلە لە ناو بیدا هەیە، بەڵام ترێ هێشتا پێنەگەیشتە بوو. لە 6:20 دقیقەدا بۆ حەسانەوە لای گۆڕستانێکدا بەزین و لەژێر سێبەری داربەڕوودا لاماندا، چونکە تەندروستیم تەواو نەبوو. ئەم شوێنەش کە لی دابەزی بووین چەمێک بوو، چەند جۆگەیەکی ئەهاتە سەر و ئەبوونە چەمێک، ئەڕژایە تانکوزیەوە. ئاوەکەی زۆر خوڕ بوو، یەکێک لەم جۆگایەنە ئەگەرچی تافگەیەکی جوانیش نەبوو ئاشێکی ئەجێڕا. لەو سەر زورگانە گڵەسپیەکی زۆر ماندی لە گشت خولەکانی پێکهاتنیا بوو، هەروەها بەردەستەیەکی زۆریش ماندی، بەڵام چینەکانی زورگەکان بە گشتی وەک دیار بوون ڕوویان کردبووە خۆرهەڵات. لاپاڵەکانی بەری خۆراوای زورگەکانیش ئێجگار لێژ بوون. دوایەوەی تاوێ ماندوومان حەسایەوە لە حەوتدا دەستمان کردەوە بە ڕۆیشتن. ڕێگاکەی ڕووە و باکووری خۆرهەڵاتمان شتێکی وای نەمابوو. لە 7:20 دقیقەدا لە چەمی تانکوزیماندا کە ئەو کاتە پاناییەکەی 34 یاردە و قوڵایشی پێونیوێگە بوو. بە شێوەی ڕێڕەوەکەیدا لەوە ئەچوو ئەبێ لە هەندێک کاتدا هەڵسێ و ببێتە سێڵاوێکی خوڕ کە لە باکوورەوە هات. بێگومانیش ئەبێ ڕووە و کۆپری یان ڕووباری ئەڵتون بچێ. ئەمە گەورەترین چەمێکە کە هەموو ئاوەکانی ئەم بەشەی کوردستانی تێڕژێ. لە ڕۆخی چەمی تانکوزیەوە یەکسەر بە بەرزاییەکی کوڕدا سەرکەوتین، ئەگەرچی خێراشە ڕۆشتین، بەڵام پێهەڵگەڕانی نیو سەعاتی خایەن. لای ڕاستیشمانەوە چەمی تانکوزی گەرویەکی بۆ خۆی لەناو ئەو چێوانەدا دروست کردهبوو. هاتنە خوارەوەشمان کە لە پڕێکدا دەستی پێکرد دوای ئەوەی بانەکەمان بڕی نیو سەعاتی پێچوو. بەڵام لێژیەکەی زۆرتر و پلە پلەتر بوو لە چاو کوڕایی سەرکەوتنیا. لەبەرەوە ئەبێ ئاستی بەرزایی ئێستامان زۆر بڵندتر بێ. ئیتر لێرەوە بەو زورگ و پێچ و پڕ لە بەڕوەدا تاوێ شێو ڕەوینەوە و تاوێکیش هەڵەگەڕین. لە 9:40 دقیقەدا پاشەوەی لە ڕێگەکەمان وەرچەرخاینەوە بەرەو باشوور شۆڕ بووینەوە. چەند دقیقەیەکی تریش ڕێمان کرد گەیشتینە گوندی دۆڵە درێژ کە بە مانای دۆڵی درێژە. سەرباریەوەش کە تەندروستیم تێکچوو بوو، بەڵام خۆر بێزاری نەکردم. لە دوای نیوەڕۆدا کە قرچەی گەرمای ڕۆژە گەرمان 98 پلە بوو، لە دەی شەودا 74 پلە بوو. لە پاڵ ئەم گوندەدا کە قۆناغی شەومان بوو درەختێکی زۆری بی و هەنجیر و هەڵوژە و هەروەها ڕەزی لێبوو. دانەوێڵەش لە لاپاڵەکاندا هێشتا پێنەگەیشتە بوون. لای ڕاستیشمانەوە بە تەریبی ڕێگاکەماندا شاخی کاژاو یان کوڕە کاژاو بە بڵندی دیار بوو کە زۆر لێمانەوە نزیک بوو. ئەو زەویەی ئەمڕۆ بەسەریا تێپەڕین خاچێکی شاخاوی جوان دیار بوو. لەم لاشەوە لاپاڵی بەردینی شاخمانە بینی. دیمەنی زەویش بە شێوەیەکی گشتی بەردەڵانی و سەخت نەبوو، بەڵکو هەوراز و نشێو بوو. سەرنجماندا ڕێگاکەی ئەمڕۆمان زۆر باش بوو. لە هەموو ئەو ڕێگایەنە چاکتر بوو کە لە ئاسیای بچووکدا دیومن. هەندێک دیمەنیشی لە دۆڵەکاندا کێوەکانی جۆرایان بەیا دەهێنامەوە. نۆزدەی تەمووزی 1820 شەوێ زۆر سارد بوو. لە 4 چارەکێک کەمدا سواری ئەسپەکانمان بووینەوە و دوای چەند دەقیقەیەک ئەو دۆڵە بچووکەمان بڕی کە گوندی دۆڵە درێژی لە ئامێزدا بوو. سەمتی گشتی ڕۆشنەکەشمان ڕووە و خۆرهەڵات و کەمێک بەلای باشووردا لایە کردەوە. بەڵام بەدەم سەرکەوتنەوە پێچاوپێچێکی زۆرمان کردەوە. بەڕاستیش ڕێگاکە جوان بوو. درەختێکی زۆری بەڕووی لێ ڕوا بوو، بە تایبەتیش لەم ناوەدا ئێجگار زۆر بوو. ناو بەناویش داری ترش و بی و ترێکێوی لەو هەنجیرە کێوی تێکەڵ بوون. هێشتا دووریش نەکەوت بووینەوە کە تووشی فەتحوڵڵا ئاغای ئێشقاغاسی یان سەرۆکی تەشریفاتی مەحموود پاشا بووین کە لە سنە ئەگەڕایەوە. ئەو ڕێگەیەی ئێمەی پیا ئەڕۆشتین ئەو ڕێگا گشتیە بوو ئەچووە سەر سنە. دوای تاوێکی کەم بە ئەفسەرێک گەین، یەکێک بوو لە ئەفسەرەکانی خالید بەجی گەورەی ئەو ناوچەیەی ئێمە بۆ یەچین.
دەستەیەک تفەنگبەشانی لەگەڵدا بوو هاتبوو بۆ پێشوازیمان. ئەم ئەفسەرە کە دیار بوو بە تورکی نادوێ وا خۆی بۆ وەڵامی پرسیارەکانم ئامادە کردبوو کە خۆی چاوەڕوانیە کرد بەو جۆرەی لێ بکەم، بۆیە بووە مایەی لە یەکتر نەگەیشتنێکی پێکەنی ناوی. یەکەمین پرسیاریشم لێی ئەوە بوو چەندمان لە ڕێگەکە ماوە. وەڵامی دامەوە پێرێ چۆتە سلەیمانی. تومەس پێیوا بوو دەربارەی گەورەکەی پرسیاری لێ یەکەم. پاشکەمێک بە ملەیەکی زۆر کووردا هەڵگەڕین، پێم وایە بەرزترین و سەختترین کوڕایی بووە کە تا ئێستا دیومە. دوای ئەوەی 40 دەقیقەمان ڕێ کردبوو لە 6دا گەیشتینە سەر ترۆپکەکەی. نیو سەعاتمان بە پیا هەڵگەڕانی ستوناسایی تیا بەسەر برد. لێرەوە ئیتر کاژاومان لێ دەرەکەوت، لای باکوورەوە بوو. پیرەمەگرونیش بەسەر و گەردنە ڕوتەنەکەیەوە بە سەمتی 65 پلە بەلای باکووری خۆراوادا بەسەر هەموو چێوەکانی تردا ئەیڕوانی. پاشان یەکسەر بە ڕێگایەکدا دەستمان کرد بە هاتنە خوارەوە. چاکترین و جوانترین ڕێگا بوو، بە پێچاو پێچ بە ناو نزارێکی چڕوپڕی لە دەربەڕوودا ڕۆتە بوو. زۆر کۆڕیش نەبوو لە چاو سەرکەوتنەکەیدا. دیمەنی دەشتەکەش لە بەرزاییەوە زۆر جوان بوو کە بەناو زورگە ڕوخسار جوانەکاندا پێچیە کردەوە کە دەوەنە بەڕوو دایپۆشی بوون. چیاکانی ئێرانیش ئەکەوتنە پشت ئەوانەوە. ئەم چیایانەش دیمەنیان هەر جوان بوو. شەمی قزڵجەش بە پێچ-پێچە هات و پاشان لای چەپمانەوە ئەڕژایە دۆڵێکەوە کە ڕووی ئەکردەوە لای باکوور و بە ناوچەی سیوەیلدا ئەڕۆیشت و ئەڕژایە کۆپریەوە. بەڵام سەرچاوەکەی لە ئێراندا بوو. لە نزیکەی 40 دقیقەدا گەیشتینە دامێنی شاخەکە کە ڕووی ئەکردە باکوور و باشوور. لێرەدا ڕێگاکە ئەبێ بە دووڕیانەوە. ئەوی چەپیان ڕوو ئەکاتە باکووری خۆرهەڵات بەرەو بێستانی ناوچەی قزڵجە کە نزیکەی 2 سەعاتێک لێمانەوە دوورە بێ، بەڵام ئەوی لای ڕاستیان ڕوو ئەکاتە باشوور بۆ لای ئەحمەد کۆڵوانی جێقۆناخی پێشنیارکراومان. لە بناری شاخەکەدا تووشی هەردوو کوڕەکەی خالید بەک بووین. سەرکردایەتی پاسەوانەکانی ئەویانە کرد کە ژمارەیان 200 سوارە بوون بە تەواوی چەکەکانیانەوە. هەندێک لێپرسراویان لە پێشیانەوە بوون بە خۆیان و دار و دەستە زیوچنەکانیان و تەپڵە بچووکەکانیانەوە کە بەڵگەی پلەی سەرۆکە. قزڵجەش سنجاق یان پارێزگایەکە لە پارێزگەکانی ئیمپراتۆریەتی عوسمانی. لە کاتی بە یەکگەیشتنی ئەم هێزە و کۆمەڵەکەی ئێمەدا دەنگەدەنگ و هەراو هاوارێک بەرپا بوو. کەس سەری لێ دەرنایە کرد مەگەر ئەوانە نەبێ کە شەرەفی پێشوازیان پێبڕاوە. ئەسپیش ئاژەڵێکە لە مانای پێشوازی ناگا، چونکە ئەسپەکانمان لەو ئەسپە نامۆیانە پەست بوون کە تێکەڵیان بووبوون. ئەوانیش هەروە بوون. ئەسپی کوردیش هەمووی هارن و خێرا خرۆشێن، بۆیە دیمەنەکە هەمووی بووە دیمەنی کوڕژن و پڕمە و هاوار و حیلە و جووتەوەشاندن و شەڕ. لاوە بەگەکە هەوڵیدا بە فارسی بە خێراتنم بکە، بەڵام سەرنجمدا ئەسپەکانی کۆمەڵەکەی لەو باشتر و چاکتر یەکەن. خۆ ئەگەر ئەسپەکان نەیانتوانیە ئەم ئەرکە بەجێ بهێنن، چاکتر وابوو لە جیاتی ئەوان هەندێک لە پیاوەکانی بەسەر بارگیرە پیسەکانیانەوە کە تیپێکی مۆسیقا یان مەهتەرخانەیان پێکەهێنا بە دەهۆڵ و زۆرنا ئەرکەکەیان بەجێ بهێنایە. کاتێکیش ئەم ئەسپانە کشانە دواوە بێدەنگ بوونەوە. ئێرانیکی دەنگڕ بەدەم بگدم لێدانێکی ناخۆشەوە دەربارەی زۆرانبازی دەستی بە گۆرانی وتن کرد. بەجیش هەوڵیدا قسە بکات و قسەکانی ئەبینرا و نەئەبیسترا، بۆیە منیش هەر بەو شێوەیە و وەڵامم دایەوە. بەرەو خوار بە لێواری شیوی زورگەکەدا کە قوڵ بووبووەوە وەک پلەپلەی شانۆی لێهاتە بوو دەستمان کرد بە ڕۆیشتن. کاتێکیش گەیشتینە جێیەکی پانتایی، یاری جریدبازی و شەڕەنێزە دەستی پێکرد. ئەگەرچی کورد بە پێی بەرنامەش فێری سواری نابن، بەڵام سوارەی ئازان. لە کاتی یاریەکاندا دەهۆڵ زۆرناش لێدرا کە ئەوەندەی تر دیمەنەکەی جوان و خۆش کردبوو. کوردێکیش ئەسپەکەی هەڵی گرت، یەکێکی تریش لەو پەڕی غارداندا خۆی و ئەسپەکەی گلان و ئازارێکی زۆری پێگەیشت، ئەگەرچی زۆریش کاریگەر نەبوو. لە 7:30 گەیشتینە شوێنی قۆناغەکەمان لە بناری گردەکاندا کە ماوەی میلێک لە باکووری خۆرهەڵاتی ئەحمەد کۆڵوانەوە دوورە بوو. خالید بەجیش لوتفی کردبوو هەوارەکانمانی لای کانیاوێکی جوانەوە بۆ دروست کردبووین کە بریتی بوون لە چەند ساباتێک. جۆگەیەکی بچووک بە نێوانی دوانیاندا ڕۆیشت، حەوزێکی لەبەردا دروست کردبوو. هەموو ساباتەکەش پەرژینێکی لە لوق و پۆپی درەخت بۆ کرابوو کە ورد و جوان چنرا بوو. بازنەی پەرژینەکەش بە تەیمانێکی تر کرابوو بە بەشی حەوشە و دیوی حەرەم و دیوەخان.
لە تەنیشت هەریەکە لە دیوی حەرەم و دیوەخانیشەوە پەڵەی دانەوێڵە هەبوو. دووروێنەوانیش هێشتا خەریکی دروێنە بوون و بەدەمیشەوە گۆرانی چیرۆکی شیرین و فەرهادیان بە شعری کوردیە وت. کوڕی دووهەمی بەگ مۆڵەتی گەڕانەوەی خواست بۆ بێستان کە 5-6 پیاوێکی لەگەڵدا بوو، بەڵام مەحموود بەجی کوڕە گەورەی لەگەڵ ئێمە مایەوە بۆ ئەوەی لە هەوارەکەماندا فەرمانەکەی لە ئەستۆ بگرێ. شەوێ سەیرم کرد خۆی ئێشکچی دەوری هەوارەکەمانەگرێ. ئەم شوێنە زۆر ئەکەوێتە بەر پەلاماری خێڵە ڕێگرەکانی سەرسنوور. لۆکەیم ناوە بەهۆی ئەو کول لە زۆرەوەی کە هێشتا بە پۆل بەسەر زەویەکەدا خشێن زیانێکی زۆری لێکەوتووە. کولەش هەرچی سەوز نەبێ نایخوا. کەمێک دوای خۆراوە پۆلە مێشولەیەکی زۆر و گەورە و زۆر ژەهراوی بێزاریان کردین. شەویش سارد بوو، بەڵام بربەیانی ساردتریش بوو. شەونمیش زەوی تەڕ کرده بوو، کەچی لەم جۆرە وەرزانەدا لە دەشتی سلەیمانیدا شەونم نابینرێ. بیستوچواری تەمموزی 1820 گەرمای کانیەکی لای هەوارەکەمان 57 پلە بوو. بە درێژایی ڕۆژیش چەند جارێکم پێوە هەروەک خۆی بوو. گەرمای کانیەک لە شاخەکانی ئەحمەد کۆڵوان 52 پلە بوو. گەرمای کانیەک لە دۆڵێکی نزیکمان و لە هەمان ئاستی بەرزایی هەوارەکەمان بوو 63 پلە بوو. لەسەر گردێکی لای خۆرهەڵاتی ئێمە و لەبەری ئەو بەری چەمی قزڵجە ئاسەواری قەڵایەک هەیە، ناوی قز قەڵعسی یان قەڵای کچانە کە بەلای زۆرەوە ساسانیە. لە نزیک هەوارەکەشمانەوە چەند درەختێکی سوورە چنار هەن. ئەوەتەی لە ژیاندام درەختی وا گەورەم نەدیوە. چێوەی قەدی یەکێکیان 16 پێیە کە بەڕاستی درەختێکی یەجگار گەورەیە. دووسەیەک لەم درەختانە کەوتبوونە سەر زەوی، وەک زانیم 2 ساڵ لەمەوبەر بەهۆی بەفرەوە کەوتون کە زۆریان لەسەر باریوە و بەرگەیان نەگرتووە. جارێکیان 12 بابانی میلێک لەو لای خۆرهەڵاتی ئەحمەد کۆڵوانەوە هەڵمەتێکیان بردۆتە سەر لەشکرێکی چەند هەزار سەربازی ئێرانی و بەزانویانن. ئەمە لە سەردەمی سوڵتان شاحسێندا بووە کە هاوکات سلێمان بەبە ئەو کاتە سەرداری کوردستان بوو و ئەویش لە هەمان ڕۆژدا لە قۆڵێکی ترەوە بەسەر سوپای تورکیدا سەرکەوتووە. لە کوردستان جۆرە بۆقێکی سەوز هەیە بەسەر درەختە سەرەکەوێ، وەک پشیلە بە نینۆکەکانی پێشەوەی ڕاوی مێشولە و کولەکە. چاوم لێبوو چەند جارێک ئەمەی کرد. لە هەموو ڕوویەکی شەوە لە بۆقی ئاساییەچێ، جگە لە ڕەنگی کە سەوزێکی سێویە و پێستیشی نەرم و لووسە. لە شەویشدا ئەمدی لە ناو گژوجادا خولایەوە. لە ئەحمەد کۆڵوان ئامادەی یاریەک بووم، لەوانە بوو دەست و لاقی پیاوی پێوە دەرباتایە مەگەر کوردێکی بەهێز بێ. باسەکەشی ئەوەیە پیاوێک لەسەر زەویدا نیشێ و لاقێکی بەسەری گوریسێکەوە ئەبەستنەوە و سەرەکەی تری کۆمەڵێک یاریزان بەدەستیەوە گرن و کابرا بەو سەرزەویە بەردەڵانیە سەختەدا ڕائەکێشن و ئەیسوڕێنەوە، وەک چۆن خلۆکەی پاپۆڕێک بە خلۆکەی لەنگەرەکەوە ئەخولێتەوە. دەستیشی بەسەری گوریسەکەوە کە سەرەکەی تری پیاوێک وەک پارێزەری بەدەستیەوە ئەگرێ و نایەڵێت کۆمەڵەکەی تر ڕای بچێشن و هەوڵەدا یەکێکیان لێ بگرێ تا بێتە جێگاکەی ئەم و دابنیشێ و هێرشی بکرێتە سەر. ئەم یاریە بەدەم قیژە و هاوار و بازدانیشەوە کرا، بەڵام کارەکتەرەکە یان یەکەمین یاریزانی ئەم دیمەنە هەڕەمەکیەکی خۆش بوو، ناوی قادری گەورە یان قادرەزلە بوو. بەردەوام لە خزمەتماندا بوو، پیاوێکی زۆر باش بوو، ڕۆژ دوای ڕۆژ تا ئەهات زیاتر هۆگرمانە بوو. ئەوەی جێی سەرنج بوو ئەوە بوو هەمیشە کەڕێیە کرد گاڵۆکێکی بەدەستەوە بوو. لەسەر ئەو هەموو گەرمایەشەوە کەوڵە بزنێکی چڵکنی بەسەر جلەکانیان لەبەرە کرد. یەکی ئابی 1820 ئەو ماوەیەی لە ئەحمەد کۆڵوان مابوومەوە، لە لایەکەوە لەبەر تێکچوونی تەندروستیم و لە لایەکی تریشەوە لەبەر تەمەڵیم هیچم لە ڕۆژمێرەکەمدا نەنووسی بوو. هێشتاش سەبارەت باری ورەی ئاڵۆزم گەلێشتم هەیە کە ئەبێ بینووسم. پاشەوەی چەند ڕۆژێک لە ئەحمەد کۆڵوان مابوومەوە بڕیارمدا بەجێ بێڵم. لەم بڕیارەشمدا زۆر نیگەرانی ئەو پێداگرتنەی کوڕەکەی بەگ بووم کە ئەیویست تا لەوێ بین لەگەڵمان بمێنێتەوە. لەبەرەوە بە چاکم زانی بچمە بیستان یان بیدستان کە ناوێکی فارسیە و مانای نێژگەی بی یان بیجا ڕەگرێتەوە و پایتەختی ئەو ناوچەیەیە کە ئێمەی تێداین.
لە بیستانیش بەگ ماڵی هەیە بەمەش ئەو ئەرکە گرانەی لەسەر سووکە کرێ کە لە پێناوماندای کێشێ لەبەرەوەش ئامادەی سەفەر بووین بۆیە لە سەعات 5:04 ئەم بەیانیەدا دەرچوین کێوەکان ئەکەوتنە لای چەپمانەوە لە 6دا گەیشتینە چەمی قزڵجا کە ڕێڕەوی بەو ناو شاخانەدایە ئەم جێگایە ژەکەوێتە سەرووی ئەحمەد کۆڵوان و تەنیشتی چەپی تەنگەکە یان بەری لای چەپی ڕووبارەکە لەسەر تاشە بەردێکی جیاواز شوێنەواری قەڵایەکە بینین ناوی قزڵ قەلعەیە و ئەڵێن زۆر کۆنە گوندی قزڵجەی پایتەختی پێشووی ناوچەکەش ئەکەوێتە نزیکەم قەڵایە بەڵام چۆڵ کراوە و بیستان کە لێوەی نزیکە لە جێی ئەوە وەک سەرنجە دەم زۆربەی گوندەکانی کوردستان ئەکەونە شوێنی چەپەک و شاراوە و دۆڵی دووری نەدیوەوە کە ڕەنگە بۆ خۆڕزگارکردن بێت لە سەردانی ئەو سوپایانەی بەلایەندا ڕەتەبن زۆر جاریش ئەم چارەسەرە دادیان نادا بە تایبەتیش لە ناوچەی قزڵجە چونکە ناوچەیەکی سەر سنوورە و لە جەنگەکانی خۆرهەڵاتیەکاندا لە بەردەم ئەم کڕۆڵیە ئاساییەدایە لەم 20 ساڵەی دواییشدا ئێرانیەکان و ئەمانوڵڵاخان چەند جار قزڵجەیان کاول کردووە کاولکردنێکی وا کە ژێرە و ژووریان کردووە هەروەها ئەو کوردانش کە ئەبنە دژی یەکتر ئەگەر چیش لە یەک نەتەوەن بەڵام بەرامبەر گوندەکانی دوژمنەکانیان زۆر بەڕەحمتر نین بەڵام ناوچەی سیوەی هێمنە لەبەرەوەی هەڵکەوتی لە چاڵاییدایە و لە دەرەوەی هێڵی هاتوچۆی سەربازیدایە ئێستاژی تر شاخەکانمان جێهێشتین و هاتینە پێدەشتەوە و هێڵی بانێک کە لە شاخەکان بەشبەش بوون بەلای خۆرهەڵاتدا لە بەردەممانە دیارە کە داربەڕوو دایپۆشیوە دوای ئەوەی ئەم بانەمان بڕی هاتینە دۆڵێکەوە چەمێکی پیاڕوە هەردوو بەرەکەی داری بی دایپۆشیوە ئەم دۆڵە لە شانەکەی تریەوە ئەبێتە سنوور بۆ هێڵی بانێکی وەک ئەویتر هەندێک جار چەمی بیستان پێی ئەوترێ چەمی تاتان ئەم ناوەش لە ناوی گوندێکەوە وەرگیراوە کە کەوتۆتە سەر هەردوو بەرەکەی ئەم چەمە بە ناو شاخەکاندا دێت و لە دامێنی قەڵاچوالاندا ئاگاتەوە بە چەمی قەڵاچوالان و قزڵجە ئەم چەمانەش هەموویان ئەڕژێنە کۆپریسۆوە ئەڕۆیشتین و ئەو کێوانەی ئێستا بڕیومانن ئەکەوتنە لای ڕاستمانەوە لە 7:30دا گەیینە بیستان کە گوندێکە 40 خانووی تێدایە لە بناری ئەم کێوانە و لە جێگایەکی قوڵ و سەیردا دروست کراوە لە جێیەکیشدا بوو جوانی تیانە بوو چونکە لەژێر بەردێکی گەورەی تەنیادا بوو کە بەرزایەکەی 200 پێ بوو دۆڵەکەیشی لێجیا کردەوە کە چەمەکەی پێدا ڕۆشت و وای کردبوو شوێنەکەی شاراوە و گەرم بێ چیاکانی لای خوارمانەوە یان ئەوانەی کەوتبوونە لە ڕاستمانەوە هەر بەرزترە بوونەوە کە دیار بوون وەک چیاکانی تری ئەم ناوچەیە لە گەچۆڕ و ئاسن و هەندێک چینە قسەڵ تێکەڵ بوون و داربەڕوو دایپۆشی بوون ئەم شاخانە کەوتبوونە لای چەپی ئەو گاشە بەردە ڕوتەنەی گوندێکی لە ژێردایە و قەڵایەکی لەسرە ماوەی نێوانیشان چارەکە میلێک زیاترە بوو بەڵام لای خۆرهەڵاتەوە ئەم نێوانە بەرینترە بووەوە و دیمەنەکەیشی لەو ڕۆوەی ئەو شاخە ئەبوونە سنووری کە لاپاڵەکانی لە ئێمەوە نزیکن و ناوچەی تەڕەتەوەنی پێکەهێنا لە کوردستان بەڵام لاپاڵە دوورەکان لە ئێمەوە ناوچەی سەقزی پێکەهێنا لە سنە کە ئێرانیە بیستان بە پێی سەمتی قیبلە نما ئەکەوێتە باکووری خۆرهەڵاتی ئەحمەد کۆڵوانەوە بەڵام بانە جێگاکەی لە بیستانەوە 10 پلە بەلای باکووری خۆرهەڵات و 5 سەعات دوورە بوو لە بەرامبەر ماڵی بەگ سەیرمان کرد لەسەر بەرزترین جێگا ساباتیان بۆ دروست کردوین گوزەرانیش لە دەرەوەی گوند چاکتر و لەبارترە بەڵام تازە ساباتەکان دروست کرابن و منیش حەز ناکەم لەوە زیاتر خەڵکمان پێوە ماندوو بێ لە ڕاستیشدا ئەو ساباتانە بۆ بەگ خۆی دروست کرابوون کە تیایاندا بژی بەڵام وازی لێهێنا و دابووی بە ئێمە ئێوارە لەگەڵ بەگدا دەربارەی کوردستان دوایین پێی وتم ڕاژەی نێوان ژمارەی کوردی خێڵەکی و گوندنشین زۆرە و ڕاژەیان 4 بەڵک و 5 ژمارەی خێڵاتی کۆچەریشی بە 10,000 دانە کە تێگڕای هەر خێزانێک بۆ یەک چادر 7 سەرکەسە بن پێشی وایە ئەم خەمڵاندنە تا ڕادەیەک ڕاستە و بڕواژ ناکە ژمارەی خێڵە نیشتەجیەکانی وەک کرمانج و نورەدین و شینچی بگەنە سەیەکی ئەم ژمارەیە واتە نزیکەی 3000 خێزان دوی ئابی 1820 ئەم بەیانیە هەرزوو سەرکەوتینە سەر گاشە بەردەکە بۆ دیتنی ئەو کەلاوانەی پێیان وتین لەسەرەوە هەن
ئاسەواری وارشێکماندی بە دەوریا کرابوو هەندێک خشتیشماندی کە وەک دیار بوون ساسانی بوون لەسەر تەپۆڵکەکەیشی کە هەرچەند یاردەیەک دوورە بوو ماقۆڕ یان حەوزێکماندی لە چینە گەچۆڕەکانی بەردەکە هەڵکەندرا بوو لەگەڵ درەختێکی پەیکۆڵ کە هێشتا هەر سەوز بوو چێشەزانێ ڕەنگە قەڵاکەی لە ڕۆژانی ئەو پەڕی گەشیدا دیبێ دیمەنی دۆڵی تاتان ئێجگار دڵگیر بوو چەمەکەش بەناو پێچ و لولەکانی ڕەتە بوو چەندان گوندمان بەبەری لاپاڵەکانی بەرامبەرمانەوە دی کە ڕوویان کردبووە باکووری خۆرهەڵات و سەروی ئێمەوە کەمێک لەو لای لاپاڵی ئەم بەردەوە گردێکی تورەکە ڕێژمان بینی سەرەوەی وەک ئەوانەی چەمچەماڵ و دەرگەزێن و هیتر پان بوو ناوی گردی ڕۆستەم بوو گردێکی تری لەسەرەوە بوو هەڵکەوتیشی وەک ئەم وا بوو ناوی گردی شابوو پێشتر لە هەندێک لە گردەکانی دەوروبەردا گۆزەڵە دۆزرا بوونەوە قەوارەیەکی نائاساییان هەبوو هەشتی ئابی 1920 هەمومان تووشی زەردەتا ببووین وا دیار بوو گوندەکە ئەم پەتایی تیا بوو دەرمانم بە زۆریاندا کۆمەڵەکەمان 26یان پێکەوە تووشی ببوون دوێنێ شەویش لە کاتێکا جعفەر عەلی کڵۆڵ کە نۆکەرێکی هیندی بوو خەڵقی لوکناو بوو سەرەڕای ئەوەی خۆی بەدەم ئازاری تاوە ناڵەندبووی هەندێک کوردیش زارەترێکیان کردبوو تەرمی مردوویەکیان بردبووە ئەو ژوورەی ئەوی لێخەوتووە ئیتر دەردەسەریەکی زۆری بەدەستەوە چەشتە بوون تا ڕازی کردبوون لە ژوورەکەی بەرنەدەرەوە ئێوارەیەک لەو ئێوارانەی تەندروستیم تایدا چاک بوو بۆ پیاسە و گەڕان چوین بۆ دۆڵێکی بچووک و دڵگیر کە ڕێک لە خوار بیستانەوە بوو بەناو ئەو چێوانەدا ڕەتە بوو چەند کانیاوێکی ئەڕژایە سەر و ئەمبەر و ئەو بەریشی داری هەنجیرە کێویلە بەهێ هەرمێ دایان پۆشی بوو چەنددار جۆزێکی پیر و زەبەلاحیش ڕازاندبوویانەوە کاتێک گەرما پێوەرەکەم لە کانیەکەدا نوقم کرد 6 پلە بوو کانیەکی تریش لەسەر گردێکی بەرامبەر گوندەکە هەیە 57 پلە گەرمە گردەکانی نزیکەم جێگایە لە تەلەبەرد و گەچۆڕ پێکاتبوون شاخی ئاردبەبای بەرز و قوت ڕاستەخۆ ئەکەوێتە تەنیشتمانەوە لە پاڵبانەدا بە 10 پلە بەلای باکووری خۆرهەڵاتدا کەمێکیش لای ڕاستی شێوە بەشێک لە هەمان ئەو زنجیرەیە ئەبینین کە لە سێ لوتکەی شێوە سەیر پێکاتووە ڕێک چوونەتە پاڵ یەکتر و ناویان سوورە نایە یانزەی ئابی 1920 ئێستا نۆبەتێ زۆری بۆ هێناوم و زۆر بەتوندی ڕۆژی 3 جارم گرێ هەموو ئەندامانی دەستەکەشم تووشی بووبوون بەڵام سوپاس بۆ خوا هاوسەرەکەم تووشی نەبووە هەروەها میستەر بێڵیش هەردووکیشان هەر تاو ناتاوێگە هاتن و هەواڵی نەخۆشکەوتنی یەکێکی تری کۆمەڵەکەمانیان نەدامێ ئەمەش شتێکی دڵگیر بوو مایەی نیگەرانی بوو بەڵام تاو توێی نەخۆشیەکەی من لە هەمویان تونتر بوو چونکە پێشتریش نەخۆش کەوتە بووم شەوی ڕابردوو ئەوەندە خوێن هروژنی هێنا بۆ سەرمەوە میستەر بێڵ ناچار بوو شوشەیەک خوێنم لێ بگرێ بەمە زۆر فەرامۆشیم هاتمە سەرەوە بڕیارەی تا ئەتوانرێ پەلە بکرێ ئەم جێگایە بەجێ بهێڵین لەبەرەوە بڕیارمدا سەرباز و نەخۆشەکان لەگەڵ کەلوپەلە زیادەکاندا بنێرمەوە بۆ سلەیمانی پاشەوە کەمترین باری سوک هەڵگرین و بیگوێزینەوە گوندێکی نزیک کەش و هەوای لەبارتر بێ لەوێ ئەتوانین چەند ڕۆژێکی تر بمێنینەوە تا تەندروستیمان دێتەوە سەر خۆی و سەر لە نوێ گەشتەکەمان لە ناوچەی کوردستاندا دەست پێکاتەوە کە ڕەنگە بگاتە سنە سەرباری ئەوەش کە تووشی ئەم تایە ببووم چاوی ڕاستی شم هەوی کردووە و ئێجگار ژانەکە لەبەرەوە نووسینیش بۆتە کارێکی گران یان هەر بە ئێجگاری ڕێی دیتنی لێگرتم بەڵام بۆ بەختەوەریم ئەم هەوکردنەی چاوم ڕێکەوتی جیرانی یەکەمین ئەستێرەی مشتری یەکەمە لەبەرەوە توانیم هێڵی درێژایی بیستان ڕاست بکەمەوە
سیانزەی ئابی 1920 سەر لە بەیانی ئەمڕۆ لە سەعات 5دا بیستانمان جێهێشت و دوای ئەوەی بەسەر ئەسپەکانمانەوە دەشتی تاتان و بیستانمان بڕی و لەو شاخانەماندا کە دەوریاندا بوو چوینە ئەو پێدەشتەی ئەکەوێتە پێش ئەحمەد کۆڵوان یان دەشتی چەمی قزڵجەوە. پاش ئەوەی ئەمیشمان بڕی دوای ئەوەی لە ڕێگادا دواکەوتین لە نۆدا گەیشتینە گوندی پێنجوێنی جوان. ڕۆینەکەشمان هێواش بوو. نەخۆشی و هەوکردنەکەی چاوم بە ڕادەیەک زۆریان بۆ هێنابووم نەک هەرنەیان هێشت ئەو هەموو شتانە ببینم بەڵکو ئەگەر چاویشم بیبینایە نەمەتوانی هیچ بنووسم. ئەمڕۆمان بە تێپەڕبوون بەناو کاروانی خێڵە کۆچەرەکان یان بەناو هەواری بچووکی خێڵی جافی کووردا بەسەربەر کە پێشەوەی بچنە شارە زوور ئێستا لێرە هەڵیانداوە. ئێجگار زۆریشم خەم خوارد کە نەمتوانی ئەو دیمەنەیان ببینم کە بەڕاستی دڵگیر و گەش و خۆش بوو چونکە ڕەشماڵ و کەلوپەل و بار و بنەیان زۆر بەڕێک و پێچی پێچابەوە و زۆر ڕێکیش لەسەر پشتی گاو مانگا باریان کردبوون. دیارە بەکارهێنانی ئەم جۆرە وڵاخانە بە مەبەستی باربردن تایبەتە بە گەلی کورد. لە یادمە ئەم جۆرە نەریتەم لە ناو کوردە ڕەشوانەکاندا لە ئاسیای ناوەڕاست دیوە. ئەوە ئێستا ئەم جافانەش بە یادیان هێنامەوە. ژنان و پیاوانیان بە پێ ڕێیانە کرد. ئای کە خەڵکێکی لەشتۆکمن پڕن لە جوانی و شیرینی ئافرەتیشیان کراس و شەڕواڵی شین لەبەرەکەن. سربەستی بچووکیش ئەبەستن و ئاگریجەی لولیان بەملاولای ڕوویان داخن. چارۆکەشە دەن بە کۆڵدا کە بە ڕەنگی شین و سپیە چنرێ. بە شێوە لەو دەسماڵانەیە چێ کە چیان نشینەکانی سکۆتلند بەکارێنن. چارۆکەش بەشێکە لە جلوبەرگ هەموو ئافرەتێکیش هەیەتی بەڵام ئافرەتە دەوڵەمەندەکانیان لە ئاوریشمی زەرد و سوورە چنرێ. پیاوانی جافیش کراسێک لەبەرەکەن لە ناوقەدا توندیەکەن. شەڕواڵی تەنکیش ئەکەنە بەر. پێڵاوەکانیشیان لە خوری چنراوە کە لە پێڵاوە زۆر خۆشەکانە بۆ لە پێکردن. تەپلەیەکی خڕیژەکەنە سەر لە لبات دروست کراوە. هەمووشیان چەکدارن و شمشێر و زرەی بچووکیان پێیە. هەندێک لە جافەکان دەمانچەشە بەستن بەڵام سوارەکانیان هەمیشە نێزەیان پێیە. چاومان بە ئافرەتێکیان کەوت لەوە ئەچوو پلەیەکی گەورەی لە ناویاندا هەبێ بەسەر ئەسپێکەوە بوو. سەر و کەللە و سەرپشتی زۆر جوان بە گوڵۆنکەی خوری و مور و ڕازێنرابووە. لبادێکیان بەسەر زینەکەیدا دابوو. گوڵۆنکە بە پەراوێزەکانیەوە بوون. لە دواوەش دوو وڵاغ کەلوپەلەکانیان بۆ هەڵگرتە بوو. نۆکەرێک بەسەر یەکێکیانەوە بوو. سوارێکی چەکداریش لە تەنیشتیەوە لە خزمەتیا بوو. هیچ ئافرەتێکیشمان نەدی خۆی داپۆشی بێ. نەخێر تەنانەت ئەو سەرپۆشەش کە ئافرەتی عەرەب لە خۆیەوە پێچێت. پێنجوێنیش کە کردبوومانە قۆناغی چەند ڕۆژەمان گوندێکی گەورەیە و لە جێیەکی جواندایە کەوتۆتە دامێنی نێوان شاخەکانی نزیک باشووری دەشتی قزڵجەوە. هەوارەکەشمان لە ئەحمەد کۆڵوان لەم جێیەوە 55 پلە بەلای باشووری خۆراواوە و بۆ سواری چاچیش ماوەی سەعاتێک گەبێ. سەمتی قەڵادێرینەکەش لە قزڵجەوە 45 پلەیە بەلای باکووری خۆرهەڵاتەوە. بەڕۆژ لە باخچەیەکدا لەژێر سێبەری دارگوێزێکی جواندا دانیشتین. لق و پۆپی بەسەر کانیەکەدا شۆڕ کردبووەوە. گەرماکەی 56 پلە بوو. گوندەکەش ئەگەرچی لە ناوچەی قزڵجەدا بوو بەڵام لەگەڵ گوندێکی تەنیشتیا هی ئەو فەتحوڵڵا ئاغایە بوو کە لە سلێمانی لە خانوویەکدا بووین. ساڵانەیشی 15,000 قڕۆشە چونکە داهاتی کشتتوکاڵی ئێجگار کەمە. هەندێ هەرزنماندی هێشتا سەوز و تەڕ بوون. ئەو دامێنەی پێنجوێنی تێدایە هەمووی باخ و بێستان و ڕەزە. میوەش هەندێکی نەبێ هێشتا نەگەیون. زۆربەی خەڵکەکەی کاروانچی و قەتارچین هێسترەکانیان تا سنە و هەمەدانە بن. هەژدەی ئابی 1920 لە پەیداکردنی هێستردا بۆ سەربازەکان دواکەوتنێکی چاوەڕوان نەکرا و دواکەوتین. حەزمە کرد ئەوەندەی ئەتوانم لە مرۆوە هەوڵ بدەم هەرچی پێویستیانە بۆ دەستپێکردن بە سەفەریان بەرەو سلەیمانی بۆیان جێبەجێ بکەم. لەم حاڵەشدا سەفەرەکەمان پێچێ بکەوێتە دووسبەی. پێشم خۆشە بڵێم تەندروستی زۆربەی ئەندامانی کۆمەڵەکەمان لە چاو جاراندا باشتر بووە. ومێ دەکەم تایەکەشم بەریدا بم چونکە دوێنێ نەیگرتمەوە.
کە ئەبوایە بمگرێ سوپاسیش بۆ خوا کە هاوسەرەکەم نەیگرتە بوو هەرچەندە لە ئەحمەد کۆڵوان نەخۆشیش کەوتە بوو بەڵام نیشانەکانی ئەم تایە تاوتەی خێرا و ژانەسەرە کە ئەگاتە ئەو پەڕی لێی دیاری نەدابوو عومەراغاڵێ ئەم پەتایە لەم وەرزانەدا هەموو کوردستان ئەگرێتەوە هۆیەکەشی بە ئاڵوگۆڕی ئەو کەش و هەوایەی کە لە شەودا زۆر سار دەبێ و ڕۆژیش گەرمە بێ ئەمە و ئەشبێ هەندێ هۆی تری ناوخۆیی هەبێ چونکە زەبری پەتاکە لە جێیەکەوە بۆ جێیەکی تر جیاوازی هەیە بەوەی لە دۆڵە تەسکەکان و شوێنە چاڵیەکاندا ئەگاتە ئەو پەڕی دەرکەوتنی گەلاوێژ زۆر ئەستێرەش لە بنەچەدا ناوی کوردیان هەیە ئەبێت لە 2 مانگی ئابدابێ لە کوردستاندا بۆ شکاندنی تینی گەرما ناوەبرێ ئیتر لەو کاتانەدا شەوانی فێنکە بێ و ڕۆژیش لەو پەڕی گەرمیدا بێ نۆزدەی ئابی 1920 پێنجوێن دوێنێ شەو 2 دز هاتبوونە سەر کۆمەڵەکەمان 2 جووت پێڵاوی ناو چادرەکانیان دزی بوو ئەوەی سەیر بوو جگە لەم جارە تووشی شتی لەم جۆرە نەبوو بووین ئەگەر بە جۆرەی ئەوە سیر بکەین کە لای هەواری خێڵە کۆچەرەکان نزیکیان ببووینەوە بەم بۆنەیەوە عومەراغا ئاگاداری کردم کە ئەو چادرانەی لە دەشتایەکەی تەنیشتمانەوە چاومان لێیانە هی خێڵاتی گەڵاڵی و کەلهوڕ و هەندێک تیرەی خێڵاتی ترن کە ئێستا لەو کێوانەوە هاتوونەتە خوارێ و لە ڕەسەنیشدا جاف نین ئەم خێڵانە هەمویان بە لەوەڕاندنی مەڕووماڵاتیان لە ناوچەیەکدا بە هاوینان باجەدەن بە والی سنە جافەکان ساڵانە 400 تمەنەدەن جگە لە دیاری لە ئەسپ و لەمەڕ پێم وایە لە یادیشم چوە بڵێم بچوونایەتە هەر گوندێکەوە شەوان کۆمەڵێک لادێیە هاتن و بۆ ئێشکگرتنی هەوارەکەمان ئەم پاسەوانانە پێیان ئەوترێ قەیشاقچی لەوەشە چێ وشەکە تورکی بێ هەرچەندە هەر لە ئێران و کوردستاندا بەکاردێ پێم وایە گوندنشینەکانی پێنجوێن لەو پەڕی لەشساغی و حەسانەوەدا بن ئەمەش لەم ناوچانەدا لە شتە دەگمەنەکانە خانوەکانیان لە یەکتر جیایە و بە پەرژینیش دەوریان داون بەلای منەوە لە تێگڕای هەموو ئەو خانوانە چاکترن کە لە بەشەکانی تری کوردستاندا دیومن لە پێنجوێندا هەندێک بنەماڵەی جوولەکە هەن بازرگانێتی پێستە و مازوو شتی ترەکەن پێستەیەکی زۆرە برێ بۆ هەمەدان جوولەکە لە کوردستاندا کاری زەڕەنگەریژەکەن پێنجوێن ماڵبەند یان بازاڕێکی خێڵە کۆچەرەکانە کاروان بە 8 ڕۆژ لە هەمەدانەوە ئەگات و لە سنەشەوە بە 4 ڕۆژ دیارە بەختەوەر نیم کە مێژووی سروشتی نازانم چونکە بواری کەڵک لێوەرگرتنی لە کوردستاندا زۆر بەبەرەوەیە ئەوە ئێستا نووسەنەک و ترێکێوی لەو تۆڵەکە جیاکەمەوە کە هێشتا گوڵیان پێوەیە هەروەها ترش لە باڵندەدا جگەل لە بووکەسوورە کە پێشتر باسم کرد جۆرێکی جوانی دارکونکەرەش هەیە ڕەنگیان سوور و خۆڵەمێشیە قمریش جۆرێکی هەیە پێشتر نەمدی بوو کە خاڵخاڵاویەکی جوانە ژمارەیەکی زۆریش لە شێلاقە و ژمارەیەکی بێشوماریش لە کەوی قاچسوور بیستی ئابی 1920 هەر کە وڵاخەکان گەیشتن بۆ گواستنەوەی سەرباز و نەخۆش و کەلوپەلەکان بڕیارمدا گەشتەکەم بۆ سنە تەواو بکەم مەبەستیشم لەوە چاکبوونەوەی تەندروستیم و دیتنی زاگرۆس و لەگەڵیشیا تەنگەی گەڕانی هێشتا نەزانرا و دیاریکردنی جێگەی پایتەختی کوردستانی ئێران بوو لە پێنجدا دەستمان کرد بە ڕۆیشتن هەرچەندە لە پێنجوێن ڕێیەکی تریش هەبوو کە ڕاستەوخۆ بەسەر چیاکاندا سەرەکەوت و نزیکەی سەعاتێکیش ڕێگاکەی نزیگە کردەوە بەڵام لەبەرەوەی حەزمە کرد لە سروشتی دەشتە درێژەکە دڵنیابم کە تا لاپاڵەکانی زاگرۆس و بەری دووەمین ریزە شاخەکانیش درێژە بووەوە ڕێی دەشتەکەمان هەڵبژات ڕێی دەشتەکەش بە لاپاڵەکانی ئەو شاخانەدا درێژە بووە کە لە باشوورەوە ببوونە سنووری چەمی قزڵجە لەگەڵ لاکردنەوەی ئەویشدا لە خۆرهەڵاتەوە بۆ باشوور لایە کردەوە ئەم شاخانە لە تەپڵە سەریانەوە تا دامێنیان لێڕەوار دایپۆشی بوون لاپاڵەکانیشیان دابڕدابڕ و جوان بوون وەکو شێوەی نیمچە بازنەی بەشی زۆری ئەم گۆڕەپانانەی لەم دابڕدابڕانە دروست بوون هۆبە و هەواری ئەو خێڵە بچووکانەیان تیابوو کە بەدەم ڕێوە بە ژمارەیەکی زۆریان گەیشتین
ڕۆ و تیشکی هەتاوەکە ڕێمانە کرد. ئەمەش وای کرد هەوکردنەکەی چاوم ئازاری زۆرتر بێت و چێژی سەفەرەکەشی لێزەوت کردم. خۆ ئەگەر وانە بواە زۆر خۆشترە بوو. لە 6 بەیانیدا چووینە ناو ئێرانەوە. سنوورەکەیشی بە پردێکی دارینەی بچووک دەستی پێکرد. لەسەر جۆگەیەکی بچووک دروست کرابوو کە ئەڕژایە قزڵجەوە. ئاوی ئەم جۆگەیە زۆر جار وشکەکە. ئەوەندەی نەبرد چەمی قزڵجە لە پشت ئەو شاخانەوە ڕوە و لای ڕاست گوم بوو کە لێرە دەشتەکەی دوولەتە کرد. بە پیاوێکی پیر گەیشتین لەسەر شتێک هەڵیان گرتە بوو لە تابوو دەچوو. ئەتوت ئەیبەن بینێژن. سەریشی لە پێشەوە بوو. لەو دەستە بەرەیەدا قیت دانیشتە بوو. سەیری ئەم لاولایە کرد. کاتێ عومەراغا لەبارەیە و پرسی پێیان وت شەوی پێشووتر ویستوێتی دزی بکە. بەردێک لاقی شکاندووە. لە 7:30 کاتێ بەسەر لێژایەکی بچووکدا شۆڕە بووینەوە زەریاچەی زرێباری بچکۆلەی ساف و شینمان بینی. لە پشتی شێوە ڕوە و باشوور کێوە بەردین و سەختەکانی هەورامان بوو کە لە توولە ڕێزیاتر هیچ شتێکی تر نەیەبڕی. بەری لای چەپی زەریاچەکە شاخاوی و دارستان بوو، بەڵام بەری لای ڕاستی دەشتێک بوو ئەدوت تا سەردەمانێکی درەنگیش هەر بەشێک بۆ لە زەریاچەکە. ئێستا نزیکەی 3 میل درێژی و 2 میلێک پانایی کشابەوە لای بەری شاخەکەەوە نەبێ کە هێشتا زەریاچەکە لە جێی خۆیایەتی. ئیتر لایەکانی تری زۆنگێکی پڕ لە قامی شەڵانە. پانایی نزیکەی میلێکە بێ و پڕە لە باڵندەی کێوی و هەروەها سەگڵاو. ئەڵێن قوڵترین جێگای زەریاچەکە نزیک ناوەڕاستێتی کە لە زستاندا ئەیبەستێ. عومەراغا ئەڵێ زۆر جار کە بەستویەتی ڕاوم بەسەریەوە کردووە. خەڵکەکە هەمویان پێیان وایە ئەم زەریاچەیە کاتی خۆی شارێک بووە، بەڵام خوا لەبەر بەدکاریوی فەرمانڕەواکانیان بە بوومەلەرزەیەک نوقمی کردووە. عومەراغا ئەڵێ وەک بیری بێ زەریاچەکە لە چاو جارانیا زۆری کەم کردووە. سەمتی ئێستای ڕۆشنەکەمان 7 پلە بەلای باشووری خۆرهەڵاتدا بوو، بەڵام لای هەوارەکانی کەیخوسرە و بەجی جاف ڕوومان کردە باشوور. بەدەم ڕۆشتنیشمانەوە 2 میلێک لە دووری دۆڵەکان و زەریاچەکەوە دوورە بووین کە لای چەپمانەوە بوون. ڕێگاکەشمان نیوە بازنەیەک پێچیە کردەوە. ئەوەندەی نەبرد تووشی 4 لە سەرکردەکانی بەک بووین، هەمویان قۆز و سوارچاک بوون. پەڕی شینە شاهۆیان کردبوو بەسەر و پێچەکانیانەوە و فەرشیشیان بەژێر سچی ئەسپەکانیانەوە دادووری بوو. گوڵونکەی زەردی پیاشۆڕ بوو بۆەوە. لە 9:30 گەیشتینە هەوارەکەی کەیخوسرە و بەگ کە 2 میلێک لە خوار زەریاچەکەوە بوو. پێشەوەش بگەینە هەوارەکەی بەگ خۆی بە سواری ئەسپە جوانەکەیەوە هاتبوو بە پیرمانەوە. بەڕاستی جوانترین ئەسپێک بوو کە چەند ساڵێکی زۆرە بوو ئەسپی وام نەدی بوو. هەرسێ کوڕەکەی و محەممەد بەجی برازایی و قادر بەجی سەرۆکی پێشووی جافیشی لەگەڵ بوون. کەیخوسرە و بەگ دڵی لەو کاتە خۆشتر بوو کە لە سلێمانی دیبووم. جلوبەرجێکی پۆشتەشی لەبەردا بوو، پاڵتۆیەکی ئەستەمۆڵی کردبوو بەسەرا، خۆپچەکانی زێڕ بوون. ئەوەندەی تر شەم و شۆخی کردبوو. کوڕە گەورەکەیشی کە لاوێکی ئێجگار جوان و شۆخ بوو، جلێکی وەک ئەوەی باوکی بەسەر کراسێکی نایابدا لەبەر کردبوو. ئاوریشمی ئەوروپایی ڕێڕێ بوو، بەڵام کوڕە بچووکەکەی کە قەش سپیەک بوو جلێکی قەیفەی ڕەشی لەبەردا بوو، زیوی لەگەڵدا چنرا بوو. دەستەیەک سوارەی جافیش بەسەر و سیمای جوانیانەوە لە تەک بەگدا بوون. ئیتر تا گەیشتینە هەوارەکە لاوەکان جریدبازیانە کرد و بەهرەی خۆیان تیانوان. چادرەکانی بەگ لە ڕەشماڵە ئاساییەکان بوون کە فراوان و بەرز و بە چەپەر و چیخ دەوریان گیرا بوو. چادرێکیشان لە جانفاز بۆ من دروست کرده بوو تا بیکەمە دیوەخان و پێشوازی میوانەکان میتیا بکەم. ساباتێکی خۆشیش هیدیوی حرەمی بەگ بوو، دابوویان بە من و هاوسەرەکەم کە تیایدا ئافرەتەکانیان چاوەڕوانی هاوسەرەکەمیانە کرد بۆ پێشوازی لێکردنی. پێشوازیەکەش لەو پەڕی نەزاکەت و نەرێکی جوانی میوانداری کردندا بوو. ئێستا ئیترە بێ ئەم یاداشتانم کۆتایی پێ بهێنم و گەلێکیان لە بیرەوەریمدا بپێچمەوە، چونکە هەوکردنی چاوەکانم و ژانەسەری ئەم لاولای ناوچەوانم وایان لێ کردوم توانای نووسینم نەماوە. لە دامێنمانەوە کێوێک بەسەرماندا ئەڕوانێ قەڵای مەریوانە کە ئێستا کلاوەیە و من پێم وایە ساسانی بێ. لەسەر لووتکەی کێوێکی تریش کە بەری خواروی پێک دێنێ و نزیکەی 3 میلێک ڕووە و خۆر هەڵات تا لاپاڵەکانی زاگرۆزەکشێ. ئاسەواری 2 قەڵای ساسانی هەن کە بەرودووە 55 پلە بەلای باشووری خۆراوا و 60 پلە بەلای باشووری خۆرهەڵاتەوە، نزیکەی 2-3 میلێکیش لە هەوارەکەمانەوە دوورن.
شێوە سەخت و ڕوتەنەکانی هەورامانیش کە بەرەو خوار درێژە بنەوە و بەسەر شارە زووردا ئەڕوانن و بە تەواویش ئەکەونە دامێنی ئێمەوە. دۆڵەکانیش لەو کێوانە جامانەکەنەوە کە لە ئەحمەد کۆڵوانەوە تا پێنجۆ نەکشێن و پاشان تا لای زەریاچەکە. لە نێوان ئەم کێوانەی زەگرۆس و هەورەماندا دۆڵێکی تەنگ هەیە، ڕێگەیەکی ڕاستەوخۆی لە سلێمانیەوە پیا ئەڕوات بۆ کرماشان، پێی ئەڵێن ڕێگای شامیان. هەر بەو دۆڵەشدا چەمێکەیە لە کەڕانەوە دێتە خوارەوە و ئەڕژێتە دیالەوە. ئەم زنجیرەی زەگرۆس ڕوتەن و بەرزن، جارجار لە سوورانە و ئاردباباوە ئەبینرێن، وەک بۆشم سەلماوە هەر سەر بە زەگرۆسن. بەڵام کێوی حاجی ئەحمەد ئەو بەشەی زەگرۆسە کە خێڵاتی جاف ئەیکەنە هەوار و لەم شوێنەی منەوە 6 پلە بەلای باکووری خۆرهەڵاتدایە. لەوەژە چێ زەگرۆس لە ئاردبابای ناوچەی بانەوە ڕووە و خۆرهەڵات وەرچەرخێتەوە بۆ کەڕان و پاشان تیشتر ڕووە و خۆراوە ڕوو ئەکاتەوە ئەو ڕێیەی کە سبەینێ ئەیگرنەبەر. دەربەندی کەڕانیش ئەکەوێتە 85 پلە بەلای باکووری خۆرهەڵاتدا. دوای نیوەڕۆ بەگزادە لاوەکان بۆ دەرخستنی توانا و بەهرەی خۆیان یاری جریدبازیان دەست پێ کرد. هاوسەرەکەشم ئامادەی دیتنەکە بوو. شەوێ تاوێک لەگەڵ کەیخوسرە و بەگ پێکەوە بووین. جۆمان لە هەندێک گۆرانی فارسی گرت، دوو مەلا بۆیانەوتین. هەندێ هەژاری هندی و پیرێژنێکی تەواو ڕوت و قوتیشی لێبوو، بەڵام بە سزمان بێدەنگ بوو. دیمەنیشی زۆر خەماوی بوو، تووشی پەرکەم ببوو. کاتی خۆی جنۆکە دەستیان لێوەشاندبوو، ئیتر کراسی لەبەرخۆی داماڵیوە و سەری خۆی هەڵگرتووە و چەند ساڵێک بە تاقی تەنیا ڕووی کردبووە شاخ و چێو. پاشان لەو کێوانە هێناویانەتەوە و هێمن بۆتەوە، بەڵام کەس نەیتوانیوە ڕازی بکات جلەکانی پێ لەبەر بکاتەوە. هەندێک جار ڕوو ئەکاتە سلێمانی و بە ڕوت و قوتی بە کۆڵان و شەقامەکانی ئاسوڕێتەوە. لەبەرەوەی ناچار بووم بە تەنگ تەندروستی و حەسانەوەم بم بۆ ئەوەی ئەوەندەی کە ئەتوانم یاداشتەکانم کورت بکەمەوە و هەر ڕووداوە سەرەکیەکانی تیاتۆمار بکەم. تا ئێرە کۆتایی بنووسین دێنم دەربارەی سەردانەکەم لە هەواری جافەکان، چونکە سەرباری هەوکردنی چاوم ئەوەتەی تووشی ئەو تایەش بووم. ئەم لاولای پێشەوەی سرم ژانێکی زۆری هەیە، زۆر نووسینی بەردەوامیش ئەوەندەی تر ئاڵۆزی و ئازارم بۆ دروسەکە. بیستویەکی ئابی 1820 لە سەعات 5:30 ماڵەوەیم لە خانە خوێ بەخشندەکەم خواست کە هەرگیز بەخشندەیە پاکەکەیم لە یاد ناچێ و بە دۆڵەکەدا هاتین کە لە خوارەوە لە درێژبوونەوەی چیای مەریوان و لە باکووریشەوە لە چیاکانی زرێبار پێکەهات. بە سەمتێکی گشتی لە یاداشتێکی دوێنێدا باسی هاتووە و 85 پلە بەلای باکووری خۆرهەڵاتدایە. ڕێگاکەشمان ڕاست نەبوو، بەڵکو کەمێک لایە کردەوە و لە دواییدا زنجیرە زورجێکی بچووکمان بڕی و لە 7:30 گەیشتینە کۆزەخۆرە کە بە مانای گوێزی پەککەوتوو دێت و بریتە لە گوندێکی بچووک لە شیوێکی تەنگدا. ئەو دۆڵەی پیایدا ڕەت بووین شەڕەکەی تیا بوو. ئەگەر بشێ وای ناو بنین ئەو شەڕەی کە پاشای بەغدا هێرشتێکی کوێرانەی تیا هێنایە سەر ئێرانیەکان و ئاوڕەحمان پاشای سەرکردەی کورد لە ماوەی 10 دەقیقەدا سلێمان پاشای کەهیای ئەو کاتەی بەغدا و زۆربەی سوپاکەی تێدا بەدیلگرت. سەفەری ئەمڕۆم بەهۆی تێکچوونی چاومەوە زۆر سەخت بوو، چونکە ڕۆیشتنەکەمان ڕاستەوخۆ ڕووە و هەتاو بوو. خانوەکان یان بە واتایەکی تر کۆلیتەکانی کۆزەخۆرە دارەڕایەکی ناڕێک کرابوون بە قامیشێکی درێژ کە بەسەر کاریتەکەیدا ڕایەڵ کرابوون و لەم سەر و ئەوسەری خانوەکەوە دەرچوو بوون. بن میچەکەش هەمووی بەرز و تەنگە. لە کۆلیتێکدا دایان ناین، لە چاکترینی ئەو کۆلیتانە بوو کە باسمان کردن. پێشم وایە مزگەوت بوو. خانوەکانیش بە چەپەری چەنرا و لە یەکتر جیا کرابوونەوە. گوندێکی پیس بوو، هەرچەند شێخکەریمیش تایدا نیشتەجێ بوو کە یەکێک بوو لە دوو نوێنەرەکەی ناوچەکە و پیاوێکی ڕەوشت بەرز بوو. جلێکی ئەودامانی لەسەر شێوەی بابانی نەک ئێرانی لەبەر کردبوو. دوان لە پیاوەکانی لای خۆم کە نەخۆش بوون و توانای درێژە پێدانی سەفەرەکەیان نەبوو لە ژێر چاودێری ئەودا بەجێم هێشتن کە یەکێکیان ماوەیەک دوای ئەوە مرد و ئەوی تریشیان لەبانە پێمان گەیشتەوە.
22 ئابی 1920 لە 5دا دەستمان کرد بە ڕۆیشتن تا 6 بەسەر زەویەکی گردەڵانی زەقدا ڕێمانە کرد. ئیتر بە دۆڵێکی تەنگەبەر گەیشتین. لە ناو دوو خەرەندەی زۆر نزمدا بوو کە خەرەندەکان لەسەرەوە بەرز بوون و لە ناو داربەڕوەکانی دەور و پشتیاندا سەریان بەرز دیار بوون. چەمی عەسراباد یان کەڕان بەم خەرەندەدا ڕەتە بوو. پردێکی ڕێک و پێشی سێپایی بەسەرەوە بوو. ئەمانوڵڵاخانی والی ئێستای سنا دروستی کردبوو. لەو کاتەوە لە گوندەکە دەرچوین وردە وردە هەوراسترە بوو کە ئێستا ئیتر هەورازەکە زیاتری کرد و چەمی عەسرابادیش لە دووری میلێکەوە ئەکەوێتە لای چەپمانەوە کە ئەمیش هەر ئەڕژێتە دیالەوە. ڕێڕەویشمان ڕوە و پردەکە 7 پلە بەلای باکووری خۆراوا و 7 پلەش بەلای باشووری خۆرهەڵاتدا بوو. ڕێگاکەشمان لەو پەڕی جوانیدا بوو چونکە بەناو نزارێکی داربەڕوو نارەوەن و هەرمێکێوی لەو ڕز و چناردا ڕەتە بوو کە چیاکانی تا لوتکەکانیشی داپۆشی بوو کە لە نێوانیاندا دارگۆیژ و گوڵی گەورەی کێوی هەبوون. ئەوەی کە ئەوەندەی تر جوانی کردبوو تێپەڕبوونی کۆمەڵێکی زۆر بوو لە خێڵی جاف ڕووە و دەشتی زرێبار بە خۆیان و مێگەلیانەوە کە بار و بنە و کەلوپەلەکانیان لەسەر پشتی گا بار کردبوو. کۆرپەکانیشیان هەر لە بێشکەدا بە کۆڵی ئافرەتەوە بوون، بەڵام هەردووان و سیانیان لەسەر پشتی ئەسپ یان گایەک بوون. ژمارەیەکی زۆریش لە ئافرەتەکانیان کە جلوبەرجی پیاوانەیان لەبەر کردبوو لە گەشکەدا بوون. لە ناو ئافرەتانی تریاندا ڕێیان نەکرد و وا خۆیان نیشانەدا کە لە بەڕێوەبردننی کۆمەڵدا دەسەڵاتێکی گەورەیان هەیە. بەڵام پیاوەکانیان قورس و لەسەرخۆ ڕێیان نەکرد و کوتێکیشان کردبوو بەبەر پشتێنەکانیاندا کە دەرزی سەرخڕی گەورە گەورەیان پیادا کوتابوو. شمشێریشیان بەناو قەدیانە هەڵواسی بوو، قەڵغانیشیان بەناوشاندا کردبوو. هەندێکیشیان ماڵاتیان لێ خوڕی و دەستەی پیاوماخوڵانیش سواری ئەسب ببوون. کاروباری مناڵ و کەلوپەلە قورسەکانیان بە ئافرەت سپاردبوو. جاف خێڵێکی سەروسیما تند و کە لە ڕەقن. ڕێگاکە زۆر باش بوو. ئەو گەروەش کە پیایدا سەرەکەوتین ئێجگار تەنگ بوو. لە 50 دەقیقەدا خۆمان لە بەردەم سەرۆژلوکەیەکی درێژدا دیەوە کە هەمان سەمتی هەبوو، بەڵام پێچی زۆر تێنە ئەکەوت. ڕۆشنەکەمان کە لەسەر خۆ بوو 45 دەقیقەی خایەن، شاخەکانیش گڵەسپی و تەلەبەرد بوون. لە 8:30 سەرکەوتینە سەر گردنەی گەروەکە. لەوێوە لە هەردوو لاوە لووتکەی بەرزتر و ڕووتەنماندین. پاشان بە توولەڕێیەکی زۆر لێشدا شۆڕ بووینەوە. درەختیش کەمی کردبوو، وای لێ هاتبوو لە دەوەنە بەڕوو زیاتر هیچی تر نەبوو. شاخەکانیش وایان ئەنوان کە تا چاو بڕەکات ڕووتەن و ڕەقەنن. مرۆڤ لە نێوانیاندا ئەڵێی لە ناوەڕاستی زەریایەک شاخی بۆردایە. دیمەنەکە مات و خەمگین ئەینوان پاشەوەی کە دڵگیر و گەشکە بەخش بوو. لە 9:05 دەقیقەدا گەیشتینە دامێنی گەروەکە. ئیتر بۆ نانی نیوە ڕۆژە دانیشتین کە لای جۆگەیەکی بچووک لە ژێر سێبەری بیەکدا بۆمان ئامادەکرا بوو. ئەم گەروەی زەگرۆز پێی ئەوترێ کەڕان کە وەک پێیان وتم ناوی شێخێک یان وەلیەکە، بێگومانم ناوەش ناوی ئیسلامی نییە. دەربەندی ئارباباش کە ئەچێتە سەربانە ئاسانترین گەرووە، بەڵام ئەم ڕێبازگەیە هەرگیز دڵگیر نەبوو چونکە هەموو شتێکی لە بەرچاومان وای ئەنوان ئەتوت ئاگری تێچووە. ئەشڵێن ڕووە و خۆرهەڵات تا سنووری هند درەخت نییە. لەم جێگایەوە دەستمان کردەوە بە ڕۆیشتن. ڕێگاکەشمان بەدەم پیاسەرکەوتنی کێوە بەرز و ڕووتەنەکانەوە هەر پێچاو پێچ و بێدیمەنە بوو. لە تەڵاشە بەردی شکا و پێکاتبوو کە خاکێکی کەمێ سوور دایپۆشی بوو. هیچ شوێنەوارێکی کار و کشت و کاڵیشمان تیانەدی. ڕێڕەویشمان 7 پلە ڕووە و باشووری خۆرهەڵات بوو. لە 11:45 دەقیقەدا گەیشتینە چەمێکی بچووک کە دیار بوو هەندێ جار ئەبێتە سێڵاوێکی تون. ناوی کاکو زەکەریا بوو. ئەکەوتە لای چەپمانەوە. پێشەوەی لێی دوور بکەوینەوە 2 جارمان لێدا. لە 12:55 دەقیقەدا لە ڕێگا گشتیەکە لاماندا بۆ دۆڵێکی زۆر تەسک. لە 1:05 دەقیقەدا گەیشتینە گوندی چەناوێرەی پیس. ئێمە ئێستا لە ناوچەی مەریوان داین کە گەورەترین بەشی سنەیە. سەروسیمای گۆرانە لادیەکان وەکو سەروسیمای ئەوانەی تورکیا جوان نەبوون.
23 ئابی 1920 ئەم بەیانیان لە 5:15 دەرچووینەوە. سەمتی ڕۆیشتنەکەشمان تا نیو سەعات ڕێکردن کە تیایدا گەیشتینەوە سەر ڕێگا گشتیەکە 50 پلە بەلای باشووری خۆرهەڵاتدا بوو. پاشان بە درێژایی ئەمڕۆ 80 پلە بەلای باشووری خۆرهەڵاتدا بوو. ڕێگاکە بەناو پێچ و تونکەی دۆڵەت تەسکەکاندا پێچیە کردەوە و هەندێک جاریش بەسەر شاخەکاندا ڕەتە بوو کە لە یەکتر جیا ئەبوونەوە. بە شێوەیەکی گشتیش بەرەو ژوورکەکەی زیاترە بوو لە لێژایی. دیمەنی زەویش وەک دوێنێ قاقڕ و مات بوو. سەرنجماندا لە هەندێک شوێندا بە لولەی دەستکردی گڵین ئاویان ڕاکێشا بوو بۆ ئاوێژەی کشت و کاڵ. عومەراغا ئاگاداری کردم کە خاچی ئێرە لەوە بەهێزترە کە بۆ بەرووبوومی کشت و کاڵ کەڵکی لێ وەربگیرێ ئەگەر ئاوێژە نەکرێ، چونکە زستانەکەی زۆر ساردە و بەفرێکی ئەستوریش تا درەنگانێ لەسەر یەمێنێتەوە. لە 6:50 دەقیقەدا بەلای گردێکی تورەکە ڕێژدا ڕەت بووین. سەرەوەی تەخت بوو، لەوەی چەمچەماڵە چوو. ئەکەوتە لای چەپمانەوە و لە دۆڵێکدا بوو لە نزیک بناری کێوێکدا. خەڵکەکە پێیانەوت قاڵا، واتە قەڵا. ئەگەر چیش هەرگیز نەئەگونجا قەڵا لە جێگایەکی وادابێ کە تەنانەت ئەتوانرا لە چیاکانی دەور و پشتیشیەوە بە بەردەدەستیش بێ هێرشی بکرێتە سەر. پاشەوەی نزیکەی هەموو ڕێگاکە کە لە چەناوێرەوە بەڕێکەوتە بووین هەر سەرەکەوتین، نزیکەی چارەکە سەعاتێکدا گەڕاین و لە سەعات 8دا گەیشتینە دوا بەرەو خوارکە. بەڵام یەکسەر بەسەر بەرەو ژوورکەیەکی درێژدا دەستمان کردەوە بە سەرکەوتن و لە 8:30دا گەیشتینە ترۆپکەکەی. ئیتر لەوێوە دیمەنی کێوی زەگرۆسی جوانمان لێ دەرکەوت. هاتنە خوارەوەیشی شتێکی وانە بوو باس بکرێ. لە 9 دەقیقەدا لە دۆڵێکی تەسکدا گەیشتین لە لای ڕەشماڵەکانی گوندنشینەکانی بەڕووە. گوندەکە بەسەر کێوەکانی لای چەپمانەوە بوو کە نزیکەی میلێک دوورە بوو. گوندنشینەکانی بەڕووە هەمیشە بە هاوینان لەم شوێنە هەوارەکەن. ئێستا لە دروێنە بوونەتەوە و بەگا و هێستریان جێرەیەکەن. لێرەدا تووشی یەکێک بووم لە سلێمانیەوە نێردرا بوو لەگەڵ ئەوەشدا کە بە پێ هاتبوو، بەڵام لەوێوە هەر 3 ڕۆژی پێچوو بوو. گەرما پێوەرەکەم لە کانیەکی سازگاری نزیک چادرەکاندا نەقۆم کرد، سرم لە پلەکای سوڕما چونکە 61 پلە بوو. لە ناو کایەکدا پەلەوەرێکی گەورەم چاو پێکەوت لە کولە ئەچوو. درێژایی نزیکەی 4 گرێ ئەبوو، باڵیشی نەبوو، شتێکی وەک شمشێر لە کلچەوە بەرز بووبەوە. گازێکی توندی ژەگرێ و زیانی بۆ کشت و کاڵ نییە. کوردەکان ئەڵێن شێرە کولەیە. جانلەبەرێکی تریشمان بینی، کوردەکان پێی ئەڵێن موشە کوێرە. چواری ئابی 1920 نزیکەی 15 ڕۆژێک لەمەوبەر هەندێک لە جافەکان لەگەڵ هەندێک لە دراوسێکانیاندا بەشەر هاتبوون. یەکێکیان زامێکی کاریگەری بە شمشێر تێکرا بوو. شەوی ڕابردووش لە کاتێکە 3 جاف بە مێگەلیانەوە تێپەڕ بووبوون، 5-6 سوارەی خەڵقی ئەو ناوە بە سەریاندا ئابارێن و ڕوتیانەکەنەوە و مێگەلەکانیشان لێ زەوتەکەن. عومەراغا کە هەواڵەکەی بیست دەست بەجێ 4 سوارەی خۆی نارد و دوای نیو سەعات گەڕانەوە هەوارەکە و 2 دیل و مێگەلەکەیان لەگەڵ خۆیاندا هێنابەوە. شەوێ 2 هاوڕێ دیلەکان هاتن و کێشەکەیان بڕاندەوە. ئەویش دیلەکانی بۆ بەردان و مێگەلەکەش درایەوە بە خاوەنەکانیان. لە 5:30دا دەستمان کردەوە بە ڕۆیشتن. بەیانیەکی سارد بوو. تاوێ دوای ئەوەی گوندەکەمان جێهێشت لە شاخێکی بەرزی کوڕماندا. ئیتر ڕێکردنی ئەمڕۆمان بەردەوام پێچاو پێچ و بەناو دۆڵی زورگە کەلاوەکاندا بوو کە لە خۆرهەڵاتەوە چەمێکی بچووکی تێ ئەڕژا و ڕۆ و کافر و ئەڕۆیشت ئەڕژایە دیالەوە. ڕێڕەوی ئاوەکەش پڕ بوو لە قامی شەڵان و بی و سەوزاییە دڵگیرەکەی پێچەوانەی ڕوخساری ماتی ئەو شاخە کەلاوانە بوو. گوڵە چێویلەیەکی زۆریشمان بینی لەگەڵ درەختێکدا کە بە فارسی پێیانەوت سەنجۆف و بە تورکیش ئایدە کە بەرێکی وردیەگرت لە سنجوێ چوو. لە 8دا بۆ سەیران لە جۆ چەمەکە دابەزین. پاش حەسانەوەیەکی کورت دووبارە لە 8:40 دەقیقەدا دەستمان کردەوە بە ڕۆیشتن. لە 9:30دا گەیشتینە دوێسە کە گوندێکی گەورەی پیس بوو. بریتی بوو لە کۆلێتی پیسپیسی بنمیچ نزم کە لەم بەرەوبەری گردێکی کەوەڵەی ڕوتەن دروست کرا بوو. بەڵام لە دۆڵەکەدا و لە لاپاڵی هەندێک گردۆڵکەی نزمی دەوروبەریا باخ و ڕەزێکی زۆرمان بینی کە دیمەنی ناوچەکەی لە چاو ئەو دیمەنەدا
جوانتر کردبوو کە لە کەڕانەوە دیبوومان. پیاماقوڵانی ئەم گوندە جلوبەرجی ئێرانیانیان لەبەر کردبوو، ئافرەتەکانیشیان وەک ئەوانیان کردبوو. ڕێکردنی ئەمڕۆمان 3 ساعت و 20 دقیقەی خایاند و ڕوە و باکووری خۆرهەڵات بوو، بەڵام زۆرم چێژ لێ وەرنەگرت چونکە بەردەوام بە قیبلەنما هەر سەرنجی سەمت و ڕووەکانمەدا. گوندی دوێسەش کە ئەمڕۆ کردمانە قۆناغ ئەکەوێتە ناوچەی حەسەنابادەوە، هەروەها شاری سنەی پایتەختی ناوچەکەش کە بەلای خۆرهەڵاتی باشوورەوەیە 3 فرسەخ لەم گوندەوە لێمان دوورە. بیست و پێنجی ئابی 1820 دوێنێ شەو میرزا فەتحوڵڵا گەیشتە گوندەکە کە یەکێک بوو لە نهێنی پۆشانی والی سنە. وا دیارە والی کە ئێستا لە گەشتی ناوچەکانی باکووری مێرنشینەکەیەتی بە هاتنمانی زانیوە بۆ ناوچەکەی و فەرمانی بۆ سنە ناردووە کە لە کۆشکەکەیدا دامان بنێن و بەو جۆرەش پێشوازیمان بکەن کە وەک لە خۆی بکرێ. هەر لە بەرەمەش کوڕی دووەمینی کە ئێستا فەرمانڕەوای فەخری شارە بە خۆی و هەموو بەشەکانی لەشکرەکەیەوە خۆی بۆ پێشوازی لێکردنم ئامادەیەکە. ئەمەش شتێک بوو خۆمم لێ ئەپارەست، لەبەر ئەوە سەرومەڕ ئەم جۆرە خۆ ئامادەکردنانە ڕەتەکەمەوە. فەرمانی خانیش مشت و مڕیان لەسەر نەکرا چونکە لەو جۆرە پیاوانە نەبوو فەرمانەکانی جێبەجێ نەکرێن ئەگەر پچووکیش بن، بۆیە بەگران خۆم لەم جۆرە ئاهەنگە پێدەربازەکرا. داواکەشم سەری نەئەگرت ئەگەر بەتوندی ئەوەم بۆ ڕوون نەکردایەتەوە کە ئەگەر هەر سوور بن لەسەر مەبەستی خۆیان یەکسەر ئەگەڕێمەوە بۆ ئەو شوێنەی لێوەی هاتووم و هۆیەکانیش بۆ خان ڕوونەکەمەوە. پاشان لەسەرەوە ڕێکەوتین کە دوان یان سیان لە پیاماقوڵان لە باخچەکەی والیدا پێشوازیم لێ بکە کە خۆشم هەر لەوێیە بم. میرزا نامەیەکی مەحەمەدخانی میری گچکەی بۆ هێنابووم، لەگەڵ دیاری 6 باری هێستر میوە و بارێکیش بەفردا. وتوێژ تا 6.5 نەیهێشت ببزوم. ڕووی زەوی وەک خۆی وابوو، شتێکی وای نەگۆڕابوو، لەوە بتر کە زیاتر لەبەر چاو بوو. لە هەندێک دۆڵدا باخ و ڕەز و گوندی بچووکمان دین، تا زیاتریش لە شار نزیکە بووینەوە زەوی لێشترە بوو. پاشان لە پشت شارەوە دووبارە بەرزە بووەوە و پاش چەند هەردە و هەڵەت و زۆرجێکی تر زنجیرە کێوی بەرزی بازرخانی دەست پێیەکە کە ڕووە و باکوور و باشوور درێژ بۆتەوە. ڕێگاکانی هەمەدان و تارانیش بەسەر ئەم زنجیرە کورتەدا ڕەتە بن. لەسەر خۆ ڕێمانە کرد، بە تایبەتی لە بەشی کۆتایی ڕێگاکە، چونکە هەستم بە ئازارێکی زۆرە کرد و ژانە سەریش کە پێشتر تووشم بوو زۆری بۆ هێنابوو. سنە بەو کۆشکە جوانەیەوە کە لەسەر بەرزاییەک دروست کراوە و قولیب دەوری داوە و بەو هەندە خان و سازیە جوانەیەوە کە بە لاپاڵەکانەوە دروست کراون دیمەنێکی زۆر لەوە جوانتریشی هەیە کە پێشتر وام هەستە کرد. بە نزیکبوونەوەمان لە شار بە لای ڕاستدا وەرچەرخاینەوە بۆ باخی خەسرەواباد کە چارەکە میلێک کەمتر بە لای باشووری خۆراوادا لێی دوورە بوو. بەلاپاڵێکەوە بوو لە بناری شاخێکەوە هەڵەکشا و لەسەر لوتکەکەی کۆتایی هات. باخەکە لە دوورەوە وا ئەینوان کە دارستانێکی دارچنارە، چونکە وارش و دیواری بۆ نەکرابوو، هەر تەنیا ئەو درەختە ڕاست هەڵچووە چڕانە نەبێ. لە 9:50 دقیقەدا گەیشتینە دەروازەکەی. ئیتر یەکسەر دیمەنە جوانەکەی سەرسامی کردین و بەو تەڵانەدا خۆمان کرد بە ژووردا کە درەختی چناری باڵاڕێک و جوان لە هەردوو لایەوە دایپۆشی بوو. کۆشتێکی گەورەی قەشەنگ و بەرز باخە تێی ئاڵا بوو. لە بەردەمی کۆشکەکە و لە پشتی شیەوە حەوزی چوارگۆشەی جوان فوارەیان بەسەرەوە بوو. فوارەکان ئاویان هەڵەدا، سەبەتەی پڕ لە میوەی ڕەنگاوڕەنگیش بە دەوری حەوزەکەوە بوون. تەلارەکە واتە کۆشکەکە زۆر قەشەنگ بوو، بە نیگاری زێڕینە لەسەر شێوەی ئێرانیانە نەخشێنرا بوو. لە باخچەکەدا داری میوەی دانسقە بە کۆمەڵ بە زەوقێکی ناسک بە ڕیز نێژرا بوون. لە تەلارەکەوە بەسەر ڕێگا گشتەکەی باخچەکەدا ئەمان ڕەوانی کە درەخت دایپۆشی بوو، بەڕاستی دڵڕفێن بوو. ئەم کۆشکە 14 ساڵ لەمەوبەر ئەمانوڵڵاخانی والی ئێستا بە یادی باوکیەوە خەسرەوخانی والی پێشوو دروستی کردهبوو. ناویشی نابوو خەسرەواباد. لەسەر پارچە زەویەک دروست کراوە 600 گەزی چوارگۆشەی شاهیە و بەسەر چەند گۆشەیەکدا دابەش کراوە
کە تەڵانی پڕ لە چنار جیاجیایە نەکاتەوە و تەڵان یان ڕاڕەوێکی سەرەکیش لە ناوەڕاستیاندایە. ناو چوارگۆشەکانیش ئەو درەختی میوە جۆرا و جۆرانەیان تیانێژراوە کە لەم ناوچانەدا ئەڕوێن. لە نزیک تەلارەکەوە تەڵانە گشتیەکەش ئەو گوڵانە نێژرا بوون کە بە دیوار و درەختدا هەڵەگەڕێن. لە بەردەم دەروازەی کۆشکەکەدا میرزا فەرەجوڵڵای مامی میری گچکە کە بەڕێکەوت لە سنە بوو لەگەڵ عنایەتوڵڵا بەجی گەورە پیاوی ناوداری شار و پیاوانی تری بەڕێز کە ناویانم لە یاد نییە پێشوازیان کردم. دوای نیوەڕۆ تەتەرێکی پەلە لای والی خۆیەوە هاتە لام. تکام لێیەکە دوای مانەوەم و ڕابواردنم لە سنە بەو ڕێگایەدا بگەڕێمەوە بۆ سلێمانی کە ئێستا ئەو خۆی لەسەرێتی. لەبەرەوەش کە ئەم ڕێگایە کۆسپی زۆرم ناهێنێتە بەر و دەرفەتی دیتنی هەندێک شوێنی تازە و گرنگیشم بۆ ڕەخسێنێ، بۆیە خۆم گورج کردەوە بۆ وەڵامی خواستەکەی. ئێجگار سەرسامی باخچە و تەلارەکە بووم کە تا ئێستا وێنەیانم لە خۆرهەڵاتدا نەدیبوو. تەلارەکەش وەک خانووسازیەکانی تری هاوشێوەکانی چاولێکەری شێوەی چوارباخی ئەسفەهان و شوێنەکانی تری وەک ئەوە کە سەردەمیان نەگەڕێتەوە بۆ ڕۆژگاری دەوڵەتی سەفەوی. پاش چاوەڕوانێکی درێژ کە لە برساندا هێزمان لەبەر بڕابوو بۆ شێوکردن یان بەواتایەکی تر بۆ نانێکی دەوڵەمەندانەی ئێوارە بانکراین کە بۆ بەردەمی هەریەکەمان سینیەک تەرخان کرابوو. دووبارەش لە دەی شەودا بۆ نانێکی وەک ئەمە بانکراینەوە. ئەو پیاوانە لێرە چاوم پیان کەوت کە هەموویان گۆران بوون، ئاخاوتنیان بە کوردی گۆرانی بوو، بەڵام لەگەڵ مندا بە فارسیە دوان. هەمووشیان جلوبەرجی ئێرانیانیان لەبەر کرده بوو کە دڵی پێ نەئەکرایەوە و بە هیچ جۆرێ ئەو ڕازگۆیی و پیاوەتیەشیان تیان نەبوو کە لە هاوڕێیانی بابانیندا دیبوون. بێگومان جلوبەرگە ئێرانی و نەریتە ئێرانیەکەیان لێ نەئەهات و لەم بوارەدا من پێم وایە ئەمانە لە چاو کورددا نزمترن، چونکە سەر و سیمایان داتەپیوی و ژێردەستەیی ئەنوان. عومەراغاش دەربارەیان وتی ئەمانە خێڵەکی نین. منیش ددان بەوەدا ئەنێم کە سەر و سیمای عومەراغا تەواو پێچەوانەی ئەوان بوو، چونکە ئەو بە سەر و سیمای سەربازیانە و بەو جلوبەرگە بریسکەدارەوە و سەر و پێچە باڵەکە هەڵگەڕاوەیەوە بۆ دواوە کە هەنیەی جوانی دەرخستە بوو بە هەموو مانای وشەوە پیاوەتی لێ ئەباری و لە ناویاندا ئەتوت شازادەیە، وەک سەرنجیشمدا ناوبانگێکی بڵاو و ڕێزێکی گەورەی لەم دەوروبەرەدا هەیە. شەشی ئابی 1820 ئێرانیەکان لە یەک لایەنەوە وەک تورکەکان بەوێڵ نین کە دەست بەردارت ببن و وازت لێ بهێنن، بەڵام کە سەرکردەیەکی تورک لە ماڵەکەی خۆیدا پێشوازی دەکا ئیتر ئەڕوات و جێتەهێڵێ مەگەر خۆت ئارەزووی دیتنی بکەیتەوە، بە تایبەتیش کە خانمێکت لەگەڵدا بێ، کەچی ئێرانیەکان شەو ڕۆژ تێتە ئاڵێن و ڕێگای دەربازبوونت نییە لە دەستیان ئەگەر لە دەرەوەی شاربی. هاوسەرەکەشم نەیتوانی بوو بێتە دەرێ و چاوێک بە کۆشکەکەدا بجێڕێ، بەڵام بۆم دەرکەوت ئەگەر لە شار نیشتەجێبین ئەتوانین بڵاوەیان پێ بکەین. لەبەرەوەش کە خانەخوێیەکانمان ئەیانویست بمان بنە ئەو بەشەی لە کۆشکەکەدا بۆمانیان ئامادە کرده بوو، منیش لەوانە بووم کە ئارەزووی دیتنی هەندێک لە شارەکەمە کرد. ئەم بەیانیە پێشنیارەکەیانم پەسەند کرد و باخچەکەمان جێهێشت و پاشەوەی بە سواری بەو لاپاڵەدا شۆڕ بووینەوە کە کۆشکەکەی لەسەر دروست کراوە، گەیشتینە لای وارشی دەرەوەی شارەکە کە لە قۆڕ دروست کرابوو. لێرەوە ئیتر بە شەقامێکی سەختی پیسدا سەرکەوتین تا دەروازەی قەڵاکە یان کۆشکەکە. لەوێ ئەو پاسەوانانەمان دین کە چاوەڕێی سڵاوی پێشوازی لێکردنمان بوون. ئەم پاسەوانانە نزیکەی 200 هەورامی چەکدارە بوون کە تفەنیان پێبوو، شەرەفی پاسەوانێتی کۆشکەکەیان پێسپێردرا بوو. پیاوگەلێکی سەر و سیما سیر بوون، سیمای خێڵایەتیان تیانە ئەبینرا، لەسەر شێوەی ئێرانی جلوبەرجی خوری سپی و ئەستوریان لەبەردا بوو، کڵاو بورجی سەیریان لەسەر کرده بوو کە لە لبادی ڕەش و تەپڵە سەرەکەیشی قوچ بوو. لە دامێنیشیەوە پەلکی درێژ و باریکیان پێوە بوو، لە شتێکی وەکو هی جاڵجاڵوەکە ئەچوو.
کە بەلایەندا ڕەت بووین خۆیان دابوو بەسەر تفەنگە درێژەکانیاندا و لێمان وەردەبوونەوە لە هەیوانێکەوە کردیانین بە ژوورێکی گەورەدا بەسەر شاردا ئەیڕوانی پاش چەند دەقیقەیەک خانی گچکە هات کە مێرد مناڵێکی جوانی 9 ساڵانە بوو بەڵام ویقار و قورسی سەر و ڕخساری لەوە زیاتر بوون کە مناڵێک لەو تەمەنەدا هەیبێ لەوەشە چوو بۆ ئەم بۆنەیە خۆی وا نیشان بدا عنایەتوڵڵا بەگ کە لەسەر دەستوری ئەوانەی لەناو کۆشکدان شاڵێکی لەسەر و پێچەکەیەوە ئاڵاندە بوو وەک سەرۆکی تەشریفات و زمان حاڵی خان خۆیەنواند بەڵام میرزا فەرەجوڵڵا لە پاڵ خوشکەزاکەیدا ڕاوەستا بوو هەر نۆکەر و کەسێکی تریش بەهات نایەتە ژوورەوە لای خانی گچکە چەمینەوەیەکی خاو و سستانە ئەچەمینەوە بەڵام ئەو گوێی بە کەسیان نەئەدا قاوە و شەربەت و سینیە حەڵوا ساز کرا و میری گچکە بەدەستی خۆی قاوە و شەربەتی دامێ سەرنجمدا تێکڕای ئێرانیەکان زۆر بێسەروبەر حەڵوایە نەخوارد قسە و باسێکی وا گرنگیشمان نەگۆڕیەوە لە خۆشهاتن و چاکوچۆنی و ئەم جۆرە شتانە زیاتر پاشەوەی خانی گچکە مۆڵەتی لێخواستین و جێی هێشتین گەشتێکمان بە سەرتاپای کۆشکەکەدا کرد تەلارێکی تازە لە پشت بێڵای سەر دارازەکەیەوە هەیە ناوی خوسرەویە بە ناوی گەورەترین کوڕی زیندوی خانەوە ناوبراو کە ناوی خەسرەوخانە و بەڵام لەم دواییەدا لەبەر خۆشەویستی محەممەد عەلی ناوی نراوە محەممەد عەلی لە نزیک ئەو ژوورەشەوە کە بۆ منیان ساز کردهبوو هۆڵێکی کۆنی پێشوازی هەبوو 47 ساڵ لەمەوبەر خەسرەوخانی باوکی ئەمانوڵڵا خان دوای هاتە دنیای والی ئێستای کوڕی دروستی کردهبوو ئەو نەخش و زەخرەفە زێڕینەی کە ڕۆژێک لە ڕۆژان جوان بووە ئێستا وایان لێ هاتووە چاک ناکرێنەوە دیوارەکانی هۆڵەکە تا بەرزایی نزیکەی 4 پێ تەختەیان تێگیرا بوو وێنەی گوڵیان لەسەر گوڵ ڕازاوەتەوە ئەو هۆڵە تازەیی پێشوازیەی بینین کە 4 ساڵ لەمەوبەر ئەمانوڵڵا خان دروستی کردهبوو ئەم ژوورە لە هۆڵەکە گەورەترە و ڕووی پێشەوەی بە پەنجەرەی پڕ لە وێنەی ڕەنگین گیراوە ژوورێکی ئێجگار قەشەنگە بە مەڕمەڕێکی کەمێک تەنک یان لە خارایەکی دەماراوی دیوارەکانی داپۆشراوە بە هەمەڕەنگ و زەوقێکی جوانیش نەخشێنرا بوو پلەکانی پلیکانەکەش هەر لە خارای دەماراوی کە لە شاخێکی لا ڕێگای هەمەدانەوە بۆی هێنرا بوو زۆر بە پەرۆشیش لە سەرخۆ لە زەوی دەرهێنرا بوون بەڵام ئەوەی کە زیانی بە جوانی هۆڵەکە گەیاندەبوو ئەو وێنانە بوون کە لە بەشی سەروی دیوارەکان ئێجگار ناشرین دروست کرابوون لە وێنەی سەر دروشمە چوون کە مەلیک سلێمان و سەبەی ژاژنیان ئەنواند لەگەڵ وێنەی جەنگی دەلهی و نادرشادا کە تاجەکە بۆ مەغۆ لە نێرێتەوە و چەندان وێنەی تری لەم بابەتە ڕووداوانە لەمانەش ناخۆشتر قوتکردنەوەی ئەو وێنانە بوون کە ئەیانوت گوایە وێنەی ئیمپراتۆری رووسیا و میری ئێستای بەنگال و فەرمانڕەوای گشتی هیند و پاشای ئیسپان و ئیمپراتۆری ئەڵمانیا و بۆناپارتە کە تفەنگ و نێزەی بەدەستەوە گرتبوو هەمووشیان بێسەروبەر بوون بە هیچ جۆرێک نە سیما و نە باڵایان لەو کەسانە نەئەچوون وێنەکەی ئیمپراتۆری رووسیان نەبێ هەر یەکەمین جار سەیرت بکردایە ئەتناسیەوە هەروەها وێنەی خاوەنشکۆ شای ئێرانیان کردهبوو بە ڕیشە ترسناکەکەیەوە کە بە مجەوهرات قورسیان کردهبوو تەنیشتەکانی هۆڵەکە و دووبێڵای بچووکی بەرز بوون کە پێیان ئەوت باڵەخانە و زۆر جوان ڕازاندبوویانەوە من وایە بینم کە وشەی باڵقۆنی ئینگلیزی هەر وشەی باڵەخانەیە و شێوێنراوە هەمووشی بە ڕەنگی ئاوی زێڕین ڕەنگ کرابوون لە ڕاستیشدا سواغی دیوارەکە بەو خارە دەماراویە زۆر جوان و قەشەنگ بوو خۆ ئەگەر لە جیاتی ئەم وێنە بێسەروبەرانە وێنەی دەستکردی ڕۆبینیان تیا بکردایە کە ڕەنگە هونەریەکانی لەگەڵ بەشەکانی تری هۆڵەکەدا ئەگونجان یان ئەگەر ئەویش پەیدا نەبوایە کە هەرواشە بوو لە بری ئەو پارچە فەرشی گۆبلینیان پێ هەڵبواسیایە ئەبووە ژوورێک ئەوەیە هێنا کرابوو لە بەشی سەرەوەی دیوارەکانی شاوێنەی هەمەجۆرەیان تیا بوو کە شەڕی چاڵدێران و ئەو شەڕەی ئەنوان کە لە نێوان تەیموری لەنگ و بایزیددا ڕوویاندا بوو لەگەڵ وێنەی هەندێک لە پاشا سەفەویەکانی ئێران و وێنەی شای ئێستا بە ڕیشە سەیرەکەیەوە و وێنەی ئەسکەندەری گەورەش لە کاتێکدا خەریکی لەبەرکردنی جلی ئێرانیانەیە کە دەموچاوی ئافرەتێکی ڕوتیان لە جێی سەری داناوە
کاتژمێرێکیش لە تەنیشتەوەیەتی ئەوەشی سەیرە ئێرانیەکان ئەسکەندەر وانیشانەدەن کە لاوێکی کۆستەی لووسکە و ڕوخسار جوان بووە. پێشەوەی هۆڵەکە ئاوەڵا بوو، بە دیرەک ڕاگیرا بوو، لەسەری شێوە پێشهەیوان یان بێڵایەک هەبوو. ئێرانیەکان پێیانەوت شانشین کە نەخش و نیگارێکی زۆر دانسخەی تیا کرا بوو. ئەم جۆرە پێشهەیوانانە پێیان ئەوترێت تەڕار یان ئەیوان کە هەموویان چاولێکەری خانووسازیەکانی سەفەویەکانن لە ئەسفەهان. ڕووبەری ئەم جۆرە هۆڵە جگە لە بێڵاکە 50 پێ درێژ و 20 پێ پانایی بوو. ئەگەر کەمێکیش بەلای سوچی ئەم هۆڵەدا لا بکەینەوە کە بە ئەستێرە و لە هەموو شوێنێکی ئەوروپاوە سەفەرت بۆ بکردایە. کەمێک لەو لای ئەم هۆڵەوە ژوورێکی بچووک هەیە، هەموو دیوارەکانی ئاوێنە بەندن و ئێجگار سیر بە مەسینە و پەرداخ و شوشە و چینی و فەخفوری و شتی تر ڕازێنراوەتەوە. ئێرانیەکان چێژێکی زۆر لەمە وەرەگرن، بۆیە کە بەم ژوورە ئەنتیکانەدا ئەیانجێڕام دانیان چیڕەکردەوە و لە دەم و چاوم وردەبوونەوە بزانن نیشانەی سەرسوڕمانم لێ دیارەدا. کەمێکی تر لەو لای ئەم هۆڵەوە میحرابێکی بچکۆلەی جوان و هەندێک خانوبەرەی تر هەبوون، هێشتا تەواو نەبوو بوون. یەکێکیان پەنجەرەیەکی ئینگلیزی تیا بوو، بەسەر هۆڵ و سەکۆکەدا ئەیڕوانی. ئەم کۆشکە ئەبێ دوای تەواوبوونی کۆشکێکی زۆر جوان دەربچێ، بەڵام هێشتا هەرگەلێ شوێنەواری دزێوی خۆرهەڵاتیانەی تیا ئەمێنێتەوە، وەک ڕاڕەوی تەنگ و تاریک و پیس و پلیکانەی ترسناک و شتی تریش. لە یادی شمچوو لە باسی هۆڵەکەدا ئاماژە بۆ ئەو وێنە تازەیە بکەم کە جەنگی مەریوانی ئەنوان تیایدا ئەمانوڵڵا خان و ئەو گۆرانانەی لای ئەوی بەزەقی ئەنوان کە سلێمان کەهیا بە دیلی ئەبەنە بەردەم. پێشتر باسی ئەم جەنگەمان کرد کە 10 دەقیقەی خایاندووە و تیایدا کەهیا خۆی داوە بەدەست ئاوڕەحمان پاشاوە بەبێ ئەوەی ئێرانیەکان یان گۆرانەکان بچنە شەڕەوە. ئەمانوڵڵا خانیش وەک هەر ئێرانیەکی تر خولیایەکی سەیری لە خان و دروستکردندا هەیە. خولیایەکە بە ئاسانی ئەتوانێت تیایدا نوقم بێ، چونکە بە ئاسانی بۆی ئەلوێ کرێکاران و پیشەسازان بە بێگار بگرێ، کاری بۆ بکەن، بەرامبەر بەوەی هەندێ دەسەڵاتی وەک ئەوەیان بداتێ بتوانن وڵاخی دێهاتی بە بێگار بگرن، یان لەوەیان خۆش بێ کە میوانی دەوڵەت و فەرمانبەرانی ڕانەگرن، یان لە خاوەن قەرزەکان بپارێزرێن، یان لە هەندێک شتدا چاوپۆشیان لێ بکە کە لەو بابەتەن و خولیا و ئارەزوەکانیانە پارێزن. بۆیە دروستکردنی مزگەوتێکی جوان و دەستکاریکردنەوەیەک لە کۆشکەکەدا و هەندێک گەرما و خان و بازاڕێکی گەورە لە دەوری مەیدان شتێکی وایان تێ نەچووە و هەمووشیان لەو شتانن کە لەگەڵ زەوق و ستەمی ئەمانوڵڵا خاندا گونجن. ئەمانەوە ئەکەن گەشتوەر سەرسامی قەبەیەکەی بن، بەڵام هاوڵاتیانی هەژار و دێهاتیە کڵۆڵەکان لە باسی پرۆژە و خانوبەرەکانیانە ئەناڵێنن. کۆشکەکە بەسەر بەرزاییەکەوە دروست کرابوو، لە هەموو لایەکێوە بەسەر شاردای ڕوانی، وارشێکی لە قوڕ بۆ کرابوو، حاڵی باش نەبوو، بەشێکی شارەکە کەوتبووە دامێنی شاخەکەوە، پاشان وارشێکی تری قولیبدار لە پشت ئەویشەوە بەشێکی تری شار کە ئەویش هەر وارشێکی تری بۆ کرابوو. ئەمانوڵڵا خان لەم چەند ساڵەی دواییدا شارەکەی زۆر گەورە کردبوو، ئەگەر لە بێڵای کۆشکەکەوە بتڕوانیە هەندێک خانووی تازە دەبینی، بە خشتی سوور دروست کرابوون، بەڵام خانوە ئاساییەکان وەکەوانەی سلەیمانی لە خشتی کاڵ دروست کرابوون. لە هەموو لایەکی شێوە ئەو زەویەی دەوری شاری دابوو لە ئاستی شار بەرزتر بوو کە بەلا پاڵێکەوە بوو، ئەچووەوە سەر دۆڵێکی پڕ لە ڕز و باخ. ئەمەش وای لە کۆڵانەکانی شار کردبوو هەردە و هەڵەت بێ و دووبارە دوای دۆڵەکە زەوی بەرزتر بێتەوە و ببێتە زورگی دابڕ کە لە زنجیرەی بازرخانیدا کۆتایی بێ، وەک پێشتریش باس کرا. لێرە لە وەرزی بەهار و هاویندا تای گەڕاوە نامۆن نەبوو، بە تایبەتی ئەم ساڵ زۆر بەخەستی هەموو لایەکی گرتبەوە. ئاویش بە شێوەیەکی دیار لە سەرتاسەری ئێران و کوردستانی تورکیادا کەمی کردبوو. هەڵکەوتی شوێنی قەڵاکە و زەویە بەرزەکەی دەوری سنەش لەو شوێنانە بوون کە لە باری تەندروستیەوە پاکش بوون. دوای دیدەنی کۆشکەکە بە ماندوویی گەڕامەوە ژوورەکەم، حەزیش لەوە ناکەم بۆ دیتنی ماڵان بسوڕێمەوە، بەڵام کە شێوێکی نایاب یان بە واتای تر نان و خواردنێکی ئامادەکراوم بینی پەشیمان نەبووم. دوای نان خواردن بۆ حەسانەوە لە هۆڵەکەدا لێ ڕاکشام کە خەبەرم بووەوە
هەندێ دەمسپیانی شار سەردانیان کردم کە شەویش درەنگ بوو هاوسەرەکەم لە کۆشکەکە گەڕایەوە بەڵام نانی ئێوارەیان نەهێنا تا بوو بە سەعاتدا بۆیە وەک بۆم دەرکەوت ئێرانیەکان تا نەگاتە ئەو وەختانە نانی ئێوارەیان ناخۆن. بیست و حەوتی ئابی 1820 بەهۆی میرزا فەیزوڵڵاوە زانیم کە کورد ناوێکی گشتیان بەسەر زەگرۆزدا بڕیوە، ئەویش ناوی شاهۆیە. ئەم ناوە بۆ ناوی شاخی جوانڕۆژ هەر بڵاوە، بەڵام ئەو کوردانی شارەزای ئەم ناوچانە بن ئەم ناوە گشتیە بەسەر ئەو شاخانەدا بڕن کە لە شیرازەوە درێژە بنەوە بۆ بوشەهر و لەبێشەوە بۆ بەندەر عەباس. شاری سنە کە پێشتر لەسەر گردێکی تەخت لە خوار ئێستای شارەوە بووە 170 ساڵ لەمەوبەر یەکێک لە باپیرانی ئەمانوڵڵا خان دروستی کردووە. ئێستا 4 یان 5,000 خێزانی تێدایە، لەمانە 200 خێزانیان جوولەکەن، 50 ماڵیان کلدان و کاسۆلیکن و سەر بە پاتریارکی دیاربەکرن لە ئەبریشەی مۆسڵ، کەنیسە و قەشەشیان هەیە، هەمووشیان خاوەن پیشە یان لە بوارێکی تەسکدا بازرگانن. هاوڵاتی موسڵمانەکانی شار هەموویان سونی و شافعی مەزەبن، بەڵام والی و بنەماڵەکەی لەبەر دڵنەواییکردنی شای ئێران خۆیان بە شیعە نیشانەدەن. لە کاتێکدا گەیشتینە سنە لە پرسەدا بوون چونکە شارەکە بەهۆی ئەم ڕووداوەوە لە ماتەمینی گشتیدا بوون. محەممەد حسێن خانی کوڕە گەورەی والی کە دایکی لە خەڵکە ڕەشۆکیەکانە و کچی پیاوێکی سەرافی شارە لە جێنشینی مێرنشینەکە بێبەری کرابوو، درابوو بە محەممەد عەلی یان خەسرەوخانی برای دووەمی کە دایکی ئەمیان لە دوای بنەماڵەی والی خۆی لە ڕەسەنترین بنەماڵەکانی سنەیە. جگە لەوەی کە خۆشەویستترین کوڕی باوکێتی، لەسەر ئەمە لە نێوان ئەم دوو برایەدا ناکۆچی پەیدا بوو، باوکیان پشتگیری ئەمی دوایانی کردووە. محەممەد حسێن خانیش لەمە پەست بووە و هەندێ لە هەلپەرستانیش ئەمەیان بۆ مەبەستی گەورەکردنی ناکۆچیەکە قۆستۆتەوە و پەیمانیان داوەتێ پشتگیری بکەن و تەفرەیان داوە لە سنە هەڵبێ. ئەویش چەند مانگێ لەمەوبەر ژمارەیەکی زۆری لەوانەی لەگەڵ خۆی بردووە کە هاوپەیمانی بوون و لە ناویاندا خۆشەویست بووە و ڕێی نێوان بەغدا و کەرماشانی گرتوۆتە بەر و بەدەم ڕێوە هەندێ لەو خێڵانەی داگیر کردووە کە سەر بە حکوومەتی باوکی بوون و لەو دەشتی نێوان بەغدا و خانەخینەدا خەریکی مێگەل لە وەڕاندن بوون. بەڵام والی دوای وەرگرتنی ڕەزامەندی شایێران بە لەشکرێکەوە ئەکەوێتە شوێن کوڕەکەی، مانگی ڕمارتی ڕابردوو کە من گەیشتمە خانەقین و قەسری شیرین 2 ڕۆژ پێش من والی جێهێشت بوون. ئیتر باوکو کوڕ لە ناوچەی کرماشان بە یەکەگەن، لە نێوان هەردوولادا شەڕێکی گەرم بەرپا بێ. والیش فەرمانی تون دەرەکە کە کەس کوڕەکەی نەکوژێت و برینداری نەکا، بەڵام لەم پیا هەڵپژانەدا کوڕەکە بریندارە بێ و دوای شەڕەکە ئەیهێننەوە بۆ سنە و بەدەم ڕێگاوە لەبەر سەختی زامەکەی ئەمرێ. ئیتر والی هۆشی لەسەریان نامێنێ و هەر لە شوێن شەڕەکە سەری ژمارەیەک لە هاوپەیمانانی کوڕەکەیە پەڕێنێ و کە ئەگاتەوە سنەش زیاتر لە 100 کەس لە پیاوماقوڵانی سنە لە سێدارە ئەدات و 400 کەسی تریان ڕۆ و کرماشان لە دەستی هەڵدێن. ئەویش خانۆکانیان تێگەدات و سامان و مڵکیشان زەوتەکە، ئافرەتەکانیشان ناچارە بن بە خاو و خێزانەوە هاواری بۆ دێنن. بەڵام محەممەد عەلی یان خەسرەوخانی کوڕی دووەمی کە جێنشینی باوکێتی لاوێکە تەمەنی 15 ساڵە بێ و پێشتر لەلایەن شاوە فەرمانی لە جێدانیشتنی باوکی پێدراوە و کچێکی شاشیان بۆ دیاری کردووە کە لە نەورۆزی داهاتوودا بۆیە گوێزنەوە و بەو بۆنەیەوە لە تارانیشدا ئاهەنگی گەورەی بۆکەن. والی ئێستاش خۆی خەریکی گەشت و سەردانی ناوچەکانە و زۆری بۆ هاوڵاتیانی هێناوە پارەی پێویست بۆ ئەم ژنهێنانە کۆبکەنەوە کە ئەگەر نرخی ئەو دیاریانەشی بچێتە سەر کە پێویستە بۆ شا بنێردرێ ئەوە پارەکە زیاتری شەکە. ئەو کوڕە بچووکەشی کە لە سنە جێهێشتە بوو ناوی محەممەد خانە و تەمەنی نزیکەی 10 ساڵێکە بێ. والی 8 کوڕیشی هەیە. ئەمانوڵڵا خانی سنە خۆی تەمەنی 47 ساڵە بێ و ئەڵێن خۆی سەرداری وەخت و خاوەنی بڕیار و سیاسەتی ئێرانە. ئێرانیەکان خۆشیان ددان بەوەدا ئەنێن کە لە هەموویان زیرەکترە و لەسەر ئەوەی یەکن کە هەرچی ڕێگایەکی خۆ دەربازکردن لە فرت و فێڵ و چاوەڕاوەکانی بگیرێتە بەر بێکەڵکە. هەروەها دەربارەی ئەڵێن گوایە ئێجگار وریایە لە ڕاهێنان و ڕاکێشانی هەر کەسێکدا کە بیەوێ.
بە چەندەها جۆر ڕێگای لە خشتە بردن و بە ڕەفتاری وا کە خۆی لا خۆشەویست بکە. بەڵام هەرچی بکات و بنوێنێ هەمیشە مەبەستی بەرژەوەندی تایبەتی خۆیەتی و پشتی پێنابەسترێ. بەڕادەیەکیش خولیای سامان پێکەوە نان و ستەمکاریە لە زۆربەی فەرمانڕەوایانی ئێرانی تێپەڕاندووە. بۆیە هەر کە ناوی دێت میرنشینەکەی لە ترساندا لەرزی لێ دێ. لە کاروباریشە زۆر سەردەرچووە و ئەڵێن سامانێکی ئێجگار زۆری هەیە کە زۆربەی بە بازرگانێتی کۆی کردوتەوە و سەرمایی زۆریشی لای ژمارەیەک بازرگان داناوە کە بۆ حسابی ئەم بەکاری هێنن. نزیکەی 50,000 سەر مەڕیشی هەیە لای خەڵکێکی زۆر دایناون کە بۆی بەخێو بکەن و هەر کاتێکیش داوای کردنەوە ئەگەر ڕۆژگارێکی زۆریشی بەسەردا چوو بێ ئەبێت دەست بەجێ بۆی بهێننەوە. ئەمە ژمانای ئەوەیە ئەم مێگەلەی نە ئەبێ پیر بن و نە ئەبێ نەخۆش بکەون و نە ئەبێ بمرن و نە ئەبێ گورجیش بیان خوات. بە کورتی شەریکی هەموو بازرگان و کاسبکارێکە لە مێرنشینەکەیدا. یان بە واتایەکی تر یەکەمین قۆرەخکارە تایدا. پێویستم بە قوتوویەکی تازە بوو بۆ قیبلە نماکەم. لەبەرەوەش کە تەختە هەمووی بەڵک و دارتاشەکانیش هەموویان مڵکی والی بوون، بۆیە ناچار بووم فەرمانێک لای میرزا فەرەجوڵڵاوە وەربگرم بۆ دروستکردنی. ئەم ڕووداوە جارێکی تریش دووبارە بووەوە کاتێک داوای قەیتانێکی ئاوریشمینم کرد بۆ دەمانچەکەم و جارێکیشیان داوام لە ئۆڤەنس کرد هەوڵ بدا هەندێ مەی پەیدا بکە. ئەویش داوای لە دیانێک کردبوو. لە وەڵامدا وتبووی ئەگەر فەرمانی پێنەکرێ ناوێرە بیداتێ، چونکە والی ئاگای لەوە هەیە چەند شوشەممەی لە ماڵەکەیدا هەیە. هەموو شەریکەکانی والیش بەشەکانی خۆیان لە کاسبیەکانیاندا هەر چەند بێ ئەبێ زۆر چاک ئاگاداری ئەوە بن داهاتەکەی داهاتێکی ڕێکوپێک بێ. کارگەچی باشیەکەی والی یان کارگەچیەکەی کابرایەکی دیانە و کاتی خۆی والی 200 تمەنی داوەتێ بازرگانی پێوە بکە بۆ حسابی خۆی، بەو مەرجەی ساڵانە بە ڕێکوپێکی 20 تمەن بدا بە والی. بەڵام کابرای بەستەزمان سەیرەکە لەم ئیشەدا زیانەکە، لە دڵیشەوە حەزەکە پارەکەی بۆ بژێڕێتەوە، بەڵام ناوێرێ تەنانەت ڕازی دڵیشی لای بدرشێنێ. والیش ئێستا خەریکی گەشتی ناوچەکانی میرنشینەکەیەتی و خەڵقی سەقز ڕاستپێریان کردووە کە 600 تمەنی بۆ ئەنێرن و سەردانیان نەکا. ئەویش وەڵامی دابوونەوە کە سەردانیشیانەکات و 1000 تمەنیشیان لێ سێنێ. گەلێ شتی عەنتیکەم لەم بارەیەوە بیستووە. هەر پێش ماوەیەک 4 پیا و ماقوڵی سنە چوبوون بۆ لای شاو کەوتبوون بەسەر خاک و پێیدا و دادیان لەلا دەربڕی بوو کەوالی زوڵمیان لێکات و لە خاوەن شکۆیە پاڕێنەوە کە لە والی بیان پارێزێ. ئەویش ناردبوونی بۆ لای محەممەد عەلی میرزای کوڕی والی. والیش داوای کڕینەوەی کردبوون و بەم جۆرە مامەڵەیان دەست پێ کردبوو. پاشان ڕێکەوتە بوون لەسەر و ئەمەشەوە والی ئەوەی لای میر باز کردبوو کە لەسەر ئەو پارەیەشەوە لەسەری ڕێکەوتوین ئەگەر هەر لە کرماشان چاویان هەڵبکۆڵێت 2000 تمەنی تریشی دەدەمێ. میریش ڕازیە بێ و چاوی ئەو کڵۆڵانەی دەرهێناوە و بە چاوبەستراوی ناردنی بۆ سنە. سەرلەبەیانی چوون بۆ سەردانی خانی گچکە کە لەسەر شانشینی هۆڵەکە دانیشتە بوو. عنایەتوڵڵا بەگ و خانەدانێکی تری لابوون، هەردووچیان جلی ڕسمیان لەبەردا بوو. ئاساییانە ساردەمەنی پێشکەش کرا و قسە و باسێکی وا خۆش نەکرا، هەندێک نەبێ. پرسیاری زۆریان دەربارەی فەڕەنگستان لێکردین. لە جاتی من عومەراغا وەڵامی زۆریانی دایەوە، چونکە ئەو لەم جۆرە بابەتانەدا زۆر شارەزا بوو. هەمووشیان بە گرنگیەوە پرسیاریان دەربارەی ماڵ کۆڵمە کرد. دوای نیوەڕۆ هەندێک لە ئەندامانی بنەماڵەی خان سەردانیان کردم. منیش لە شانشینی ئەو هۆڵەدا پێشوازیم لێکردن کە سەر لە بەیانیان خانی گچکەی تێدا دائەنیشێ و عەسرانیش من. ئەو خانانەی سەردانیانم کرد بریتی بوون لە شێر محەممەد خان، یەکێک بوو لە براکانی والی و سوبحانوێردی خان کە یەکێک بوو لە مامەکانی و ئەحمەد خانی کوڕەمامی. هەمووشیان گەورە و سەروەر و بەساڵە چوش بوون لە تەمەندا و جلی ڕسمیشیان لەبەردا بوو. دەربارەی مێژووی بنەماڵە ڕەسەنەکەیان دوان و وتیان 700 ساڵێگە بێ فەرمانڕەوای سنەن و بنەماڵەکەشیان ناوی مامولیە کە لە ڕاستیدا زۆر کۆنن، بەڵام لەبەر ئەوەی گۆرانن یان لە چینی جوتیار نین لای خێڵەکیەکان بەڕێز نین. هەروەها ئاگاداریان کردم کە ناوی ئەردەڵان لە بنەچەدا بە کەسێکی بەناوبانگی بنەماڵەکەوە ناو نراوە. ئیتر لەو ساوە بە فەرمانڕەواکانی ئەم ناوچانە ئەوترێت میرانی سنەیی ئەردەڵان، وەک چۆن بە فەرمانڕەواکانی سلێمانی ئەڵێن
میرمیرانی بابان. پێشتر هەندێک کەس پێی وابوو هەر تەنیا بە ناوچەکە ئەوترێ ئاردەڵان، بەڵام دوایی سەلماندیان کەوانیە. کاتێکیش ستایشی هەندێک خان و بەرەم کرد، یەکێک لە خانەکان وتی بەڵێ وایە، چونکە هەرچی سامان و داراییمانە لە خانووەکانماندا سەرفیەکەین. بە پێچەوانەی بابانەکانەوە کە هەرچی سەرمایەیانە ئەیخەنە سەر یەک و شتی واش پاشەکەوتەکەن کە بجۆزرێتەوە، تا لە هەموو ساتێکدا کە پشێویەک ڕوو بدا یان سەرۆکێکیان لە کارخرا ئامادەی کۆچ و بار بن. عومەراغا لەم قسەیەدا دەمودەست هەڵیدایە و وتی بەڵێ، ئێوە پارە و سامان لە خانوبەرەدا سەرفەکەن، چونکە ئێوە دەربەستی ئەوە نین کێ ئەبێتە سەرۆکتان و هەر چۆنێکیش بژین پێی قایلن. بەڵام ئێمە سەرۆکەکەمان لە هەر کوێ بێ خۆشمان لەوێین، لەبەرەوەی لە تنگانە و گیر و گرفت و ترس و بیمدا لەگەڵیانداین و هەرچیەکیشمان هەیە دەستی پێوەگرین و هەڵیەگرین بۆ ئەو کاتانەی ئەو لە ژیانی ناخۆشیدا پێویستی پێیەبێ. ئەم قسەیەش هەر قسەی ڕوت و سەرزاری نەبوو، بەڵکو هەر بەڕاستی وابوو، چونکە خۆم لە نزیکەوە زۆر شتی لەو بابەتانەم لێ دیون. بەڵکو ئەگەر ئەمانوڵڵا خان لا ببرێ یەک کەس لەگەڵیان نامێنێتەوە لەو هەندێک گزیر و نۆکەرانەی زیاتر کە ئەتوانێ موچەیان بۆ ببڕێتەوە. بەڵام ئەگەر مەحموود پاشای سلێمانی لە کار بخرێ، هەرچی خزمێتی لە وڵاتەکەدا دەست بەجێ شوێنیەکەون و هەرچیشیان لە پارە و مۆڵک لە دەستا بێ پێشکەشیەکەن. بەڵکو ڕۆژانەش بە پارەیەکی کەم کارەکەن بۆ ئەوەی هاوبەشی لە یارمەتیدانی سەرۆکەکەیاندا بکەن تا گوزەران و حەسانەوەی دەستەبەر بکەن. زەقترین جیاوازی لە نێوان خێڵەکیەکان و گۆرانەکاندا ئەو جیاوازیەیە کە لە نێوانی ڕۆحی هەردوو لایەندا هەیە، چونکە گۆرانەکان خەڵکێکی ترسنۆک و چینە لە دڵن و ئەڵێن زۆر پیسکە و فێڵاوین و ئارەزووی دزیکردنیشیان لە ئێرانیەکان زۆرترە. شتێکم لە هەڵسوکەوتی ئێرانیەکاندا بەدی کرد، جێی دڵخۆشی بوو. ئەویشەوە بوو وەک تورکەکان فەرت و فێڵ ناکەن کە بۆ دانیشتن نەچنە جێگەیەک لە خوار جێی ئەوروپاییەوە بێ، بەڵکو ئەمان هەوڵەدەن وەک ڕەفتار لەگەڵ گەورەیەکی خۆیاندا بکەن، لەسەروی خۆیانەوە جێگات بکەنەوە و دابنیشی. ئەم ێوارەیە میستەر بێڵ لێنۆ بۆ گەشتی ئاسەوار دێتەوە، چوو بوو بۆ هەمەدان و کرماشان. هەشتی ئابی 1920 ئەمڕۆ سەربازەکان لە بەرچاومدا خۆپیشاندانیان کرد. والی 300 سەربازی هەیە کە ساڵی پار کردنی بە سەرباز و چاوی لە عەباس میرزا کرد کە ئەفسەرێکی ڕووسی و هەندێ سەربازی ڕووسی بۆ مەشق پێکردنیان بۆ نارد و تەپڵ و کەڕەناشی پێشکەش کردبوو. مەشق پێکردنەکەشیان لەسەر شێوەی ئینگلیزیە، بۆیە سیر بوو تەپڵ و کەڕەنای ئێرانی پارچە مۆسیقای کاردینالی بریتانی بژەنێ، چونکە ئەفسەرەکان و سەربازە هەرە چاکەکانیان ئێستا لەگەڵ والین و هەر تەنها 100یان لێرە ماون. پێیان وتم هەمووشیان تازن. لە فولستافی خانەخوێ چوون، بە خۆیان و شەپقەی ئاسایی ئێرانەیان و کراسی درێژی ئێرانیانەیانەوە کە کردبوویانن بە شەڕواڵە کەتانە سپیەکانیانەوە کە هەر دەرپێ بوو. لەبەری ئەو جۆرە کەسانە نەئەهات کە خەمگینانە خۆی بە سەرباز نیشان بدا. وەک بۆم دەرکەوت لەو ماوە کورتەدا شتێکی ئەوتۆ فێر نەبوون شایستەی باسکردن بێ. تفەنگی چاچی ئینگلیزیان پێبوو. والی لە شای بۆ کڕی بوون کە ئەویش بازرگانێتیان پێوەکات و لە هیندستانەوە ئەیانهێنێ و بە نرخێکی گران بە کوڕەکانی خۆی و هاوڵاتیەکانی ئەفرۆشێتەوە. ڕووسێک فەرمانی بۆ سەربازەکان دەرەکرد و فەرماندەی هێزەکەش لە پاڵی ڕاوەستا بوو، گاڵۆکێکی بەدەستەوە گرت بوو، زرم و کوت بە سەرۆقاتی سەربازەکانی ئاکێشا. جلوبەرجیشی ڕەسمی نەبوون، بەڵکو هەر جلوبەرجی ئاساییانەی ئێرانی لەبەردا بوو. والی گەلێ لە خێڵە کوردە کۆچەرەکانی لەژێر فەرماندایە، ئەمانەش بریتین لە تیرەکانی شێخ ئیسماعیلی و مەرمە و کەلهوڕ و جاف. خێڵی جافیش لە کاتی خۆیدا لەژێر دەسەڵاتی سنەدا بوون و لە ناوچەی جوانڕۆ نیشتەجێ بوون. 29 ئابی 1920 مێرنشینی سنە ئەکرێت بە 7 بەشەوە کە بریتین لە جوانڕۆ لەو سەری باشووری خۆراوا و هەورامان و مەریوان و بانە و سەقز لەسەر ڕێی تەورێز و حەسەناباد کە بریتیە لە ناوچەکانی سنە و ئەسفەنداباد کە لەسەر ڕێی هەمەدانە. هەر ناوچەیەکیش لەمانە کراوە بە 4 یان 5 ناوچەی بچووکەوە.
ناوچەی هەورامان و بانە لەو ناوچە باسکراوانن کە لە دەمێکەوە لەژێر دەسەڵاتی بنەماڵەکەیدان لەوانە والی کە فەرمان ڕەوای هەردووکیانە بێ لەمەوە من وام بۆ دەرەکەوێ کە ئەم دوو ناوچەیە لە بنەڕەتدا سربەخۆ بوو بن پاشان بەپێی پەیماننامەیەک چوونەتە ژێر دەسەڵاتی والیەوە بەڵام ناوچەکانی تر هەر فەرمانڕەوایەک والی دیاری بکە ئەیبا بڕێوە جوان ڕۆژ یەکێک لە کوڕەکانی والی فەرمانداریەتی ئەمڕۆ بردیانینە ژوورەکەی والیەوە بۆ سیرکردنی بریتی بوو لە هۆڵێکی ڕێک و پێک دیوارەکانی وێنەی ئافرەتی پیا هەڵواسرا بوو وتیان یەکێکیان کەنیزەیەک بووە کاتی خۆی شاعباسی گەورە بە دیاری داوێتی بە یەکێک لە باپیرانی والی پێشەوەی ژوورەکەمان بۆ ساز بکەن چوینە ژوورەوە هەر کە دەرگاکانیان بۆ کردینەوە بۆنێکی خستی مەی لێ بڵاو بۆوە لەسەر ڕەفەکانیش هەندێک شوشە و پەرداخمان بینین کە بەڵگەیەکی زۆر ئاشکرا بوون بۆ ئەوەی بزانین خان لەو موسڵمانە توندانن نەبوو کە پاپەندی ئاینیان بن ئەم جێگایەشی بە تایبەتی تەرخان کردووە بۆ ڕابواردن نهێنیەکانی لەبەرەوەی هەرچەندە سەرنجم لە دەست و پەیوەندەکانی والیەدا لە سنە هەستمە کرد ئێرانیەکان نیشانەی چاوبرسێتیان پێوە دیار بوو بۆیە وام بە چاکزانی سەردانی جێگاکەی نەکەم وەک پێشتر گفتمدا بوو بۆ ئەمەشەم ئێوارەیە خانەخوێکەم لەوە ئاگادار کردەوە کە بە ڕێگای ڕاستەوخۆدا نیازی گەڕانەوەم هەیە بۆ سلەیمانی ئیتر وەک چاوەڕێشمە کرد بەرهەڵستێکی بێهودەی وروژان سیرم کرد بەسەر سوڕمانەوە بۆ یەکترە ڕوانن و پاشەوەی بێکەڵکانە تەقەلایەندا بڕیارەکەم بگۆڕم هەمویان چوونە ژوورەکەی عومەراغا و کۆبوونەوەی چیان کرد و چەند کەسێکیان ناردەلام تا تکام لێ بکەن کە بچم بۆ لای والی بەڵام هەر سوور بووم لەسەر بڕیاری خۆم ترسی ئەوەشم لێنشتە بوو خان ئەوەندەم بلاوێنێ ناچارم بکە بەبێ ئارەزوی خۆم پێویست بکە بیبینم ئەمەش زیاتر وای لێکردم لە بڕیارەکەمدا گیر بم عومەراغاش چەند جارێک هاتە لام و پاش ئەو سەید و پاش ئەویش ئۆڤانس کە هەردووچیان سکرتێری ئەهلی خانووی نیشینگەیەک بوون بۆ ئەوەی بڕیارەکەم بگۆڕم بەڵام بێهودە بوو لە دواییدا ئەندامانی ئەنجومەنەکە هەموو هاتنە بەر دەرگاکەم تا تکام لێ بکەن بەڵکو بەزەییم پیایاندا بێتەوە کە داخوازیەکەیان جێبەجێ بکەم و وتیان گوایە من دەربارەی ڕقی خان کەمم بیستووە و لای ئەو پۆزشێنانەوە ناخوا تا تەنانەت ئەگەر خۆشم پێی بڵێم وای بۆ ئەچێ کە دیارە ڕێزێکی وام لێ نەگیراوە بۆیە بێزار بووم و وام لێ هاتووە بەو شێوە کتوپڕە بەرنامەکەم بگۆڕم پاشان باسی ئەویان بۆ کردم کە چۆن خان لەسەر شتێکی لەمەش کەمتر بنەماڵەکەی ڕەشید بەگی بنبڕ کردووە خۆ ئەگەر هەر سووریش بم لەسەر ڕەتکردنەوەیان ئەوە عنایەتوڵڵا بەگ و میرزا فەرەجوڵڵا ناچارە بن هەڵبێن بۆ سلێمانی و پێش گەیشتنی من بگەنە ئەوێ چونکە چوونیان بۆ لای خان بەبێ من لەو شتانەیە کە هەرگیز ناکرێ لە سەرەتادا وای بۆ ئەچووم ئەو باسی مەترسیی تووشیە بن دەست هەڵبەست بێ لەبەرەوە هەر سوور بووم لەسەر بڕیارەکەم بەڵام دوای ئەوە نەرمتر بووم و یەکێکم ناردە لایەن تا چارەیەکی مامناوەندی بدۆزێتەوە ئەویش بەوەی سکرتێرە ئێرانیەکەم بنێرمە لای خان و لە بری من پۆزشی لێ بخوازێ کە خۆم نەمتوانیوە سەردانی بکەم و ڕەزامەندی خۆمی پێڕا بگەێنێ سەبارەت بە خزمەتگوزاری دەست و پەیوەندەکەی وەک بیستمەوە دەستیان کردووە بە گریان و پێشنیازە تازەکەشم هەر تەنیا خۆشیەکی کەمی پێبەخشیون وەک دوایی بیستمەوە پەنایان بردووە بۆ فاڵنامەی دیوانی حافظ و فاڵنامەکەش پێیوتون داواکەیان لێم دووبارە بکەنەوە لە کاتێکدا من خەریک بووم بیرم لەوە ئەکردەوە کە ڕێی تێ ناچێت گرنگی پێدانەکەیان دەست هەڵبەست بێت و ئەو چیرۆکانەشم هاتنەوە یاد کە دەربارەی ڕق و ستەمی والی بیستە بووم بە تایبەتیش ڕووداوی محەممەد ڕەشید بەگ ئیتر هەر بەڕاستی ترسیەوەم لێ نیشت ئەم بە سزمانانە بەهۆی منەوە شتێکیان بەسەر بێ بۆیە بڕیارمدا داواکەیان جێبەجێ بکەم و گوێ نەدەم بە هەر شتێک کە دێتە ڕێم کە دووبارەش هاتنەوە دەرگاکەم و لێم پەڕانەوە تا چاکەیەکی تریان لەگەڵ بکەم و ڕۆژێکی تری سەفەرەکەم دوا بخەم بۆ ئەوەی دەرفەتیان هەبێ پێشەکی سەردارەکەیان لەوە ئاگادار بکەنەوە کە نیازی گۆڕینی بەرنامەکەمم هەیە سەیریان کرد لەوە ئامادەترم کە ئەوان چاوەڕێیان نەکرد چونکە وەڵامم دانەوە کە لەبەر خاتری ئەوان خۆمەچم بۆ لای خان ئیتر ئەو گەشکە و خۆشیەی لەم ساتە کتوپڕەدا بەسەریان داهات باشکران نیشانی دام کە ترس و لەرزیان هەرگیز دەست کرد نەبووە ئەم مشتومڕە تا سەعات 11 خایاند و تووشی ژانە سەرێکی کردم کە تا بەیانی بە تەواوی
خەوی لێز ڕاندم. سی ئابی 1820 بەیانی زوو لە خەوەستام گیانم تێک چوو بوو، بەڵام هەر سوور بووم لەسەر سەفەر. کاتێکیش گەیشتمە ئاقاری دەرەوەی کۆشکەکە، تووشی میرزا فەرەجوڵڵا بووم، بەپەلە ئەهات بۆ لام. تون دەستی گوشیم و سوپاسی کردم کە بە تەنگ تکاکەیانەوە بووم و وام کردووە ئیتر بە تەواوی دڵنیا بن و تا دەرەوەی شار بەڕێ کردم. بەڵام عەبدوڵڵا بەگی کوڕی عینایەتوڵڵا بەگ بۆ بارەگاکەی والی یاوەریە کردم کە والی خۆی بە تایبەتی بۆ ئەو کاری ناردبوو. لە پێشدا بە دەروازەی قەڵاکەدا تێپەڕین و پاشان بە دەروازەی وارشی شارەکەدا کە وارشەکەی بەسرای بیرە خستمەوە، چونکە ئەویش هەر لە قوڕ دروست کرابوو. لەوێدا بۆم دەرکەوت کە شار جگەل لە وارشە قایمەکەی قەڵاکە هەر یەک وارشی هەیە و لەوە بەدواوە دەوروبەرێکی بەرفراوان دەست پێیەکە. لە 6 چارەکێک کەمدا بە تەواوی شارمان جێهێشت. عەبدوڵڵا بەگ ڕاست و دروست هۆی خەمباربوونی دوێنێ شەویانی بۆ باس کردم و وتی تۆ هەر تەنیا شتێکی کەم دەربارەی شتە تایبەتیەکانی والی و گومان و ڕقی ئەزانی، چونکە ئەگەر بیستبای تۆ وازت لە سەردانەکەی هێناوە ئەو بەو جۆرەی لێکەدایەوە. منیش وەک دراوسێکانم چەند جارێک بێهودە ئەم کابرایم بانگهێشتن کردووە کەچی ئەوا بە پێی خۆی و بە تەواوی ئارەزوی خۆی ڕێی گرتوۆتە بەر و ڕەنگە هەندێک کاروباریشی ببوایە کە ئەیویست پێم بڵێ و پیاوەکانیشم لە سنە ئەمازانن، بەڵام هەر بە ئەنقەست پەستیان کردووە و نەیدیوم، لەبەر ئەوە چاکەی منیان ناوێ یان ڕەنگە پیلانجێڕیش بن لە دژم. پاشان کوڕەلاوەکە وتی ئیتر خۆت لێکی بدەرەوە و بزانە ئەم بیرکردنەوانە چه ئاکامێکی تاریکی بەسەرهێنین. عەبدوڵڵا بەگ پێی وتم زستانی سنە لە هی سلەیمانی سارترە و هاوینەکەیشی فێنکترە، هەرکە لە شاریش دەرچوین ئیتر ڕێگاکە وردە وردە ئەبووە بەرەو ژوورکە و بە درێژایی سەفەرەکەمان هەروە بوو. زەوی جوان ئەبینرا و کشت و کاڵیش مامنەوەندی بوو تایدا. لووتکەی کێوەکانیش هەڵوەری و شەقار بوون و هەندێکیان ئەوەندە زۆر شەقار ببوون وەک شوێن ئاسەواریان ئەنوان، بۆیە تەلەبەرد و گڵسپیمان لەم دی و ئەو دیوی شاخەکانەوە ئەبینی. بەشێکی زۆری ئەم شەقار بووانەش لەوە ئەچوون ئاسنیان زۆر تێدا بێ، ڕەنگی هەندێکیشان مەیلە و سەوز بوون. ماوەیەک بە شیوێکدا ڕۆیشتین و لە نزیک هەشدا لای چەپمانەوە گوندی ساریقامیشی گەورە و ڕەزەکانیانمان بینی. پاشەوە بە بانەکانی ئەڵڵاخودا هەڵگەڕین کە هەڵگەڕانێکی زۆر کوڕ نەبوو. لە 9:45 دەقیقەدا گەیشتینە تەپڵە سەرەکەی. ئەم شاخەش ئەلیچێتەوە بە ڕیزە شاخەکانی بازرخانیەوە و درێژە بێتەوە و بە ترۆپکە بەرزەکەیەوە لە هەموو زنجیرە هاوتەریبەکانی لای چەپمان دوورەکەوێتەوە. شاخیش لە پشتمانەوە و بەلای خۆرهەڵاتی باشووری خۆرهەڵاتەوە هەبوون. لە باشووری خۆرهەڵاتیشمانەوە لە دوورەوە دەشتەکانی بانی لێلاقەکشان کە لە پشتیەوە لووتکەی شاخی بەرزمان لێ دەرکەوتن. لە هەموو لایەکیشمانەوە لووتکەی شەقارمان لێ دیار بوون. وەرچەرخانەوەمان بە دەوری کێوەکەدا ماوەیەکی خایەن. لە 10-20 دەقیقەدا نشێو بووبووینەوە و زۆر لێژ نەبوو. ئەم کێوەش ڕووی کردبووە باکووری خۆرهەڵات. لە دەوروبەری 11:30دا گەیشتینە گوندی باەنکووی گەورە و پیس کە لە دامێنی نشێویەکەدا لە دۆڵێکدا بوو، ئەکەوتە سەر ناوچەی حەسەناباد. لێرەدا بە ڕێگاکەی تەورێز گەیشتین. سەمتی ڕۆیشتنەکەشمان بە گشتی ڕووە و باکوور بوو. خێرایی ڕێکردنیشمان زۆر باش بوو، جگەل لە سەعات و نیوێک نەبێ کە بەسەر توو لە ڕێیەکی بەردەڵانی سەختەوە تووشی دەردەسەری بووین. تا ڕێگاکەمان کردەوە و کە ڕێگایەک بوو بەردەکانی ورد بوون و بە دەوری لاپاڵێکی چێوە لێژەکانەوە بوو. هاوسەرەکەم هەر بەرەبەیان بە سواری ئەسپەکەی شاری جێهێشتە بوو، تەنیا سەعاتێکیش لە پێشمانەوە بوو. ئەوە ڕێگایەکی گرتبووە بەر لەوەی ئێمە پێچاو پێشتر بوو. ئەوەی لە خۆناخی ئەمڕۆماندا بڕی بوومان 4 فرسەخ بوو. سیوێکی ئابی 1820 لە سەعات 5:40 دەقیقەدا سواری ئەسپەکانمان بووینەوە و پاشەوەی ماوەیەک بە شیوێکدا ڕێمان کرد و چوینە پێشترەوە. زەوی جوانتر خۆیان واند و لووتکەی کێوەکانیش چاکتر دیارە بوون. بەدەم ڕێوە هەندێک تەلەبەرد و گڵەسپی و کەمێکیش نەتراتی پۆتاس یان خوێی باروتمان بینی، بەڵام دەربارەی بە پیتی و بێپیتی خاکەکەی نەمانەتوانی هیچ بڕیارێکی لەسەر بدەین،
کشت و کاڵیشی تیاکەم بوو. لە سەرەتای ڕێکردنماندا کانیاوێکی زۆرماندی بان لەلاق کە ئەکەوتە لای خۆرهەڵاتمانەوە بەشێک بوو لە سنە و دیمەنیشی لە دەشتێکە چوو ڕیزە شاخێک بیبڕێ. لە وەرزی هاوینیشدا لە ناوچە زۆر ساردەکان بوو. ڕێگاکەمان هەردە و هەڵەت و سەمتی ڕۆشنەکەشمان زۆر ڕووە و باکوور بوو. هەواکەشی سازگار بوو. هەوای مانگی کانونی یەکەمی بەغدای ئەهێنایەوە یادم. لە نۆدا لای چەپمانەوە بەلای گردێکی تورەکە ڕێژی تەختدا ڕەت بووین. نادرشا لە کاتی جەنگکردنیدا لەگەڵ تۆبال عوسمانی پاشای بەغدادا دروستی کردووە و چادرەکەی لەسەر هەڵداوە و لەبەر سازگاری هەواکەی ماوەی 40 ڕۆژ ماوەتەوە. لە 90 دەقیقەدا گەیشتینە لای ڕەشماڵەکانی گوندنشینەکانی کولانە لە هەواری هاوینەیاندا، وەک چۆن گوندنشینەکانی بەرودە ئەچنە هەوار. ڕەشماڵەکان لە نزیک ڕێگاکە هەڵدرابوون و لە گردی تاوشان تەپاشەوە زۆر دوور نەبوون. بۆیە بەم ناوەشەوە ناونراوە چونکە ڕۆژانی زستان کەروێشکی زۆر تیا ئەبینرێ. ئێرانیەکانیش وەک تورکەکان بۆ ڕاوە کەروێشک هەڵۆ بەکار ناهێنن، بەڵکو و تانجی بەکارهێنن بۆ ڕاوکردنی. چادرێکی دوو ئەستەندەجیمان بینی والی بۆ ئێمەی هەڵدا بوو. فەرشێکی جوانی دەستکاری سنە و هەندێک لبادیش بە دەوری ڕاخرابوون. بەڵام ئەو چادرەی لەگەڵ خۆم هەڵم گرتبوو عومەراغا بۆ خۆی هەڵدا. عەبدوڵڵا بەگیش چادری تایبەتی خۆی پێبوو. کورد وەک ئینگلیز وان زۆر سەرقاڵی سیاسەتن کەچی بە درێژی ڕێی ئەمڕۆ عومەراغا و عەبدوڵڵا بەگ پێکەوە گفتوگۆیان دەربارەی سیاسەت نەکرد. لەبەرەوەی گوندی کورانە ئەکەوێتە سەر سنووری نێوان ناوچەی حەسەناباد و قەرەتواوە، بۆیە هەمیشە لە دەست سەردارێکەوە ئەکەوتە دەست سەردارێکی تر و زۆرتریش ئەکەوتە دەست ئەو فەرمانڕەوایەی بەرژەوەندی زۆرترە تیایدا. بەلای زۆرەوە لەوە ئەچێ بۆ گەیشتن بەوالی پێویست بکە هەر سەر لەبانە بدەین. کەسیش پێشتر ئەمەی پێ نەوتم، نەک لە بەردووری ڕێگاکە پەشیمان ببمەوە و نەچم. ڕێگاکەی بانە هەر ماوەی 1-2 ڕۆژ ڕێکردن لە ڕێگاکەمان لامانەدا و چوونیشم بۆ ئەوێ دەرفەتی دیتنی بەشێکی تازەی کوردستانم بۆ ڕەخسێنێ. لە دەستدانی سەردانکردنیشی ئەبووە جێی داخ. لەبەرەوەی سەردانی ئەشکەوتەکانی کەرەفتوش 1-2 ڕۆژی تریش دوایە خستین. بۆیە پێم چاک نەبوو چونکە کۆمەڵەکەم هەموویان نۆبەتەیان هەبوو لە نەخۆشخانەیەکی گەڕۆکە چوین. یەکی ئەیلولی 1820 ئەم بەیانیە لە 5:30 ڕووە و باکووری خۆراوە دەستمان کرد بە ڕۆیشتن. ناوچە شاخاویەکە ئەکەوتە لای چەپمانەوە. لە یەکەمین سەعاتدا زۆربەی هەوراز و نشێویەکانمان بڕی. ئیتر خێرایی ڕۆشنەکەمان هێواش بووەوە و پاشان ئاسایی بووەوە. لە 7:05 دەقیقەندا لە شیوێکی چاڵ نزیک بووینەوە و ئەچۆوە سەر قیزیل ئۆزان کە ڕووبارێک بوو هەندێک ناوبانگی جوگرافیایی هەبوو. سەرچاوەکەی ماوەی 2 فرسەخێک بەلای خۆراوادا یان چەپی کێوەکانی عەباس بەگەوە بوو کە لە خۆرهەڵاتەوە هاتوو، پاشان ڕوو ئەکاتە میاندوو ئاو. وەک یەکێک بۆ یەکەمین جار لە ڕووبارێکی مەزن بردبێتەوە، منیش ئاوا لە ڕووبارەکە ڕامام کە لە دۆخی پێکاتنیا بوو. ئەوەندەشی ئاوتیان نەبوو، بەڵام ئەمە شتێکی دەگمەنە چونکە لەم وەرزەدا ئاو لە چاو جاراندا لە پڕدا کەمی کرد. لەبەرەوەی بەرزایی ئاوی ئەم ڕووبارە لە کاتی ئاساییدا ئەگاتە ئەژنۆ، زۆر جاریش تا چەند ڕۆژێک هەر بوار نادا. والی بە هیوایە پردێکی لەسەر دروست بکە. هەرکە لە قیزیل ئۆزانماندا دووبارە بە بەرزاییدا هەڵگەڕاینەوە و بەسەر ڕێگایەکی سەخت و ڕووتەندا ڕێمان کرد. لەو ناوچەیە ئەچوو کە پێشتر باسمان کرد. لەم لاولاشمانەوە لووتکەی ڕێک دیار بوون. بەشی زۆری زەویش بەیار بوو. ئەم زەویێش لە وەڕگەی ئاسایی و هاوینەی خێڵاتی سلێمانی بوو. بەدەم سەرنجمەوە لە شوێنەواری هەندێ هەوار لە شێوەی پەیڕەویان گەیشتم کە بریتی بوو لەوەی ماڵەکانیان لە شێوەی بازنەدا دروستەکەن و مێگەلەکانیان لە ناوەڕاستیا دابنێن. لە ڕاستیشدا ئەم جۆرە دەستورە بۆ پارێزگاری پێویستە، چونکە هەمیشە لە دوژمنایەتی دانیشتوانی ئەو ناوچانەدان کە تیایاندا ئەژین و ئەم کۆچکردنانەشیان وایان لێیەکە هەمیشە میوانێکی ئێسکگران بن. لەوە چێ ئێستان لەسەر بەرزاییەک بین زۆر لەسەر و ئاستی زەریاوە بێ. پێشم وایە ئەو زەویەی ئێستا ئێمەی لەسەرین هەردەیەکە زۆر چەم و شیوی پیا تێپەڕەبن و لە بەرهەمی ڕێواسیشدا زۆر دەوڵەمەندە کە جۆرێکی نایابە.
بە تایبەتی ئەو جۆرەیان کە لە بەردەڵانیدا ئەڕوێن. ئەم ڕووەکە کێویەی لە کوردستان و لە زۆربەی بەشەکانی ئێرانە ڕوێ و بە زۆری بۆ دروستکردنی شەربەت بەکاردێ. هەر ئەو ڕێواسەیە کە لە باخچەکاندا ئەڕوێ و گاڵگاڵیشی هەر بە ناوی خۆیەوە لێ دروستەکرێت. بە دۆڵێکدا ڕەت بووین تا ئەهات هەر تەنگترە بووەوە، تاوای لێهات بووە شیوێکی بەردەڵانی، بارانێکی زۆری تیاکۆ بوو بۆەوە. ئەمەش نیشانەی ئەوە بوو کە دوێنێ شەو بارانێکی زۆر لەم ناوچانە باریوە. لە 9:30 بە بەرزایەکانی شیوەکەدا سەرکەوتین و پاشان دووبارە هاتینەوە ناو دۆڵەکە. لەوێدا ئیتر گەیشتینە کەڵەکاوای گەورە لە ناوچەی هۆبەتوو. لێرە قۆریە پوشێکی زۆر و کەڵەکە کراوماندی بۆ زستانیان دانابوو بەکاری بهێنن. خەڵکەکەش خەریکی دروێنەی دانەوێڵە بوون، بەڵام کزن هێشتا سەوز و تەڕ بوو. گەرمەشامی هندیش پێگەیشتە بوو. ئەڵێن زستان لە هەموو ئەم ناوچانەدا ئێجگار ساردە، هەواش سارد و سازگار بوو، بۆیە هەتا و بێزاری نەکردین. هێشتا بەسەر ئەسپەکانمانەوە بووین و بە بەریشمانەوە بوو زیاتر ڕێ بکەین. ڕوومان کردە چادرەکانی گوندەکە، لەو سەری دۆڵەکە هەڵدرابوون. لە 10 دەقیقەدا گەیشتینێ. خەریک بوو وەرزی هەوارنشینی دوایی ئەهات و خەڵکەکەش خۆیان بۆ گەڕانەوەی ناودێ ئامادە کرد. سیرمان کرد، گەرمای کانیەکی سازگار لە نزیک چادرەکەمانەوە 50 پلە بوو. زعفەرانێکی زۆری سپی و سوورماندی هێشتا گوڵیان پێوە مابوو، لە هەموو لایەکدا ڕوابوون، تەنانەت لە ناوەڕاستی ڕێگاکەشدا. داوام لە گوندنشینەکان کرد هەندێکم بەڕێگەوە بۆ بهێنن تا بیبم بۆ بەغدا. هەندێکیان لە هەموو جۆرێکی بۆ هێنام، وتیان لە بەهاراندا ئەم ناوچانە هەمووی ئەم گوڵەدایە پۆشێ. دوی ئەیلولی 1820 سەرەڕای ئەوەش کە شەوێکی سارد بوو کەچی مێشولە هێرشیان هەر بۆ هێنام و نەیان هێش ساتێکیش بسرەوم. ئەمڕۆ هەوا ئەوەندە سارد و بە جۆرێک حەزمە کرد کەوڵە پچکۆلە کۆنەکەم کە لە کەوڵی مەڕ بوو لە بەری بکەم. لە 6دا سوار بووینەوە. دۆڵەکە هێشتا ڕووی کردبووە باکوور، ڕێگای سەقز و تەورێز ئەیان بڕی. بەڵام ڕێگاکەی ئێمە ڕووە و باکووری خۆرهەڵات و بەسەر بەرزایی ئەو شاخانەوە بوو کە بەسەر دۆڵەکەدا ئەیان ڕوانی. بە درێژایی ڕێکردنی ئەمڕۆ ئەم ڕێیەمان گرتە بەر، هەرچەندە هەندێک قەت بڕیشمان کرد. لادی یەکمان لەگەڵدا بوو، پاشەوەی سەیرێکی ئەملاولای خۆی کرد تا دڵنیابێ بزانێ ئێرانی لە دەور و پشت دیار نین، نەک گوێیان لێبێ. ئەوسا بە عومەراغای وت بارەکەڵا لە کرمانج. عومەراغاش لێی پرسی ئەی سنەیەکانت چۆن بینی؟ لادەیەکە وەڵامی دایەوە ئەی نەفرەتی خوا لە هەموویان بێ. عومەراغاش بێدەنگی کرد و وتی کوڕە بێدەنگ بە، نازانیت ئەگەر گویان لێت بێت چیت لێکن؟ لادی یەک کڵۆڵەکەش وتی لەمەی ئێستا خراپترم لێ ناکەن. لەو کاتەوە کە لە هەوارەکانی گوندەکە دەرچوین تا ئەهات زەوی بەرزترە بۆەوە، بەڵام زۆر نا، ئەوەندەی پێ نەچوو خۆمان لەسەر هەردەیەک دیەوە. دەوروبەریشمان لووتکەی بەرز و زورق بوون کە سنووریان لە سەری ئەو سەری هەردەکە کۆتاییە هات. یەکێک لە شاخەکانی لای چەپمانەوە کێوی حاجی ئەحمەدی لێ شاردبووینەوە کە 4 فرسەخێک لێمانەوە دوورە بوو، بەڵام خۆی ڕوە و باکووری خۆرهەڵات و باشووری خۆراوە درێژە بۆەوە بۆ زاگرۆس. زستان لێرە زۆر سار دەبێ و تو لە ڕێگاش بەهۆی کەڵەکەبوونی بەفری زۆرەوە لەسەری ئەژیرێ. شوێنەواری زریان و تۆفی بارانی زۆری ئەم دوای یەشمان بینی. ئەم زریان و تۆفانە لەم وەرزەدا لە دیاردە سروشتیە ئاساییەکانە، چونکە باران لە سەرەتای تشرینی یەکەمدا دەست پێیەکات و ئەوەندەی پێ ناچێ بەفر بە دوای دابارێ. زەوی هەمووی بەیار بوون و کشت و کاڵیان تیانەکرا بوو، کرابووە لە وەڕگەی هاوینەی خێڵاتی سلەیمانی. لە 8دا بە ملەیەکی لێشدا هاتی نەخوارەوە کە شۆڕبوونەوەمان چارەکە سەعاتێکی خایەن. دوای ئەوە گەیشتینە دۆڵێک بەو ناوشاخە بەرزانەدا پێچاوپێچ ڕەت هەبوو. ئیتر هەر بەوێدا ڕێمان کرد تا لە دواییدا بەلای 1-2 گوندی دیمەن پیس و هەندێک شارای خەلەو خەرماندا ڕەت بووین کە لەم ڕۆژانەی دواییدا لە کۆکردنەوەی ببوونەوە. هەندێک لۆکەشمان بینی گەشەکردنی سروشتی خۆی ڕاوەستا بوو. چەند دارگەرچەکیشمان دین، ئەوانیش هەر هەمان حاڵیان هەبوو، زۆر گەشەیان نەکرده بوو. هاوسەرەکەم ئاساییانە بەیانیان پێش ئێمە کەوتە ڕێ، بەڵام ئەم بەیانیە درەنگ کەوتە ڕێ، لەبەرەوەش کە خەریک بووین پێ یەگەشتینەوە. بۆیە لە 9:30دا لای کانێکی بچووک دابەزین
بۆ ئەوەی دەرفەتی هەبێ زیاتر پێشمان بکەوێ. پاشان لە دەدا لە هەمان ئەو دۆڵە تەنگەوە کە تیایدا بووین دەستمان کردەوە بە ڕۆیشتن. لە 11دا گەیشتینە گوندی سوورموسا کە ئەکەوتە ناوچەی خۆرخڕەوە کە تێی چوین وا ئەهاتە بەرچاو لەو سەری لێژە یەکوڕەکەدا بێ یان بەسەر دۆڵەکەوە بێ. لەو بەرمانەوە بەسەر بەرزایی چیاکانەوە قەڵایەکی چوارگۆشەمان بینی. گوندنشینەکان لە کاتی هێرشی بەڵباسەکاندا خۆیانی تیا قایمەکەن. هەرچەندە ئەم هێرشانە کەمیش ببوونەوە یان هەر نەمابوون چونکە ئێرانیەکان و تورکەکان هێز و گوڕی بەڵباسیان تێکدا بوو. لە دۆڵەکەدا لە کاتی وەستانی بادا گەرمایەکی زۆر ناخۆش هەبوو. بەدەم ڕێکردنی ئەم ڕۆمانەوە گڵەسپی و تەلەبەردێکی زۆر و هەندێ نیترات و تەباشیرم بینی. پێم وایە لەسەر هەندێ بەرزاییش بەردی گرانیم بینی، بەڵام زۆر دڵنیا نەبووم لێی. ژمارە و خەڵقەی لەم ناوچانەدا جلوبەرجی تێکەڵی تورکی و کوردی لەبەرەکەن، لەوانە زۆرترن کە جلوبەرجی ئێرانیانە لەبەرەکەن، بەڵام ئافرەتیان هەموویان جلوبەرجی شێوە ئێرانیانە لەبەرەکەن. سێی ئەیلولی 1820 لە 6دا دەستمان کردەوە بە ڕۆیشتن. ڕۆیشتنەکەمان لە دۆڵەکەدا بە ئاشکرا بەردەوام بە پێچاوپێچ بوو تا گەیشتینە ئەو شاخانەی ئەبوونە سنوور بۆ دامێنی. پاشان ئەو ماوەیەی لە ڕێگاکە مابوومان بە خۆشی بڕیمان، هەرچەندە پێچیشی زۆر تێکەوت. کاتێ سەرکەوتینە سەر شاخەکە هەندێ داری گەورەی هەرمێکێوی لەمان بینی کە دیمەنیان دڵیا کردەوە، بە تایبەتی دوای سەفەرێکی درێژی وشک و ڕوتەن کە لەو کاتەوە لە سنە دەرچوو بووین. جگەل لە هەندێ بێستان داری گەورە هەر تووتڕکی گەیوممان بینی کە بە زۆری لە هەموو جێگایەکدا ڕوابوون یان دەوەنەبی. بە دەوری کێوەکاندا سوڕاینەوە لە هەندێ لووتکەی بەرزیاندا جا هێشتا سەوز بوو، ناوبەناویش گوڵی تیابوو. لە 7:30دا شۆڕ بووینەوە بۆ شیوێکی تەنگەبەر، لەوێوە یەکسەر سەرکەوتینەوە. لە 8:20 دقیقەدا بەلای خۆراوادا سوڕاینەوە، ئیتر بە درێژایی ڕێگا هەر بەم سەمتە ڕێمان کرد. ڕێگاکە پێچی زۆر تێکەوت. دوای تاوێک گەیشتینە لای چەمێکی بچکۆلە پێیوترا ڕووباری خۆرخڕە کە ئاوەکەی بەهۆی بارانی زۆری ئەم دواییەوە زۆر زیادی کردهبوو، بەڵام کە ئاوەکەی نیشتبووەوە لە پاش خۆیەوە ژمارەیەک ماسی جێهێشتبوون کە لەسەر خوڕەکەی ڕۆخی مردبوون. پاشان سەر لە نوێ بە لێواری شیوێکی بەردەڵانیدا سەرکەوتینەوە. لە دەدا گەیشتینە گوندی قەرەبووکرای نزیک بەرزایی شیوەکە کە لە ژێر لووتکەی شاخێکدا بوو. ئەگەرچی هەندێ دارچنار و میوە لە پیسی گوندەکەیان کەم کردبووەوە، بەڵام دیمەنی گوندەکەیان جوان کردبوو. لەو بەری شیوەکەشەوە ئاسەواری قەڵایەکمان بینی، بۆ ئەوە کرابوو لە کاتی هێرشی بەڵباسەکاندا پەنای بۆ ببرێ. ئەمڕۆ یەکدوو گوند لەو گوندە پیسانەمان بینی، ئەو ناوچانەش کە پێیاندا ڕەتە بووین قاقڕ و چۆڵ بوون. گەلێ چیرۆکی دڵتەزێنمان لەمەڕ ئەو جافانە بیست کە لە هەموو ئەم ناوچانەدا مێگەل ئەلەوەڕێنن و ئاکارێکی ئەوەندە بێ سنووریان هەیە هیچ یاسایەک نایەنگرێتەوە کە بێگومان ئەو بەڕێوەبردنە خراپەی والیش هۆی گەورەیە بۆ ئەوەی دانیشتوانی ئەم ناوچانە چۆڵی بکەن. سەرباری هێرشی خێڵە ڕەمەچیەکانیش کە ئەویش هەر زەبری خۆی هەیە. ئەمڕۆ لە جاران زیاتر تەلەبەردم بینی کە چین لەسەر یەک بوون و ناوبەناویش دەمارە گەچۆڕیان تێکەڵ بوو کە ڕەنگی هەندێکیان مەیلە و سوورێکی جوان بوو. هەروەها وردە معدەنێکی زۆرم بینی بە تایبەتیش لە کۆتایی قۆناغی ئەمڕۆماندا. بۆ ئەوەی ڕۆژی دواتر بگەینە بانە حەزمانەکرد ڕۆشتنی ئەم ڕۆمان زیاتر بێ، بەڵام ئەو کوردانەی ئەیانویست هەڕێ بکەین ماوەکەیان نەئەزانی. ڕێگاکەشمان چونکە شاخاوی و سەخت بوو، بڕیارمدا خۆم نەخەمە جێژاوی ڕێکردنێکی درێژەوە، بە تایبەتیش کە نەخۆشێکی زۆری کۆمەڵەکەمانم لەگەڵدایە. لەبەرەوە بڕیار لەسەرەوە درا ئەمڕۆ لە قەرەبووکرا لا بدەین. ئەمڕۆژ لەو دۆڵە تەنگەبەرەدا گەرما بەتین بوو. سەقز شارستانی ناوچەکە ڕاستەوخۆ ئەکەوتە سەرومانەوە. ماوەی گەیشتنە ئەوێش بە ڕێگایەکی زۆر خراپدا 6 سەعات دەخایەنێ، بەڕێیەکی کەمێک لەو باشتریشدا 7 سەعاتی ئەخایەن. ئەکەوتیشە لای شانی دووەمی کێوەکانی خەسرەوخانەوە.
خۆشەویستانم لە ماوەی ڕابردوودا و لە دەنگی خاکەوە ئەڵلقەی 19هەممان لە کتێبی گەشتەکەی ڕیچ بۆ کوردستان پێشکەشکردن تا دیدارێکی نوێ شاد و بەختەوەر بن.